ئەندامانی پەرلەمان فەرموون. کاک ئومێد کاک بەڕێزان فەرموون. بەخێر بێن دکتۆر گیان، بەخێر بن سەرچاو، بەخێر بن حات، یاخوا بەخێر بن سڵاو. بەناوی خوای بەخشندەی میهرەبان، بەناوی گەلی کوردستان دانیشتنی ژمارە 7 ئاسایی خولی بەهارەی ساڵی دووەم لە خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دەست پێەکەین. سەرەتاش دەرفەت دەدەینە بەڕێز سکرتێری پەرلەمان بۆ خوێندنەوەی بەرنامەی کاری کۆبوونەوە و پوختەی دانیشتنی ژمارە 6 فەرموون. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەرنامەی کار بەپێی حکمی مادەی 5 و بڕگەکانی یەکەم دووەم لە مادەی 16 بڕگەی سێیەم لە مادەی 18 بڕگەکانی یەکەم و دووەم و سێیەم چوارەم و پێنجەم لە مادەی 20 مادەکانی 47 و 48 و 52 54 و 55 و 56 و 57 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بریاریدا بەرنامەی کاری دانیشتنی ژمارە 7 ئاسایی خولی بەهارەی ساڵی دووەم لە خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمان لە کاتژمێر 10 پێشنەوەڕۆ ڕۆژی سێشەمە ڕێکەوتی 28 2020 بەم شێوەیە بێت. یەکەم خوێندنەوەی راپۆرتی لەژنەی دارایی کاروباری ئابووری سەبارەت بە دۆخی دارایی ئابووری هەرێمی کوردستان بامەدەبوونی بەڕێزان وەزیری دارایی ئابووری وەزیری پلاندانان وەزیری هەرێم بۆ کاروباری دانوستاندن لە نێوان هەرێم و بەغدا سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیران و سکرتێری ئەنجومەنی وەزیران لە حکوومەتی هەرێمی کوردستان بەپێی حکمی بڕگەی یەکەم مادەی 66 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان. دووەم خوێندنەوەی دووەم بۆ پێشنیازی یاسای ماف و ئەرکی نەخۆش لە هەرێمی کوردستان بەپێی حکمی مادەکان 1970 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان. پوختەی دانیشتنی ژمارە 6 یاسای ڕۆژی دووشەمە ڕێکەوتی 27 2020 بەم شێوەیە خوارەوە بوو. یەکەم دەستپێکردنی دانیشتن لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمانی کوردستان. دووەم خوێندنەوەی بەرنامەی کار و پوختەی دانیشتنی ناوی ئەندامانی ئامادەبوو ئامادە نەبووان بە موڵەت و بێمۆڵەت لەلایەن بەڕێز سکرتێری پەرلەمان. سێیەم دەستپێکردنی بڕگەکانی بەرنامەی کار لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمانی کوردستان. چوارەم خوێندنەوەی یەکەم بۆ پرۆژە یاسا لە ئەستۆگرتنی فەرمانبەران لە هەرێمی کوردستان لەگەر هەردوو پێشنیازی یاسا بەڕێوەبردننی پاراستنی شوێنەوار و کەلوپەر لە هەرێمی کوردستان ڕێخستنی میدیای ئەلکترۆنی لە هەرێمی کوردستان. پێنجەم پەسەندکردنی دەست لە کارکێشانەوەی ئەندام پەرلەمان بەڕێز سۆران عومەر سەعید لە ئەندامەتی پەرلەمان بە 55 دەنگ لە کۆی گشتی ئامادەبوانی ئەندامانی پەرلەمان. شەشەم بە ئامادەبوونی هەریەک لە بەڕێزان وەزیری ناوخۆ وەزیری کاروباری پێشمەرگە و وەزیری تەندروستی وەزیری هەرێم بۆ کاروباری پەرلەمان وەزیری هەرێم بۆ کاروباری دانوستان لە نێوان هەرێم و بەغدا دەستەی گشتی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم گفتوگۆ لەسەر ئەم راپۆرتانەی خوارەوەکرا. یەک راپۆرتی کۆبنەوەی هاوبەشی لێژنەی کاروباری پێشمەرگە و ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم سەبارەت بە دۆخی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێم هێرشەکانی تیرۆریستی داعش بۆ سەرناوچەکە. دوو راپۆرتی هاوبەشی لێژنەی کاروباری پێشمەرگە و ناوخۆ و ئاسایشی ئەنجومەنی خۆزگەیەکان پەیوەندیەکان و ڕەوەندی کوردستانی سەبارەت بە دۆخی ناوچە سنووریەکان. سێ راپۆرتی لێژنەی تەندروستی سەبارەت بە پەتای کۆڕۆنای کۆڤید-19. حوتەم پێشخستنی ڕێزبەندی بەرگەی پێنجەمی بەرنامەی کار بە ڕەزامەندی زۆرینەی ئامادەبوانی ئەندامانی پەرلەمانی بەڕێز. هەشتم کۆتای هاتنی دانیشتن لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمان دواخستنی هەردوو بڕگە چوارەم و پێنجەم بۆ دانیشتنی داهاتووی پەرلەمان. زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس. سەرەتا و پێش دەستپێکردنی بڕگەی یەکەمی بەرنامەی کار بە گەرمی بە خێراتنی بەڕێز وەزیری دارایی بەڕێز وەزیری پلاندانان بەڕێز وەزیری هەرێم بۆ کاروباری دانوستاندن لە نێوان هەرێم و بەغدا و سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیران سکرتێری ئەنجومەنی وەزیران بەڕێز وەزیری هەرێم بۆ کاروباری پەرلەمانەکەین بە گەرمی بە خێر بێن و دەست بە جێبەجێکردنی بڕگەی یەکەمی بەرنامەی کارەکەین. سەرەتا
بەڕێزان لە لیژنەی دارایی فەرمونون بێنە شوێنی خۆتان ئێستا وەرتان دەگرین فەرمونون. ئەبێ بێتە لای ڕاستی کاک هێویدار تۆ بێ بێتە ئێرە جەنابتان کاک محەممەد نەهاتۆ دیارە تەمە کاک زیاد تۆ لە ناوە ڕاستە بی هێویدار لە لای ڕاستە بەڕاستی ێبێزە بۆ شمشوری بخۆن والله هذا السوتي سوتايا تمام شيء نبي درجاكم بله بەڵێ بەدرێ خان بەڵێ بەسەر چاو بەڵێ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێمە وەک لیژنەی مافی مرۆڤ لە 29/6دا یادداشتێکمانە دەستەی سەرۆکایەتی پەرلەمان کرد لەسەر بارودۆخی سزادراوانی هەرسێ چاکسازیەکە بەداخەوە تا ئێستا هیچ وەڵامێکمان وەرنەگرتەوە دووبارە یادداشتێکمان لە 5/7دا ڕاستی سەرۆکایەتی کرد لێرەوە ئەمەوێ ئەوە بڵێم کە ئێستا بارودۆخی سزادراوان زۆر ناجێگیرە و کۆڕۆنا بەڕاستی تەشەنەی کردو زۆربەی لە قاعەکان ئێستا ڕوبەڕووی ڤایرۆسی کۆڕۆنا بوونەوە بەداخەوە کە ئێمە ئێستا لێرە ئیدعای مافی ئینسانیەت و مافی مرۆڤ دەکەین 3 کەس گیانی لەدەستداوە لە چاکسازیەکان یەکێک لە سلێمانی و دوان لە چاکسازی هەولێر بۆیە ئێمە وەک لیژنەکەمان داوای کۆبوونەوەیەکمان کرد تایبەت لەسەر بارودۆخی سزادراوان و هەرسێ چاکسازیەکە لە هەرێمی کوردستان بەداخەوە ئێستا پشووی پەرلەمان دەست پێ دەکات تا ئێستا هیچ وەڵامێکمان وەرنەگرتووە داوا دەکەین کە ئاوڕێک لە بارودۆخی سزادراوان بدرێتەوە زۆر سوپاس. بەڵێ زۆر سوپاس دوێنێ ژەو بابەتەمان مناقەشە کرد گوڵستان خان مداخەلەیەکی کرد بەڕێستان لێرە نەبوون ئێمە هیچ ڕێگریەکمان نییە بۆ ئەوەی کە دانیشتنیە لەسەر دۆخی چاکسازیەکان بکەین بەڵام کاکڕۆمیۆ لێرە نییە لە ڕۆژێک کاکڕۆمیۆ و گوڵستان خان هاتن ئێمە بیرۆکەیەکمان هەبوو نردمان بۆ حکوومەت و نردمان بۆ ئەنجومەنی دادوەری تا ئێستا وەڵامەکانمان بۆ نەهاتوتەوە بەڵام ئەمە هیچی ڕێگر نییە لەوەی کەی پێویست بوو دانیشتنێک بکەین و ئەتوانین بە نائاسایی دانیشتن بکەین. بەڵێ کاکاوە بەناوی خۆی گەورە و مێرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێمە لە 28/5 بە ئیمزای 17 پەرلەمانتاری ئۆپۆزیسیۆن یادداشتێکمان ئاراستەی جەنابتان کرد وەک سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان تیایدا داوامان کرد کە سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەت و وەزیری دارایی لە پەرلەمانی کوردستان ئامادە بن سەبارەت بە پرسی 27 ملیاری قەرزی حکوومەت کە پێشتر سەرۆکی حکوومەت ڕایگەاند بوو بەڵام ئێستا ستافی بەڕێزی ئەنجومەنی وەزیران لێرەن سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەت ئامادە نەبوون پرسیارەکەوێ بۆچی ئامادە نەبوون بە پێی پەیڕەوی ناوەخۆ دەبوایە جەنابیان لێرە ئامادە بوونایە. زۆر سوپاس. سپاس مامۆستا عەبدولستار. بەناوی خوای بەخشندەی میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان وێڕای بەخێرهێنانی گەرم لەو خوشکبرا وەزیرە بەڕێز و خۆشەویستانە ئەمیش هەر زەخت لەوە دەکەمەوە کە 3 خاڵی پێڕەویمان هەیە یەکەمیان ئەوەی کە کاکاوە ئاماژەی پێکرد بە پێی بەرگەی یەکەم مادەی 66 سەبارەت بە ئەو قەرزەی کە بەڕێز سەرۆکی حکوومەت ڕایگەیان 27 میلیارد قەرزارن لە پێش ڕۆژی جەژنی ڕەمەزان و ئەو لێ بڕینەی 121 کە لە موسەی فەرمانبەران بردراوە کە پاسا و بە پێی چ مادەیەکی یاسایی ئەم بڕینە بووە و لە هەمان کاتدا وەک سەرۆکی فراکسیۆنیش دارە بۆم هەیە کە بە پێی مادەی 66 یا 48 پەیڕەوی خۆی پەرلەمان 48 سعات پێش داواکاری پێشکەش بکەم بۆ بانکێشکردنی بە ڕێزێکی حکوومەت بەڵام
دیارە ئەم هەموو زەخرکردنانەوە کراوە بەڕاستی ئەمنیش ئێستا پێم سێریانی بۆچی سەرۆکی حکوومەت جێگری سەرۆکی حکوومەت کە من بەڕاستیانە بەرپرسیار یەکەمن لە مؤسسەی جێبەجێکردندا و ئەوانش بەڕاستی زیاتر ئاگاداری بارودۆخەکانن بە شێوەیەکی گشتی لەگەڵ ڕێزم بۆ بەڕێزیان وەزیری دارایی ئەو وەزیرە بەڕێزانێک هاتوون ئەمن بەڕاستیوان نابینیم کە هیچ کەسێک لەو مؤسسەی گەورەتر بێت کە بێ لێرە ڕوونکردنەوەی خۆی بدا ئەم مؤسسەیە یعنی دەسەڵاتی بە سەرۆکی حکوومەت جێگری سەرۆکی حکوومەت وەزیرە بەڕێزەکان بەخشیوە من پێم وایە هەر کاتێک بەپێی مادەی یاسایی ئەم مؤسسەیە کە مؤسسەی تەشریعی و چاودێریە داوای وەزیرێک سەرۆک وەزیر جێگری سەرۆک وەزیری بکات دەبێت بە خۆشحاڵیەوە بێ ڕوونکردنەوە بۆ خەڵکی کوردستاندا بەڕاستی ئەمە بۆیە هیچ پاسایەک نابینەوە بۆ ئەوەم پێم وایە ئەم پەرلەمانە دەبێت ینی کە زۆر جار باز دەکرێت کە ڕۆڵی پەرلەمان بجێڕێتەوە پەرلەمان بەهێز بێ پەرلەمان ئەرچی خۆی جێبەجێ بکە ئەم پێم وایە بەڕاستی ڕۆڵی و بەهێزی پەرلەمان لەم خاڵان دەردەکەی بەڕاستی ینی هیچ کەسێک لەم وڵاتە بەڕاستی گەورەتر نییە لەوەی کە بە چاوێکی کەمتر تەماشا ئەم مؤسسەیە بکە بۆیە من دیسان زەخت دەکەمەوە لەسەرەوەی کە پێویستە ئەوانە ئامادە بن بارودۆخەکە باشە قەیرانی دارایی هەیە قەیرانی سیاسی هەیە قەیرەمان لەگەڵ حکوومەتی هەرێم هەیە تۆ باران هەیە لەشکر چێشی هەیە خەڵک خۆی دەخنچێنێ خەڵک خۆی دەکوژێ ئایا من دەپرسم ئایا یعنی لەم قەیرانانە خراپتر هەیە کە بەرپرسی یەکەمی مؤسسەی جێبەجێکردن بێتەوە جەهاتی خۆی بدا زۆر سپاس نقطەی نظامی 1 دقەیە تۆ ماشەڵڵا 4 دقەش قسەت کرد لەسەر قەرزەکان یەکەم جار قسەکەی لە ڕاستیە ئێمە لە سەرۆکاتی لە ئێوە پەرۆشترین بۆ دەستەی قسەکردن لەسەر بابەتی قەرزەکان و هیچ ڕێگریەک نییە لەوەی کە لەسەر بابەتی قەرزەکان دانیشتنی پەرلەمانی کوردستان ئامادە ئەنجام بدەین جگە لەوەی کە بەڕەسمی دیوانی چاودێری دارایی تەصدیقی قەرزەکان و دیکۆمنتی قەرزەکان بکە مەرحەلەی یەکەم ئەوان لە راپۆرتێکە هەندێک شتی خۆیانیان ناردووە بۆ ئەنجومەنی وەزیران دواتر داوای هەندێک دیکۆمنتیان کردووە ئێمە چاوەڕوانیمان ئەوەیە کە حکوومەت بە زووترین کات ئەوەی کە دیوانی چاودێری دارایی داوای کردووە بۆیان بنێرێ لەبەرەوەی ئەو راپۆرتەی دیوانی چاودێری دارایی کە دەنێرێتە حکوومەت دواتر حکوومەت بڕیاری داوە خۆیان لە کۆبوونەوەی خۆیان راپۆرتەکان بنێرن بۆ ئێمە دڵنیابن لەوەی هەر کاتێک ئەو راپۆرتە بگا ئێمە کۆبوونەوەی پەرلەمانی بۆکەین ئەمە پەرۆشی هەموو ئەندامانی پەرلەمانە پەرۆشی حکوومەتیشە پەرۆشی خەڵکی کوردستانیشە کە ئێوە بزانێ دۆستی قەرزەکان چۆنە تەفاسیلی چییە وەخت گرنگە بەڵام من تەسەورم وایە وەختیش زۆر لە ساڵحمان نییە لەو دۆسیە لەبەرەوە لە بەردەمی بەڕێستانە بە بەڕێزان لە ئەنجومەنی وەزیران ئەڵێن کە دەبێ پەلە بکەن لە ئەوەی کە ئەو پێداویستیانەی دیوانی چاودێری دارایی داوای کردووە بیاندرێتێ بۆی ئەوانیش راپۆرتی متەکاملی خۆیان ئامادە بکەن و ئاراستی پەرلەمانی بکەن و دڵنیابن ئێمە دوای ئەوەی کە راپۆرتەکەی دیوانی چاودێری دارایی لەلایەن حکوومەت یاریمی کوردستانەوە ئاراستی پەرلەمانەکرێ دانیشتنی بۆکەین تەنانەت ئەگەر لە ناو پشووی پەرلەمانی شابی بەڵێ مامۆستا هەورامان جەناب نوقتە نظامی دەبوو کاک سیروان بەڕێز سەرۆکی پەرلەمان دیسان بە پێی هەمان مادەی بەڕێز هاوڕێ بەڕێزم کاکاوە جێگری سەرۆکی فراکسیۆنی نۆی نوێ تەنها باسی لەوە کرد کە 17 ئیمزا بۆ نەخێر کاک عەبدولستار خاوەنی بیرۆکە بووە 19 ئیمزا بووە هەر بۆ مێژوو لەگەڵ ئێتیکی پیشەیا بێ بگونجێ کاک دیاری ئەنۆر و بەندە دووەم و سێم کەس بووین بەڵام نازانم لەبەر چ هۆکارێک ناوەکان دەرێنە بەس دەویستم ڕاستکردنەوە بێ زۆر سپاس بەڵێ هەمووتان پەرۆشن ئەو دۆسیە بۆ هەمومان دۆسیەکی هەستیار و گرنگە و هەر یاداشتێک کە پێشکەشەکرێت دوای ئەوەی دەچێتە ناو پرۆسەوە دەبێتە یاداشتی پەرلەمانی کوردستان هی خاوەنەکانیان نامێنێت کە واژۆیان کردووە و ئێمە دەبێت لەوە گەورەتر بیر لە بابەتەکە بکەینەوە بەڕێز سەرۆکی لیژنەی دارایی بفەرمون بۆ خوێندنەوەی راپۆرتەکەتان بەناوی خوای گەورە کاک زیاد کاک پێشەوە خاڵی پەیڕەوی هەیە فەرمون بەڕێز سەرۆکی پەرلەمان بە پشتبەستن بە مادەی 55 پەیڕەوی ناوخۆ لە خاڵی یەکەمدا داواکەم قسەی بەڕێز مامۆستا عەبدولستار کە باس لەوەکە بە کەم سیرکردنی مؤسسە مەپسخرێتەوە چونکە هیچ کامان نەمان بیستۆ بەڕێز سەرۆک وەزیران بڵێ من بە کەم سێریە مؤسسەیەکەم یانی شتیوا لە هیچ شوێنێک نەوتراوە بۆیە داواکەم و شەیە بسەرنەوە دەسڕێتەوە ئەو بابەتە ئەو قسەیە بە دیاریکراوی لە پرۆتۆکۆڵ دەسڕێتەوە کاک دکتۆر زێدان بەڕێز سەرۆکی پەرلەمان خاڵێکی پەیڕەویم هەیە بە پێی مادەی 77 78 79
کە تایبەتە بە پرۆژە یاساکان و پێشنیاری یاساکان هەر پێشنیاری یاسایەک لەلایەن پەرلەمانتاران کە ژماریان 10 پەرلەمانتار بێ پێشکەش دەکرێت بەڵام ئێمە پێشنیاری یاسای پاراستنی شوێنەوار و کەلەپور و بەڕێوەبردن و پاراستنی شوێنەوار و کەلەپور لە هەرێمی کوردستان بە واژۆی 41 پەرلەمانتاری بەڕێز پێشکەشی سەرۆکاتی پەرلەمانمان کرد دوێنێش خوێندنەوەی یەکەمی بۆ کرا بەڵام ڕخنەی ئێمە و گلەی ئێمە ئەوەیە کە بەڕێز سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ لە دیمانەیەکی میدیاییدا زۆر بەلاواز و بەکەم ئەو بابەتەی وروژان ئێمە وەکو پسپۆرێک لەو بوارە وەکو پەرلەمانتارانی کە واژۆشمان لەسەر ئەو پێشنیازە یاسایە کردیە دەبێت پەرلەمانتاران ڕێز لەو یاسانە بگرن کە پێشکەشی سەرۆکاتی پەرلەمان دەکرێت زۆر سپاس. بەڵێ هەموو ئەو پرۆژە یاسا و پێشنیازە یاسایانی کە خوێندنەوەی یەکەمیان بۆ کرێ لە پەرلەمانی کوردستان بۆ پڕکردنەوەی بۆشاییەکی تەشریعیە لە بوارێکی دیاریکراوە لەبەرەوە هەر هەمویان گرنگی خۆیان هەیە و ئەبێ هەموو ئەو بوارانەی کە هەن بە قانون ڕێک بخرێن ئەوە بندڵنیان بۆ چوونی مامۆستا عەبدولستاریشە و بۆ چوونی ئەندامانی پەرلەمانیشە وەڵام دانەوە نییە لەسەر قسەی یەکتری فەرمون کاک زیاد فەرمون کاک زیاد بەناوی خوای گەورە بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڵێ ئەمەش گرنگە ئەمەی ئێستا قسەی لەسەرەکەین زۆر گرنگە فەرمون کاک زیاد بەڕێز سەرۆکی پەرلەمان بە خێراتنی تیمی بەڕێزی حکوومەت دەکەین دیارە راپۆرتەکەیمان ناونیشانەکەی دۆخی ئابووری هەرێمی کوردستانە پێشەکی راپۆرتەکەمان لەسەر ڕاستپاردەی سەرۆکاتی پەرلەمانی کوردستان لە کۆبوونەوەی ژمارە 5 ئاسایی خولی بەهارەی ساڵی دووەم لە خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لیژنەی دارایی و کاروباری ئابووری پەرلەمانی کوردستان لەسەر دۆخی دارایی و ئابووری هەرێمی کوردستان ئەم راپۆرتەی ئامادە کردووە. لیژنەی دارایی ماوەی 15 کاتژمێر کارکردن لەسەر ئامادەکردنی ئەم راپۆرتە کە چەند سەردانێکی مەیدانی و ڕایشکردن لەگەڵ کەسانی شارەزا و سوود وەرگرتن لە ئەزموری ڕایشکارەکانی لیژنە ئەم راپۆرتەی ئامادە کردووە. هەرێمی کوردستان لە ڕووی دارایی و ئابووریەوە بە دۆخێکی زۆر هەستیاردا تێدەبڕێت بە شێوەیەک تەنانەت پێدانی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان ناسەقامگیری تێکەوتووە. دروستبوونی ئەم دۆخەنا لەبارە لە کەرتی دارایی و ئابووری هەرێمی کوردستان بۆ 3 فاکتەر دەگەڕێتەوە. یەکەم جیهانیە و بەدەرە لە توانای دەسەڵاتی هەرێمی کوردستان وەک هاتنی پەتای کۆرۆنا و دابەزینی نرخی نەو لەسەر ئاسی جیهان. دووەم پەیوەندی بە دانووسانەکانی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فیدراڵی عێراقە. سێهەم پەیوەندی بە ڕێگنەخستن و هەبوونی گەندەڵی و ناشەفافیەت لە هەندێک سێکتەرەکانی خەرجی و داهاتە لە هەرێمی کوردستان. ئەم راپۆرتە باسی دۆخی ئابووری و کێشەی ئابووری و هۆکارەکانی ئەو کێشانە دەکات کە لە بەردەم پێشەفەبردننی دۆخی ئابوورین لە هەرێمی کوردستان. هەروەها پێشنیاری چارەسەرکردنی بەشێکی ئەو کێشانە لەم راپۆرتە ئاخینە ڕوو. ئابووری هەرێمی کوردستان. هەرێمی کوردستان وەک قوارەیەکی دەستوری یاسایی و سیاسیە لە دەوڵەتی عێراقی فیدراڵ. پرسیار ئەوەیە لە ڕووی داراییەوە لە دەوڵەتی عێراقی فیدراڵ سربەخۆیی دارایی هەرێمەکان لەکوێ یاسا و زهنی ئابووری دارایی عێراقدایە؟ ئایا بۆچی کێشەکان لەگەڵ سربەخۆیی دارایی هەرێم وەکو بەشێک لە سربەخۆیی زاتی هەرێمی کوردستان هەیە؟ بە چ میکانیزمێک پارەی یەدەکی عێراق و هەرێمی کوردستانی لێ بێبەش دەکرێت؟ ئەی قەرزەکان کە عێراق وەری دەگرێ هەرێم پشکی نییە لە دانەوەی قەرزیشدا لەسەر هەرێمی کوردستان هەژمار دەکرێت. کاتێک هەوسەنگی دارایی تێک دەچێت لە ڕووی ئاسوویەوە داهاتی حکوومەتی فیدراڵی زیاد دەبێت بەڵام داهاتی هەرێمی کوردستان بەشی پێداویستیەکانی ناکات. ئەو کات ئەرکی حکوومەتی فیدرالیە بە شێوەیەکی دادپەروەرانە ئەو هاوسەنگە ڕاستکاتەوە و بە تایبەتوی نەبوونی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان کە عێراق ئەم موچەخۆرانە وەک بەشێک لە موچەخۆرانی دەوڵەتی فیدرالی عێراق سیر ناکات. هەرێمی کوردستان لە ڕووی دەستوریەوە بە گوێرەی مادەی یەکی دەستوری عێراق یەکێک لە بنەما سەرەکیەکانی دەوڵەتی فیدرالی سربەخۆیی زاتیە لە هەموو ڕوویەکەوە، بەڵام ئەوەی تێبینی دەکرێت حکوومەتی ئیتیحادی بەو شێوەیە مامەڵە ناکات کە هەرێمی کوردستان هەرێمێکە لە ناو چوارچێوەی دەوڵەتی فیدرالیدا، بەڵکو وەکو دەوڵەتێکی سیستەمی مرکزی مامەڵە دەکات. پشکی هەرێمی کوردستان لە خەرچی سیادی بە تایبەتی بۆ هێزی پێشمەرگەی هەرێمی کوردستان وەکێک هێزێکی نیشتیمانی کە خراوەتە نێو دەستوری عێراق و
وەک لە بڕگەی چواریم لە مادەی 121 ڕێگە بە هەرێمەکان دراوە هێزی ئاسایشی ناوخۆ هەرێم ڕێک بخەن وەک پۆلیس و ئاسایش و پاسەوانی هەرێم بەڵام لەوەتەی عێراقی نوێ دروست بووە هیچ بودجەیەک بۆ هێزی پێشمەرگەی کوردستان خەرج نەکراوە. لە ساڵی 2014 حکوومەتی ئیتیحادی پشکی هەرێمی کوردستانی لە بودجەی گشتی بڕیوە ئەمەش پێشەلکاریەکی زەقی دەستوری کاریگەریەکی نەرێنی بەهێزی لەسەر ئابووری هەرێمی کوردستان جێهێشتووە. هۆکارەکانی خراپبوونی دۆخی دارایی و ئابووری لە هەرێمی کوردستان. دۆخی ئابووری هەرێمی کوردستان بە دۆخێکی ناسەقامگیر و دژواردا تێدەپەڕێت کە هۆکارەکانی بریتین لە یەک لە ڕووی ئابووریەوە بەشێکین لە دەوڵەتی عێراق و هەرێمی کوردستان لە 1985 پشت بە داهاتی نەوت دەبەستێت. دابەزینی نرخی نەوت کاریگەری ڕاستەوخۆ و بەپەلە دەکاتە سەر جومگەکانی دیکەی ئابووری دارایی وڵات. دووەم بەهۆی سەرهەڵدانی پەتای کۆڕۆناوە کاریگەری لەسەر زۆربەی جوڵە ئابووری و دارایی دروست کردووە و بە شێوەیەک زۆربەی سەرچاوەکانی داهات کەمی کردووە. سێهەم پێناسەیەکی دیاریکراو نییە بۆ سیستەمی ئابووری لە هەرێمی کوردستان. چوارەم تەداخولەکانی حکوومەتی فیدراڵ لەسەر بەشە بودجەی هەرێمی کوردستان و بەستنەوەی بە هۆکارە سیاسیەکان و بڕین و ناجێگیری لە پێدانی بەشێک لە بودجە بە تایبەتی لە ساڵی 2014 تاوەکو ساڵی 2020 وای کردووە پێدانی موچە و دۆخی ئابووری ناسەقامگیر بێت. پێنجەم بە هەدەردان و گەندەڵی خراپی ئیدارەدانی سەرچاوەکانی داهات لە هەندێک سێکتەرەکانی وەکو نەوت داهاتی ناوخۆ وەکو خاڵە سنووریەکان و گومرگ و باج و ڕسومات. سەرچاوەکانی داهاتی هەرێمی کوردستان. یەکەم داهاتی ناوخۆ و دەواازە سنووریەکان و باج و ڕسومات لە یەکی 2020 تاوەکو 36 2020 وەگەوەی کە ئێمە لە وەزارەتی دارایی و ئابووری وەرگیراوە کە لە خشتەکەدا ڕوونکراوەتەوە. دیارە ئەم ژمارانەی کە هاتووە لە راپۆرتەکە هەموو ژمارانە ئێمە بە شێوەی جیاجە لە وەزارەتی دارایی ئەم ژمارانە وەرگیراوە. سەرچاوەکانی داهات گومرگ و دەواازە سنووریەکان لە یەکی 2020 تاوەکو 36 2020 لە ماوەی ئەو شەژمانگا بریتی بووە لە 505 ملیارد دینار. باج دیارە ئەوەی کە دراوە بە ئێمە تا کۆتایی مانگی پێنج بریتیە لە 154 ملیارد دیناری عێراقی. تێبینی لە داهاتی ناوخۆ کە لە خشتەی سەرەوە ئاماژەی پێکراوە ئێمە ڕقمێکمان بۆ ڕسومات دانا ناوە لەبەرەی ئەو ڕقممان وەکو پێویست دەست نەکەوت کە دایبینین. دووەم بەشە بودجەی هەرێمی کوردستان لە عێراقەوە هاتووە لە 2020 واتە لە یەکی 2020 تاوەکو کۆتایی مانگی شەژەوەی کە لە حکوومەتی فیدراالیەوە گەیشتۆتە هەرێمی کوردستان بریتی بووە لە تریلیۆنێک و 759 ملیارد دینار. لەم بڕاکە بە 4 سولفە هاتووە هەر جاری 11 ملیار و 880 میلیۆن دینار لێ بڕاوە بۆ پێدانەوەی قەرزی بانکە ئەهلیەکان کە حکوومەتی هەرێمی کوردستان قەرزاریانە. کۆی قەرزی بانکەکان کە دراوەتەوە لەو 4 مانگەی کە هاتووەیان لەو 4 سولفەی کە هاتووە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان کەوە گیراوەتەوە بریتی بووە لە 47 ملیار و 520 میلیۆن دینار. ئەوەی بەسافی بۆ هەرێمی کوردستان ماوەتەوە بریتی بووە لە تریلیۆنێک و 711 میلیارد دینار لەگەڵ 480 میلیۆن دیناری عێراقی. بە گوێرەی مافەدارایەکانی هەرێمی کوردستان لە بەشی بودجەی 2020 عێراق کە بەهۆی نەبوونی یاسای بودجەوە بۆ ساڵی 2020 تەوان مامەڵەی یاسایی لەگەڵ بودجەی 2019 دەکرێت بە پێی یاسا بە خەرجکردنی یەک لەسەر 12 بودجەی گشتی 2019 هەرێمی کوردستان لەوەدا مانگانە 453 میلیارد دیناری هەبووە کە لە هەموو ساڵی 2019 بە تەواوەتی ئەم بڕەپارەیە مانگانە گەیشتۆتە هەرێمی کوردستان. لە ساڵی 2020 حکوومەتی عێراق تەنیا 3 مانگ بڕی 453 میلیارەکەی ناردووە بۆ هەرێمی کوردستان. مانگیشی 400 میلیاری ناردووە. 2 مانگیش هیچ شتێکی نەناردووە کەواتە لە 6 مانگەکە 3 مانگی 453 میلیار هاتووە مانگی 400 میلیار هاتووە 2 مانگیشان هیچ شتێک نهاتووە. بەم پێش حکوومەتی عێراق
959 ملیار دینار کەمتر لە ساڵی پار لە مای ئەو 6 مانگان ڕەوانەی هەرێمی کوردستانی کردەوە ناردوێتی. سێهەم لە بڕی ئەو داهاتەی کە وەزارەتی سامانە سروشتەکان داوەتی بە وەزارەتی دارایی لە سێ مانگی 1 و 2 سێی 2020 داهاتی وەزارەتی سامانە سروشتەکان کە دراوە بە وەزارەتی دارایی. ئێمە نەماوەتۆ برادان داهاتی وەزارەتی سامانە سروشتەکان ئەوەیە وتوانە ئەو بڕێی کە وەزارەتی سامانە سروشتەکان داوێتی بە وەزارەتی دارایی بۆ پێدانی موچە بۆ هەر مانجێک بریتی بووە لە 345 ملیار و 203 ملیۆن هەمووی کە دەکاتە تریلیۆنێک و 35 ملیار و 610 ملیۆن دیناری عێراقی. هەروەها لە مانگەکانی 4 و 5 و 6 دوای دابەزینی نرخی نەوت وەزارەتی سامانە سروشتەکان 283 ملیار و 424 ملیۆن دیناری ڕادەستی وەزارەتی دارایی کردووە. چوارەم هاوکاریەکانی هاوپەیمانان بۆ موچەی هێزی پێشمەرگە لە 6 مانگی یەکەمی 2020 هاوکاری هاوپەیمانان 124 ملیار و 200 ملیۆن دینار بووە بە شێوەیەک بۆ هەر مانجێک بە تێگڕای 20 ملیار و 700 ملیۆن دینار بووە کە مانگانە ناردوێتی. حکوومەتی هەرێمی کوردستان لە ساڵی 2020 چەند و چۆن موچەی دابەش کردووە. موچەی 4 مانگ بەبێ لێبڕین بریتی بووە لە نزیکەی 3 تریلیۆن و 580 ملیار دینار. موچەی پێنجەم لە 2020 تا کە دەکاتە موچەی مانگی شوبات کە بە شێوەی بڕینی لە 121 بووە پێدانی لە 179 موچە نزیکەی 700 ملیار بووە 700 ملیار دینار. بەڵام وەزارەتی دارایی ڕوونکردنەوەی داوە بە لیژنەی دارایی لە پەرلەمانی کوردستان کە نزیکەی 670 ملیار دینار لە بەردەست بووە و نزیکەی 120 ملیار دیناریشی قەرز کردووە. بەم شێوەی خوارەوە سەرچاوەکانی داهات بڕی پارە بە ملیار لە 400 ملیاری کۆتایی کە لە حکوومەتی فیدراالیەوە گەیشتۆتە هەرێمی کوردستان بڕێکی دراوەتەوە بە قەرزی موچەی پێشووتر ئەوەی کە مابووە 222 ملیار و 780 ملیۆن دینار مابووە. هاوپەیمانان 20 ملیار و 700 ملیۆنی ناردووە. داهاتی ناوخۆ بریتی بووە لە 90 ملیار. بڕی هاتووی سامانە سروشتەکان 283 ملیار و 424 ملیۆن دینار بووە. قەرزەکەش کە نزیکەی 120 ملیار بووە کۆی گشتی 736 ملیار و 911 ملیۆن دینار لە بەردەستی حکوومەتی هەرێمی کوردستان بووە کە ئەو موچەی پێداوە کە لە 121 بڕیەوە لە 179 پێ داوەتە موچە. تێبینی تاوەکو ئێستا لە 121 موچەی مانگی شوبات کە بەڕوونی لای ئاشکرانیە لای ئێمە ئەو لێبڕێی کە لە 121 لێبڕاوە ئاخۆ ئەمە حکوومەتی هەرێمی کوردستان کردوێتێ پاشەکەوت قەرزە بێت لای حکوومەت یان بە یەکجاری بڕوێتی و پێدانەوەی نییە بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستان ئەوە کرێ جەنابیان ڕوونکردنەوە بدەن لەسەری. پێشنیار و ڕاستپاردەکانی لیژنەی دارایی و ئابووری لەگەڵ بەغداد. یەکەم داوا دەکەین حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی فیدراالی بەردەوام بێ لە گفتوگۆکردن تاوەکو ماف و شایستە داراییەکانی مسۆگەر بکات دەستور ببێتە بنەمای مامەڵەکردن. دووهەم داوا دەکەین سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان لەگەڵ دامەزراوە دەستوریەکانی هەرێمی کوردستان داوا لە نەتەوە یەکگرتوەکان و هاوپەیمانان بکات کە عێراق پابەند بێ لە چوارچەوەی بنەما دەستوریەکان و شایستە داراییەکانی خەڵکی کوردستان خەرج بکات و چیدی بە عەقڵێتی مەرکەزی هەرێمی کوردستان سزا نەدرێت. لە نێوخۆی هەرێمی کوردستان یەکەم ئەولەوێتی حکوومەتی هەرێمی کوردستان پەیداکردنی داهاتێ بێ بۆ مسۆگەرکردنی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان کە ئەمە ئەرکی حکوومەتی هەرێمی کوردستانە. دووهەم جێبەجێکردنی یاسای چاکسازی لە موچە و دەرماڵە و بەخشین و امتیازاتەکان و خانشین لە هەرێمی کوردستان پەلە بکرێت لە هەرچی زووە حکوومەت قەرزی کۆمپانیەکان وەربگرێتەوە کە نزیکەی 600 ملیۆن دۆلار لای کۆمپانیەکان هەیە. سێم لە ساڵی 2014ەوە هەرێمی کوردستان یاسای بودجەی گشتی و ژمێرەی کۆتایی نەناردووەتە پەرلەمانی کوردستان یان لایەنی کەم ماوەی 2 ساڵە
بەیانی داراییش ڕەوانی پەرلەمانی کوردستان نەکراوە ئەمە پێچەوانەی دەستور و یاسایە بۆتە گرفتێکی ناڕوونی داهات و خەرجی حکوومەت هەروەها بربەست بووە لە کاری چاودێری پەرلەمانی و دیوانی چاودێری لە چەند ساڵی ڕابردوودا. چوارەم کەمکردنەوەی باج کەمکردنەوەی سوودی بانقی بۆ هاونیشتیمانیان بۆ ئەوەی هاندان بێت بۆ جوڵەی بارزگانی و وەرگرتنی قەرز لە بانکەکان بۆ پرۆژەی بچووک لە هەندێک وڵاتانی ئێستا سوودی بانکی نزیک بۆتەوە لە سفر ئەمە بەبەستمانە بۆ ئەوەی بۆ قەرزی بچووک مەبەستمانە بۆ بازرگانی بچووک نەک بۆ شەریکاتە گەورەکان چکە بۆ ئەوانج ڕاستپاردەمان هەیە. پێنجەم چاکسازیکردن لە سەرچاوەکانی داهات لە هەرێمی کوردستان. ئەلف پێداچوونەوە بەگرێ بەسە نەوتیەکان با جێبەجێکردنی بڕیاری 6 کە لە ئەنجومەنی وەزیرانەوە دەرچووە لە ڕێکەوتی 2020 سەبارەت بە پێداچوونەوە و وەرگرتنی باج لە کۆمپانیەکانی بواری نەوت و گاز و ئەو کۆمپانیانێک کە گرێبەستی خزمە و گوزاریان لەگەڵ کۆمپانیا نەوتەکان هەیە کۆمپانیەکانی ئاسایش لە بواری نەوت. جیم وەرگرتنی باج لە هەموو کۆمپانیا گەورەکان و ڕاگررتنی لێخۆشببوون لە باج لیان ئەگەر لە ڕابردووە لێخۆشببوون هەموو بێت لە باج لەم کۆمپانیا گەورانە ئێستا ئەمە ڕابگیرێت و بازەکانیان لێوەربگیرێ. دال کۆنتترۆلکردنی سەرجەم خاڵە سنووریەکان بە تایبەت خاڵە گومرجەکان بە مەرجێ کۆی گشتی داهات بگەڕێتەوە بۆ حساباتی وەزارەتی دارایی. ها پێداچوونەوە بە هەموو گرێبەستی و کۆمپانیانەی کە کار دەکەن لە خاڵە سنووریەکان بە مەبەستی زیادکردنی داهاتی گشتی بە شێوەیەک داهاتەکەی زیاتر بۆ گەنجینەی حکوومەت بێ نەک بۆ کۆمپانیەکان. واو پێویستە پسوڵەی داهات تەنها پسوڵەی وەزارەتی دارایی بێ لە هەموو خاڵە گومرجەکان. هەڵوەشانەوەی هەموو لێخۆشبوونە گومرجەکان لە هەرێمی کوردستان پێویستە حکوومەت بڕیارێک دەربکا لە شێوەی مقاسە بێت هەر هاوڵاتیەک هەر قەرزێکی حکوومەتی لایە لە عقار سولفەی زەواج کارەبا نیشتەجێبوون ئاو دەتوانێت حکوومەت لە پاشەکەوتەکەی کە قەرزە لە ئەستۆی حکوومەت بیداتەوە بەو مەرجەی و قەرزانە بە ناوی خودی هاوڵاتی خۆی یان خێزانی یان مناڵێکی خوار 18 ساڵیەوە بێت. پێداچوونەوە بە سەرجەم گرێبەستەکانی کۆمپانیەکانی بواری پەیوەندیکردن ئەنتەرنێت قەرزەکانیان و گوندەکانی نیشتەجێبوون بە تایبەت بازی خانوبەرە لەگەڵ وەرگرتنی ئەو زەوی زارانەی کە لە ڕێگەی مساتەحەوە لە ڕابردووە دراون بە شەریکات و کۆمپانیا تاوەکو ئێستا بەکار نەهاتوون یاخود کراون بە پارچە پارچە زەوی فرۆشراون وەربژیرێنەوە حکوومەت لە ڕێگەی مزایدەیەکی ئاشکرا بیفرۆشێتەوە ئەمەش وەکو هەنگایەک بۆ زیادکردنی داهات و تێپەڕبوون لە قەیرانی دارایی. یەکێک لە ڕێگاکانی زیادکردنی داهات بریتە لە کەمکردنەوەی خەرجیەکان لە گشتدام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان بە شێوەیەکی زۆر ورد وەک کەمکردنەوەی منحەی میوانداری ڕاگررتنی هاوکاری ڕاگررتنی کڕینی خانوو ئۆتۆمۆبیل. دەکرێت حکوومەت گرنگی بداتە کاری هاوبەش لە نێوان کەرتی حکوومەت و کەرتی تایبەت بە تایبەت هەندێک کرد کە بە تەواوەتی ڕادەستی کەرتی تایبەت بکات ئەویش هەم داهات زیاد دەبێت هەم خەرجیش کەم دەبێتەوە وەک کەرتی کارەبا. زۆر سەرچاوە هەیە کە موڵکی دەوڵەتن بەڵام بڕی ڕاستەوخۆ لەلایەن حکوومەتەوە وەرناگیرێت بۆ نمونە ئەمە هەروەکو نمونەیەک باسکراوە زۆر شتی تر هەیە کە قسەی لەسەر بکرێ ئەو بیرە ئاوانەی کە ئێستا لە هەرێمی کوردستانە هەیە کە لە هەموو بیرە ئاوانەی کە بۆ سوود وەرگرتن لە ئاوی ژێرزەوی بەکاردێ ژمارەیان زۆرە پێویستە بخرێتە ژێر ڕسوماتی حکوومەتەوە بەجێرەی ئامارێکی ساڵی 2017 لە هەرێمی کوردستان 22560 بیری نایاسایی بێمۆڵەت هەن ئەم بیرانە بە یاسایی بکرێن و کاژێری خوێندنەوە ئاو لێدانی بیرەکە و هەموو سەرچاوەکانی داهات زۆر سپاس ئەمە کۆتایی راپۆرتەکەمان بوو بۆ ئومێدەی بتوانێت راپۆرتەکەمان جێ ڕەزامەندیەوە بێ. زۆر سپاس. زۆر سپاس بەڕێزان ئەندامانی پەرلەمان
هەرەندامێکی بەڕێزی پەرلەمان قسەی هەیە لەسەر راپۆرتەکە و هەر ئیزافەیەکی هەیە با بفەرمێ بۆی ناوەکانتان بنووسین. لیژنە ئاخر کەس مەجاڵتان دەدەین. بەڕێزان ئێوە هەمووتان لە نووسینی ئەو راپۆرتە ڕۆڵتان هەبووە هەر وەکو لیژنەکانی تر کە هەمووان قسەیان تەواو کرد دەرفەتە. ئەخر تۆ ئەندام نیت خۆ تۆ ئەندامی لیژنەی قسەت ئابۆتە هەیە قسە بکەی ئاخر ناکرێ. ئێوە ڕۆڵمانداونە تێ راپۆرتتان نووسیوە ئێستا بێ ڕۆڵ بدەینە ئەندامانی پەرلەمان قسە لەسەر راپۆرتەکەتان. آخر دوێنێ ژوامان کرد دوێنێش هەرووامان کرد. یعنی دیسان هەرە موتان قسە بکەن. ئێتوانن پرسیار بکەن باشە وەکو پەرلەمانتار وەرتانەگرین یعنی نە هەمووتانە خەینە بیدایەتەوە نە هەمووتانە خەینە نیهایەتەوە. وڵی بەس ئەمە خراپە ئەمە ئاخر جارە ئەمە ئاخر جارە لیژنەیەک راپۆرت بنووسێ و ئەندامەکانیشی قسە بکەن وەکو ئەندام وەریانەگرین وەکو ڕۆژان ئەتان نووسین بەسەر ئەمانیش بە تێکەڵی بنووسە مەسەن کە لەم بەرە ئەنووسی ئێستا لێرە کێکێتی و گۆڕانە هەر لەگەڵ ئەو جەماعەتە بینووسە بەو شکڵە سە لە کوێی ئەی بۆ کۆی ناکەنەوە پرسیارەکانتان. ها؟ بەسەر چاو کاکە بەسەر چاو وەکو ئەندام وەرتانەگرین بەڵام هەمووتان تۆ جێگری. کاک جەناب نقطە نیزامت هەبوو قسە بکە تاوەکو ناوەکانە نووسێ دواتر کاکاروان دواتر کاک دکتۆر ڕێبوار وەرەگرین بۆ نقطە نیزام. بەڵێ کاک بەناوی خی گەورە بەڕێز سەرۆکی پەرلەمان بەپێی حکمی مادەی 54 بڕگەی چوارەم یەکەم ئێمە تەجروبەیەکی زۆر خراپمانەیە تەجروبەی نێزییشمانەیە دوێنێ شەو تا سەعات یەک و هەندێکی شەو ئەلێرەماینەوەی ساژەگە سەیری دەکەی بەشی زۆر لە بەڕێزان ئەندامانی پەرلەمان دەیانەوەی قسە بکەن ئێمە داواکارین بەڕێستان دەسەڵاتی خۆت بەکاربێنی ئەمڕۆ کۆبنەوەیەک بکەین با کۆبنەوەیەک بی لە چوارچێوەی ئەو پەیڕەوە بێتن کە ئێمە ڕێک دەخات دوو دەبێ بەرچاوڕوونیەکی شەبیتن قسەکردن و گفتوگۆ ئێستا کە دەرفەت دەدرێتن و بەڕێزان ئەندامانی پەرلەمان قسە دەکەن لەسەر دۆخی دارایی هەرێمی کوردستان قسە دەکەن یان لەسەر ئەو راپۆرتەیە یاخود هەموو بابەتەکان بەیەکەوە ئەو نەکرێتن ڕەچاوی کات بکرێتن و ئەگەر بابەتێکی تیکرار بوو دیسان داواکارین ئەمڕۆ بەڕێستان وەکو سەرۆکی پەرلەمان لە چوارچەوەی ئەو پەیڕەوە هەڵسوکەوتمان لەگەڵ بکەی زۆر سپاس. بەڵێ سپاس کاکاروان فەرموون. بەناوی خدای گەورە میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان بە گوێرەی مادەی 54 بڕگەی یەکەم من قسە دەکەم. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێمە دوێنێ لیژنەیەک بووین لەسەر خاڵە سنووریەکان راپۆرتێکمان ئامادە کرد بوو جەنابەت دەرفەت نەدا کە قسە بکەین کە پێم وایە ئەمە ڕێگە ڕاستەکە بوو بۆ ناکرێ بەڕاستی کە لیژنەیە خۆی راپۆرت ئامادە بکات بەڕێز سەرۆکی لیژنە و جێگری لیژنە و بڕیاردەری لیژنە کە ڕوکنی ئەساسی نووسینەوەی راپۆرتەکەن و ئەندامانی بەڕێزی لیژنەکەش دووبار لەناو قاعە قسەی خۆیان بکەنەوە. ئێمە کاتێک ئەم راپۆرتە واژۆ کراوە واژۆی سەرجەم ئەندامانی لیژنەی دارایی پێوەیە منطقەڵ ناگرێتەوە جارێشتر ڕێگە بدرێ بۆ ڕلانی کەم بۆ جێڕانەوەی کات ڕێگە بدرێت بەڕێزان ئەندامانی لیژنەی دارایی قسە بکەنەوە بۆیە تکا دەکەم دەرفەت بدەن بە ئەندامانی پەرلەمان بۆی کە نەقد و پێشنیاز و تێبینەکانی خۆیان بەرمەبنای ئەم راپۆرتە بڵێن نەک دووبار ڕێگە بۆیان درێکە لەسەر راپۆرتەکە خۆیان قسە بکرێتەوە. زۆر سپاس. بەڵام دوێنێژ ئێوە هەمووتان قسەتان کرد تۆ قسەت کرد ئەوە نەبووت ئەوانەی ئەوە هەیە ئەو شوێنانە هەیە لە ناو راپۆرتەکە جێی نابێتەوە چۆن قسەت کرد
نانا هەمووتان قسەتان کرد بەڵێ خۆی خراپە بەڵام مادەم دوێنێ وا هاتۆ ئەمڕۆ ژوایە بەڵام بۆ جارێکی تر ئیتر تەواو کاک تۆ ڕێبوار جەنابیش فەرموو جنابی سەرۆکی پەرلەمان من بە پێی مادە 56 قسەکەم لە پەیڕۆی ناوخۆی پەڵەوانی کوردستان دوێنێ ئێمە کە راپۆرتەکەمان خوێندەوە جەنابەت دەرفەتەندەدا و پرسیارانە کە تەنانەت ئاراستەی ئێمەش کران وەکو سەرۆکی لیژنەیە وەکو ئەندامانی لیژنە جەناب ڕێگەندەدا کە قسە بکەین ئێسام پێم وایە لەبەرەوەی لێژنەی دارایی بەڕێز راپۆرتەکان ئامادە کردو بە شێوەیەکی تێر و تەسەل حەقە مەساحەی ئاخافتن زێتر بۆ ئێمە بێ بۆی کە ئێمە ئیزافات بکەین لەسەرەوە یان ئەو بابەتانێک کە بەلامانەوە گرنگە لە چوارچێ ئەو راپۆرتە قسەی لەسەر بکەین سپاس تکایە جودایی نەکەن جیاوازی نەکەن لە نێوان خوێندنەوەی راپۆرتی دوێنێ لەگەڵ ئیمڕۆ بەڵێ زۆر سپاس جەناب سەرۆکی لیژنەی دوێنێ قسەت کرد دەرفەتت وەرگرت ئەندامانی لیژنەش قسەیان کرد ئەوەی ئەمڕۆ ڕێکی دەخین بە شێوەیە کە هەمووتان ڕازی بن کاک مەم فەرموو هەمووی نووسی بەڕێز سەرۆکی پەرلەمان قسەکردنی من پاڵپشتە بە مادەی 66 بڕگەی پێنجەم ئەم دانیشتنەش لە چوارچێوەی مادەی 66 بڕگەی مادەی 66 دروست بووە جا بۆیە بەڕاستی لەگەڵ ڕێزم بۆ ئەندامانی بەڕێزکەوە من ئەم ئەندامانی بەڕێزی لیژنەی دارایی ژەندامی پەرلەمانن مافێکی پەیڕەوی خۆیان قسە بکەن بەڵام ئەوە کریانی نیە بێوانیش قسە بکەن یعنی ئەکرێ لە ناو کۆبوونەوەکان دێشتیان بەرچاویان ڕۆشن نەبوو بێ سەرڕای وەرەقەیەکی عملیان پێشکەش کردووە بەڵام دوجار لە ناو مناقەشەکە دەوڵەمەندترەکرێەوە یەک دوو من پێشنیاز دەکەم یعنی دانیشتنەکە تەنیا لەسەر چوارچێوەی ئەم پرۆژە نەبێت راپۆرتەکەیەوان چونکە پرسیارمان زۆرە لەسەر حکوومەت و لەسەر وەزارەتی دارایی و داهاتەکان ڕوبەڕووی بۆ وەزیرانی بەڕێزی بەڵێ ئەتوانن هەر پرسیارێک مەبەستان بێت لەو ئیتارەیە دەتوانن پرسیارکەن بخێنەوە ناوەکان بەڵێ بەڕێزان ناوتانە خوێنمەوە هەرچ کەسێک ناوی نەنووسرابوو پێمان بڵێ دوایی کەس نەڵێ ناوم نووسی بوو نووسراوێکم بۆ نادبوو کەس نامەمان بۆ نەنێرێتە سەرەوە هەرچی لەم قائیمەیان نەبێ دوایی ناتوانێت قسە بکە دکتۆر محێدین کاک کاوە دکتۆر کازم کاک سیروان مژدەخان کاک مەم بەدریەخان مامۆستا عەبدوستار کاک عەلی کاک باڵامبۆ ئاشناخان کاک جەمال کاک جەلال شیرین خان ڕۆژان خان کاک شەمۆڵ شادی خان کاک مەلا ناسر شنۆخان کاک عەباس کاک ڕاهی کاک عوسمان سێدەری کاک لوقمان سەلما خان کاک کاروان شیرین خان دکتۆرە شایان گولستان خان کاک باپیر مامۆستا ئیحسان کاک پێشەوە کاک ڕزگار کاک بەهمەن خەدیجە خان دکتۆر ڕێبوار کاک زانا دکتۆر بژار کاک چیا شێخ زاهیر دکتۆر زێدان دکتۆر سەباح هەرچیمانە نووسی بوو دوای ئەوەی هەموویمان خوێنەوە ئیزافەتان دەکەین بە چاوان دکتۆر سەباح کاک حاجی سەفین کاک عەبدوسەلام کاک نزار کاک محسین کاک مەلاوەیس کاک حکمەت کاک ئازاد لیزا خان کاک بەڵێن کاک هێڤیدار کاک ئەرشەد نەجات خان مەلا جیهاد کاک سەروان حەسیبە خان کێمان نەنووسیوە هەمووی ئیزاف سەبرتە هەمووتانە نووسێ مامۆستا عوسمان زوو دەستانی ناتان خوارن دکتۆر هەورامان کاک ڕزگار بام لای خلاص کەم فراکسیۆنی داڵازێ وەنیە لەنجەخان تەواو دکتۆرە گەلاش تەواو تەواو کاک ڕێبێ کاک ڕێڤینگ نووسراوە کاک سەعید سەوسەن خان هەموو پەرلەمان بەڵێ نووسراوە کەس نەما لەوێ کاک مەم بەڵێ کاک هێرش کاک ڕزگار کاک دابان سەرچە کاک گۆران سیپان کا ئێ باشە بێنە سەرکۆش بنووسە چۆ دەرەوەتی بمنووسە با ئیزافەکان بخوێنمەوە ئیزافەکانە لێرە دەست پێ جا دیسان آخر کەسە سەوسەن خان کاک مەم کاک هێرش کاک ڕزگار کاک دابان کاک سیپان کاک گۆران کاک سەرکۆ گولیزار خان مامۆستا هەورامان دکتۆر هەورامان کاک شوان لەنجەخان کاک ڕێڤینگ
کاک سعید دکتۆرە گەلاوێژش دکتۆرە گەلاوێژ کەسیماوە نووسراوە کاک ڕوودینگیان نووسیمان ئەوە تا کاک نانە نووسیومانە نووسیمان نووسیومانە بەسەر چاو مامۆستا عوسمانە نەنووسیەوە بەدیەوە تا کاک عوسمان نە ئەوە ئەو عوسمانی ترە عوسمان سپگەری وڵای هەموو پەرلەمانە هەم پەرلەمانە بەڕێزان ئەندامانی پەرلەمان 63 ئەندامی بەڕێزی پەرلەمان ناوی خۆی نووسیوە بۆ قسەکردن لەبەرەوە هەمووشتان پەیڕەوەکەتان لەبەردەستە هەم لەبەر گەڕانەوەی کات هەم لەبەر عەدالەت و یەکسانی و بۆی لەبەر یەکسانی ناکات عەدالەت لەبەرەوەی بە یەکسانی کاتەکە بۆ هەمووتان وەکو یەک بێ لە مادەی 54 چوارەم یەک هەمومانە بێ ئیلتیزام بەوە بکەین بە لێبوردنەوە دەڵێین ئەگەر هەر کەسێک ئیلتیزام بە منەکە ناچارین بیبڕین یەکەم ئەندام ئەتوانێت 3 خولەک قسە بکە دوو نابێ ئەندام وەڵامی ئەندامێکی تر بداتەوە و نابێ ئاخاوتنی خۆی یاهی ئەندامانی تر دووبارە بکاتەوە تەنها توانێت بڵێ پشتگیری فڵان کەسەکەم 3 ئەندام ئاخاوتنەکانی لەسەر و بابەتە چڕەکاتەوە کە خراوەتە ڕوو نابێت شتی تر بێنێ 4 هەر ئەندامێک کە توانێت تەنها یەک جار لەسەر هەر بابەتێک بدوێت بەڕێزان ئەندامانی پەرلەمان هەمومان پابەندی ئەم مادە قانونیا بین تەنها لەبەرەوەی کە کاتەکە دابەش بکەین و هەمومان دەرفەتی قسەکردنمانە بێ بەڵێ کاکارۆن بەڕێ سەرۆکی پەرلەمان من ئەگەر دەرفەت فەرمووی مادەی 54 بڕگەی 4 خاڵی یەکەم تەواوی دەکەم مادەکە بە تەواوی ئەندام بۆی نییە لە 3 خولەک زیاتر بدوێت بێزگە لەو دانیشتانی تایبەت بە گفتوگۆکردن لەسەر پرۆژە یاسای بودجە و ئەو دانیشتانەی دەستەی سەرۆکایەتی تایبەتمەندیان داتێ من پێم وایە ئەم دانیشتە تایبەتمەندێکی یەکزار زۆری هەیە خۆشتان واتان فەرمۆ چکە بابەتێکی داراییە پێوەستە بە ژیان و قوتی هاوڵاتیان هەرێمی کوردستانەوە بۆ پێم وایە بە بەرژێرەی پێڕۆ دەکرێت 3 خولەک زیاتر قسە بکەین سواس 3 دقە بەسە 3 دقە بۆ هەر ئەندامێکی پەرلەمان بیەوێ پرسیار بکە دەتوانێت پرسیار بکە بەڵێ بەڕێزان ئێستا هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان بۆی هەیە 3 دقە قسە بکە 3 دقە و 1 سانیە ئێمە ناچارین بیبڕین بۆی هەرموتان بتوان قسە بکەن و مناخان کات دەگرێتەوە کەس نەڵێ ئەوەی من 3 دقە نەبوو لەبەرەوەی ئەم کاتەکەمان بۆ گرێتەوە بەڵێ دکتۆر محێدین فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان وەرای دەستخۆشیم لە بۆ لێژنەی دارایی و بە خێراتنی وەزیرە بەڕێزەکان و ستافی حکوومەت دەکەم ئەو راپۆرتەی نووسراوە راپۆرتێکی باشە بەڵام ناونیشانەکەی راپۆرتی دارایی بەڵام زیاتر خۆی لە قەیرانی دارایی داوە خۆی دەبایە کە باسی ئابووری دەکەین دەبێت هەموو سێکتەرەکانی ئابووری هەرێم لە بەرچاو بگرێت لە ساڵانی ڕابردوودا لە کابینێ ڕابردوو بۆ ماوەی 3 ساڵیش پاشەکەوتی موچەکرا بەڵام نرخی نەوت بەرز بوو و داهات و باج و ڕسوماتیش لە ئاستێکی باشدا بوو بەڵام دیسان نەمانتوانی ئەو کێشەیە چارەسەر بکەین من ئەوەی باسی دەکەم هەندێک پرسیارە بۆ بەڕێزان ئامادەبووان یەکەم چارەنووسی ئەو 400 میلیارد دیلارەی کە حکوومەتی عێراقی ڕەوانی کرد بۆ مانجی شوبات چی بەسەرهات چۆن سەرفکرا کە دەبوایە بدرێ بە موچە دوم ئەو لێبڕینەی لە 121 موچەی فەرمانبەران و خانەنشینان پشتی بەچە یاسایەک بەستاوە خاڵێکی تر ئەوەی کە کراوە هەمومان دەزانین کە باری ئابووری لە هەموو دنیای تووشی ئەو قەیرانە بووە بەڵام لەگەڵ ئەوەشدا دوێنێ بەڕێزت ئاماژەت بە مەبدەی فەسلی سلوتات کرا کە مەبدەیەکی عامە بەڵام بەداخەوە بڕینی موچەی
دەسەڵاتی دادوەری و دەسەڵاتی یاسادانان دەبواە لە ڕێگای هەردوو دەسەڵاتەکە بە نەک حکوومەت بە بڕیارێک لە ئەنجومەنی وەزیران ئەو کارێ بکردا بە یاسایی تر دەبوو ئەگەر خۆیان ئەو دوو دەسەڵاتە ئەو بڕیان برمەکار چەندەمە لەگەر کەمکردنەوەی موچەی ئەو پلە باڵیانم. بڕی قەرزی 27 میلیارەکە بەڕاستی نیگەرانێکی لای هاوڵاتیان دروست کردووە کە ئێمە نەوت دەفرۆشین یاخۆت نەوت دەکڕین. ئەوەی تر پەیوەندی بە موچەی خانەنشینان هەوەیە بەڕاستی لە دۆخێکی زۆر خراپدا دەژین تا ئێستا موچەی مانجی ئایاری 2019 وەرگرتیا و ئەو هاوڵاتی لە نوەرەی موچە وەرگرتنەکەیدا گیانی لە دەستا لە هیچ دنیایەک نییە کە موچە تا ئێستا ساڵێک و دوومان دواکەوت بێ. ئەوەی پەیوەندی بە نەناردین پرۆژەی یاسای بودجەوە هەیە کە ماوەی لە 2014 تا ئێستا نەرێنراوە بەلایانی کەم دەیتانی حکوومەت ژمێرەی کۆتایی بۆ پەرلەمان بنێرێت چکو حکوومەت ئێستا دەستی کراوەیە دایان پرۆژە دەکات دایان ملیۆن دلار سرف دەکات بەڵام بەبێ ئەوەی پەرلەمان ئاگاداری ئەو بابەتانە بێت. داهاتی تر ئێوەی نەوت ئێمە باسی داهات دەکەین داهاتی نەوت چەند بچکو وەزارەتی دارایی تەنها وەزارەتی سامانە سروشتەکان پارەی دەداتێت بەڵام ئەوەی کە کۆی داهاتە ناچێتە گەنجینەی گشتی بۆیە من پێشنیاری ئەوە دەکەم هەرچی داهاتەیە بچێتە گەنجینەی گشتی دواتر خەرج بکرێتەوە. داهاتی لابەلا ڕۆژانە دایان و سەدان تانکەرنەوت دەفرۆشیە کە پێم وایە ئەوە داهاتێکی بە هەدەر دەدرێ و کە باسی سەرجەم داهاتەکان دەکەین پێم وایە دەبێت هەموو داهاتەکان بچێتە خەزینەی گشتی و سامانە سروشتیەکان. بەڵێ تاو کاک لوقمان زۆر سوپاس فەرموو. زۆر سوپاس کاکتۆر. بەڕێز سەرۆکی پەرلەمان بە خێراتنی وەزیرە بەڕێزەکانەکەین. من ئەمەوێ پرسیارێک ئاراستەی بەڕێز وەزیری دارایی بکەم کە لە ماوەی ڕابردوو هەر قەیرانێک ڕوبەڕووی هەرێمی کوردستانە بێتەوە حکوومەتی هەرێمی کوردستان یەکسەر پەنا ئەباتە بەر بڕینی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بۆ داپۆشینی کورتیهێنانی ئەو بودجەی کە لە بەردەست حکوومەتی هەرێمی کوردستانە. لە ڕاستیشدا گرفتەکە بەمە چارەسەر نابێ هەموو لایەکمان ڕوون و ڕەوانەزانین گرفتەکە لە گەندەڵیە و لە خراپ بەڕێوەبردنە و لە بەهەدەردانە. لە ماوەی ڕابردوودا لە ئەگەر بەست سەیری یاسای وەبەرهێنان بکەین مەساعەیەکی بەرفراوان لە زەوی لە ناو پایتەختی هەرێمی کوردستان دراوەتە کۆمپانیا جۆر بە جۆرەکان دراوەتە زانکۆ ئەهلیەکان کە ئەگەر حکوومەت ئەمانە تاکو ئێستا بەکاریش نهاتوون ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان تەنها پەنا بباتە بەر فرۆشتن لە ڕێگای مزایەدەیەکی ئاشکرا و عەلەنی تەسەوڕەکەم بتوانی بەشێک لە قەیرانە دارایەکانی چارەسەر بکە. پرسیاری من ئەوەیە وەزارەتی دارایی پلانی چییە بۆ داهاتوو بۆ چاکسازیکردن ڕیشەیی لە بواری خەرجی و لە پەنادا لە بواری داهاتەکانیش چونکە لە ڕاستیدا خەرجی داهاتی چاکسازی ڕاستەقینە لە داهاتە کرێنەک لە خەرجەکان. زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس. شیرین خان. بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمانی کوردستان دیارە لەم پرسە هەنووکەیەدا گرنگترین پرسکە پێویستە کات قسەی لەسەر بکرێت و بوترێت و پشگیری یەکتر بکەین بەڕاستی پرسی دۆخی ئابووری خەڵکی هەرێمی کوردستانە کە ئەتوانین بڵێن لە دۆخێک و لە بارێکی زۆر خراپ و سەختە خەڵکی هەرێمی کوردستان ژیان بەڕێ ئەکات و پرسی موچەیە پێویست ئەکات کە ئێستا نوێنەرانی بەڕێزی حکوومەتی هەرێمی کوردستان لە پەرلەمانی کوردستانن بڕیاری جدی بدرێت بۆ ئەوەی کە بە هەر ڕێکارێک بێت بتوانێت پرسی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دابین بکرێت. بەڕاستیدا لە هەرێمی کوردستان ئەتوانین بڵێن ڕەنگە 100% بڵێن گرفتی نەبوونی پارە نەبوو بێت بەڵکو گرفتی ناعەدالەتی گرفتی گەندەڵی گرفتی ناشەفافی هەیە بەڕاستی. بۆیە حکوومەت بە هەر بیانوێک کە پارەی یاخود ڕەسیدی پێویستی لە بەردەست نییە بۆ دابینکردنی موچە هەر لە لیستی موچە ئێمە ملیۆنێک و قسوور موچەخۆرمانەیە بەڵام لە نێوەندی ئەو ڕیزبەندیەدا سەدەها موچەخۆری نایاسایی سەدەها موچەخۆری وەهمی سەدەها موچەخۆر زیاتر لە موچەیەکی هەیە. بۆ حکوومەتی هەرێمی کوردستان دەست و برد ناکات لە پرۆژەی چاکسازی لە چەسپاندنی پرۆژەی چاکسازی بۆ ئەوەی موچەخۆرانی ڕەسەن موچەخۆرانی ڕاستەقینە بتوانن شایستەدارایەکانی خۆیان یاخود موچەی ڕەسەنی خۆیان وەربگرن و سەدەها کۆمپانیا هەن کە پابەندین بە پێدانی باج
و هەر حکوومەتی هەرێمی کوردستان خۆی چوار بڕیاری دەرکردووە بۆ داهات لە داهات با بڵێن بۆ ڕێخستنەوەی باج و گومرگ بۆچی ئەمانە نەچۆتە بواری جێبەجێکردنەوە بە عەلەنی لە خاڵە سنووریەکانە قاچاقچێتی بەدی دەکرێت بۆ حکوومەتی هەرێمی کوردستان نەیتوانیوە دەست بۆ ئەم پرسە بەرێت و ئەم ڕێگریە ڕابگرێت و بۆچی نەیتوانیوە کە هێزێک بەکاربێنێت ئەگەر پێویست بکات پێویستەکات لەم پەرلەمانە بەڕێزەوە لە پەرلەمانی کوردستانەوە هێزێکی نیشتیمانی هێزێک بەدەر بێت لە هێزی یەکێتی و پارتی بۆ ئەوەی چۆن بڵێیت ئەمنیەتی خاڵە سنووریەکان لە ئەستۆیدا بێت هیچ هێزێک نەبێت بەدەر بێت لە سەروی یاسا هیچ هێزێک نەبێت بەدەر بێت لە دەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستان بە ئاشکرا قاچاقچێتی لە خاڵە سنووریەکان دەکەن با مانگێک قاچاقچێتی لە خاڵە سنووریەکان ڕابگرن لایەنی کەم سا پەنجای داهاتی هەرێمی کوردستان بگەڕێتەوە سا بیستی بگەڕێتەوە بتوانێت موچەی سا پەنجای موچەخۆرانی هەرێمی کوردستان بەمبەر لە جەژنانە دابش بکرێت و من چەند پرسیارێکم هەیە بۆ تیمی حکوومەتی هەرێمی کوردستان 67 ملیار دیناری شایستەی پێشمەرگە زیاتر لە 4 ساڵە لەلایەن حکوومەتی بەغدا یاخود بڵێن حکوومەتی عێراقەوە ڕاگیراوە بەهۆی نەناردنی لیستی شەفافی لیستی پێشمەرگە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان ئامادە نییە ئەو لیستە بنێرێت بۆ حکوومەتی عێراق بۆ ئەوەی ئەو شایستە دارایان بۆ دابین بکرێت حکوومەتی هەرێم زیاتر لە 7 ساڵە بەیانی مالی و یاسای بودجە نانێرێتە پەرلەمانی کوردستان بە شەفافی تەنانەت ئێمەی پەرلەمانتارانیش نازانین سەرچاوەکانی داهاتی هەرێمی کوردستان چین و چەندن و لەکوێوە دێن و چۆن خەرج دەکرێت. دکتۆر بژار دکتۆر بژار ناوی خودی مازن و دلوان خیراتنا وزیر برست کم شانده انجمن وزیران دو بسیارانه بو برست وزیر دارایی بسیارایی که ماده 13 اتیاسا چاکسازی دا برگه ایک خالا ایک و خالا دو وان هر دو خالان دال برگه ایک دا بحث الچوانیا وکرنا حسابک و بانقیت تکرم بو موچا خورا الخالا دو هم نفسی برگه ایک او دا سالات داینه وزارت دارایی کو رنمایت پیویز در بکت بو جبه جکرنا چوانی و میکانزما وکرنا و حسابه آیا و گشتیه چو خوناخ الپشتی جبهه یاسا چاکسازی چوها باری جبهه کرنه کار سرات یک کرن یا نه دو بسیار دوی برس وزیر دارایی راسته یعنی خلق و مچخور و فرمانبرت هرما کردستان مراعات و ظروفیت کنید که بسر حکمتا مداهاتی لی اگر استحالت دابد که پاشکوت فرمانبرا بشکل که کاش بیت دان جاره بوه مرحله اگر حکومت بشید سیستم که دیان هزار تندی داب کرد پاشکوت فرمانبری بشید به تعامل الجل حکمت بکرد هرچه نبود السر او دینت حکمت السر هین مثل حق کاربه یا رسومات البلدیه یا مرورنا تعامل الجل حکمت و دایره حکمت بکرد اول دی نفسه که تا مچخورا بو و مرحله چونکه راستی منطق دینه پاره حکمت الدف فرمانبری بد بشيره که کاش جدا خاص بکرد بله بالمقابل جی مافه مچخوری جی الدف حکمت بد و خلق جی مراعات حکمت کرد جی طلب نکرد که کاش بی پاش کردی بس شین البری که کجن بونده پیچه که باره دارایی مچخوری جی سفک بد زور سپاس کاکتیا سپاس کاکتور بشار برای سروکا پارلمانی من یک بسیار بو جناب وزیری هبو من خالقا پیروی جلسر جنابته هبو اگر در فتح بده من خالا پیروی من اوا که جنابته خیراتنا همو مهوانا کرد به فرق جدایی پشتینگی بخیراتنا سکرتیرا کرد و پشتینگی بخیراتنا وزیر پارلمانی درسته وزیر ابو پیشاب بله اشبرهم دیجک یا نسبت دکتر والا و چندین جاره تکرار بکو پشتی سکرتری ناو دکتر والا هات دکتر والا اندام پارلمانی بیاو یکمین سروکا پارلمانی بیا جه ریزه اشبرهم دیجک پروتوکولی ندرس بی او باب جوابي اود بدمو لسر دقه بو حساب ناكي من او هنم لبردسته برنامج كارك لسر اساسي او خن موا دكتوره فاليتيانا بو دواتر بيرم كوتو اي شيء درسته يعني قبول برس جناب وزيري من یک بسیار هيا لهمي دنیای دا خالی هری گرن که شاشه تلویزیون دا در کون نوچه هری باشن نوکه التلفزيون دا باشترين نوچه و که خلق چافدری دکت بپلا کنگ موچه و هیوت دا باشکرن یان خشته موچه کنگ داید داشکرن اوجه
وەکو حەقێکی هەر هاوڵاتێکە پێتیوی وێ ئەف نوچە چجارە نەبنە نوچێ گرنگ تەلەڤزیۆنێدا کو موچە مافی هەر کەسێکێک و موچێ خوا وەرگرت من ڤیا پرسیار بکەم ئایا گەرانتی کەنگیە حتا چ زەمان ئەف موچە بێ خشتە و بێ پەلە و بێ دێتێنەدا بەشکرن ئایا ئەف گێمکردنا 21 سادەی دێ چەند بەردەوام بێت و گەرانتیا چییە یە موچێت هاوڵاتیە بێ کوردستانی و زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس. ئەو بەرەوە لەکوێ نووسیوە جەماعەتی ئەمبەر ئێرە لەکوێ نووسراوە لێرە مەلاوەیسی بەڵێ کاک مەلاوەیس. بەناوی خوای گەورە و میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان چە پرسیارێکم هەیە ئەمێت ئاراستەی وەزیرە بەڕێزەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بکەین لە ماوەی ڕابردوودا بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیاند هەموو هاوڵاتیەک لە هەرێمی کوردستان مافی خۆیەتی حسابی بانکی بکاتەوە کە ئەمەش کاریگەریەکی گرنگ و پێویست بوو هەم متمانە لە نیوان حکوومەتی و هاوڵاتی دروست دەکاتەوە هەمی سیستەمی بانکی لە هەرێمی کوردستان بەرەو پێش دەبات. ئایا وەزارەتی دارایی چ ڕێکارێکی بۆ ئەو بابەتە گرتوتە بەر و کەی ئەو سیستەمە کارا دەکرێتەوە ئەگەر کاراش کراوە ئایا دەکرێت هاوڵاتی لە ڕێگای ئەو سیستەمەوە سوود وەربگریت و بتوانێت قەرزەکانی خۆی لەگەڵ حکوومەت یەکلا بکاتەوە. پرسیاری دووەمینیشم لە موچەی مانجی شوباتی ئەم ساڵ 121 موچە بڕاوە ئایا ئەمە پاشەکەوتە یان قەرزە لای حکوومەت و ئایا ئەو لێبڕینە لە مانگەکانی داهاتوودا دووبارە دەبیتەوە یان نا. پرسیاری سێمینیشم حکوومەت پلانی هەیە دەواازە سنووریەکان و گومرگیەکان بە ستانداردی جیهانی ڕێک بخاتەوە کە ئەمەش داهاتەکان زیاد دەبن و ڕێگری لە قاچاق هێنانی کەلوپەر دەگیرێت و هەروەها سنوورێکیش بۆ هەموو ئەو کەس و لایەنانە دادەندرێت کە دەیانەوێت داهاتی دەواازە سنووریەکان و گومرگیەکان بۆ بەرژەوەندی کەسی بەکاربهێنن. ئایا لە ئێستادا حکوومەتی هەرێمی کوردستان کاری لەسەر ئەو بەڵێنە کردووە یان ناو؟ زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس. کاک عوسمان فەرموون. بە ناوی خوای بەخشندەی میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان وێ ڕای ئەو هەموو قەیرانە داراییەکەوە هەیە بەداخەوە یعنی لەگەڵ ئەو هەموو داهات و ئەو هەموو سەرچاوە داهاتێک کە لە وڵاتی ئێمە هەیە ئەو وڵاتانێکەوە لە قیمەی تەقەدم و پێشکەوتن هەندی ئێمەی هەرێمی کوردستانیان داهات نییە بەڵام بەداخەوە لەبەر دزین و گەندەڵی وای کردووەکەوە خەڵک خۆی بخینچێنێ خەڵک خۆی بکوژێ. من لێرانە دەیخەمە ڕای بەردەستی هەموو نوێنەرانی گەلی کوردستان ئایا کاتی ئەوە نەهاتۆکەوە ئەم حکوومەتە بەڕێزە حکوومەتی هەرێم یاخود ئەم وەزیرە بەڕێزەی دارایی ڕابگەیەنە کە لێرانەوە هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە ڕووی داراییەوە ئینهیاری هێناوە واللهی لە ناو خەڵکی ڕۆمانیە بڕۆین لەبەر موچە و لەبەر قەیران و لەبەر پیاوێک 30 ساڵی خزمەت هەیە ئێستا 200,000 ڕەوا نابینن واللهی شەرمم بەخۆم بچمە ناو ئاوەدانی. جەنابی وەزیر زۆر سپاس دەکەم کەوە ئەو ڕاگەیاندە ڕابگەنی بۆی خەڵک بە تەمامان نەبێ کە ئینهیاری هەرێمی کوردستان بەڕاستی 100% فەشەلی هێناوە. زۆر سپاسان دەکەم. بەڵێ سپاس. کاک عوسمان سێدەری. بەڕێز سەرۆکی پەرلەمان بە خێراتنی وەزیرە بەڕێزەکان و هەواڵان لە ئەنجومەنی وەزیران دەکەین. دیارە من پێشنیارێکم بۆ جەنابی وەزیری ناوخۆ بۆ وەزیری دارایی و هەروەها برادران لە حکومەت هەیە بۆ ئەوەی کە باجی خانوبەرە لە ئێستادا خەڵکانێکی زۆر هەن کە باجێکی زۆریان بەسەردا کەوتۆتەوە و پێی ماوانەی پێش و ئەو کاتانەی پێشوو کە ئەو زمانەی کە عەرەبێکی زۆر لەم ناوچانە بکرێ خانوو زۆر بەرز بوو و باجێکی زۆر هاتۆتە سەر کۆمەڵی خەڵکی زۆر بە تایبەتیش کە سوکاری شەهید و خەڵکی تر لە موچی نوتوێژەکان کە لەو کاتانەدا باجەکان خەڵکی خانوویی بە 900,000 ناریا بە ملیۆنێک کرێداوە ئێستا ئەو هەرەما خانووە بەڵام لەبەرەوە باجەکەی پێنەدراوە ئێستاکانە مانگانەکەی 150,000 200,000 دەبێت مانجی ملیۆنێک دینار هەروەکو پێشووتر بداڵن تا پارەکە بە تەواوەتی نەدەی کەشف ناکرێتەوە بۆ ئەو با بڵین خانووی کەوا کرێتیا یاخود چۆڵە لەوانێت زوربێ جۆرێ چۆڵیش بێ.
لەبەر ئەوەمە پێمان وایە و پارەی ئاو پارەی کارەبا و هەموو ئەو جۆرەشتانە لە مقابلی ئەو پاشەکەوتی موچەی کەوا هەیە ئێساکانە لەسەر هاوڵاتیانی خەڵکی کوردستان کەوا لەلایەک حکوومەت قەرزداری خەڵکە و لەلایەک خەڵک قەرزداری حکوومەتە پێم وایە هاوسەنجێک بکرێت لەو نێوانەدا حساب بکرێت بەوەی کە ئەو قەرزە لە زیاتی با بڵین پاشەکەوتی موجۆ لە زیاتی ئەوشتانە بگیرێ و هەروەها پەلەکردن لە ڕێکەوتنی هەرێم و ناوەندی لە پێناو موچەی فەرمانبەران کە لە ئێستادا فەرمانبەرانی هەرێمی کوردستان بەڕاستی ڕوبەڕووی قەیرانێکی زۆر دژوار بوونەوە بەمەش هەمومان وەکو برادەران باسییان کرد ڕوبەڕووی حراجێکی زۆر بووینەوە لە ناو کۆمەڵانی خەڵکی کوردستاندا هەوڵ دەین چارەسەرێکی بەپەلە بکرێت بۆ ئەوەی بتوانین موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دابین بکرین و بۆ مەسلەی داهاتیش زۆر جار هەیە زۆر شتەیە بۆ نمونە پێویستە ناوچە گەشتیاریەکان بە یاسا ڕێک بخرێت و ڕسوماتیان لێ وەربگیرێت کە لە ئێستادا لەوانەیە زیاتر لە 70 هزار بینای گەشتیاری هەبێت لە هەموو ناوچە جیاجیەکانی هەرێمی کوردستان ئەمە بە شێوازێکی یاسایی وەکو ناوچەیەکی گەشتیاری ڕێک بخرێت و ڕسوماتیان لێ وەربگیرێت بەمەش جارێکی تر حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت بە خاوەنی داهاتێکی باشتر و هەروەها موچەی داهاتووی فەرمانبەرانی هەرێمی کوردستان ئایا لێبڕینی دەبێت یاخود لە ماوەیەکی نزیکدا ئەدرێت تکایە وەڵامێکی ئەم پرسیارانە زۆر سپاس. سپاس ئاشناخان لە 3 دقەی تەواوی کرد کاک. بەڵێ ئاشناخان لەوێ نییە؟ کاک جەلال. بەناوی خوای گەورە بەخێراتنی ستافی حکوومەتی هەرێمی کوردستانەکەین بۆ پەرلەمانی کوردستان. وەڵام منەمەوێ بە پشتبەست بە مادەی 33 بڕگەی یەکەم لە پەیڕەوی ئەنجومەنی وەزیران دەست پێ بکەم. دیارە ئەو پەیڕەوە مولزەمی کردووە کە ڕێکار بەرامبەر ئەو کەسانە دەگیرێتە بەر کە پێشێلی بڕگە و بابەتەکان یاسای چاکسازی ژمارە 2 ساڵی 2020 بکەن. هەر ئەمڕۆ ئەنجومەنی پارێزگای سلێمانی کۆبوونەوەی ژمارە 59 خۆی ئەنجامدا بۆ ئاگداری بەڕێستان. لەو کۆبوونەوەیە پێشێلی 2 مادەی ئەو پەیڕەوە کراوە بەوەی 3 بەڕێز کە دانەیەکیان هەر دانەمەزراوە دەنگیان پێداوە بۆی ببێتە بەڕێوەبەری نەحێوە دانەیەکیشیان مۆزەفی دەرەجە 5 بۆ ئەوەی دیسانەوە بێتەوە بەڕێوەبەری نەحێوە دانەیەکیشیان مۆزەفی دەرەجەیەکە بۆی بێتە جێگری پارێزگاری سلێمانی. ئەمە بۆ خۆتان دەزانن لەلایەک بۆ مادەی 12 بە بڕگەی 2 و 3 مخالفە کە ئێوە دەبێ معالەجەی ئەو هەموو معاومە بکەن کە هەیە نەوەکو خەڵکی تردا بمەزرێنن. لەلایەکەوە مخالفە بۆ مادەی 6 قانونی چاکسازی کە بەڕاستی دەبێت ڕەچاوی سولەمی وەزیفی بکەن کە ناکرێت کەسێک دانە مەزرابێ و ڕاستەوخۆ دەرەجە خاصی پێ بدرێ و هەر ئەمەوێ بە بیری ئێوەشی بێنمەوە بەستەن یان نەحی خەلەکان لە ماوەی ساڵ و نیوێکە ئەمە 3 کەسی بۆ دابمەزرێت کە لە دامەزراندنەوە ڕاستەوخۆ بۆ دەرەجە خاص و هەر ئەوەشتان پێ بڵێم کە کەسێکیان لەوانە ئیجازەی بیدون ڕاتبی کردووە کەسێکیان ئیجازەی دراسی کردو ئەم ڕۆژ کەسێکی تری بۆ دامەزرێ بە دەنگدانی ئەنجومەنی پارێزگا بەڕاستی چاکسازی نازانم ئەگەر ئێوە ئاگداری ئەوە بن و من پاشەوەی بەدواداچوونم کرد لە بەڕێزان لە ئەنجومەنی پارێزگا ئەڵێن گوایە قسەمان لەگەڵ بەڕێز وەزیری ناوخۆ کردووە و توێتی شتێکی نۆرماڵە و ئەبێ باشە ئەو هەموو مەعاومە بۆ چارەسەر نەکرێ و لە هەردوو مادەکەش هەیە بۆ خەڵکی تازە دامەزرێ لە کاتێکدا ئێمە دەزانین دامەزراندن نییە. ئەوە سەبارەت بە ئەو بابەتەکە باسمان کردوە خاڵێکی تر کە پرسیاری خەڵکە لە ئێمە لە ماوەی ڕابردووش بووە جی پرسیاری زۆر لە میدیاکان و هەرچەند وتەبێژی بەڕێز حکوومەتی هەرێمی کوردستان وەڵامی دایەوە بەڵام لێرە دەمانەوێت لە شوێنی پەرلەمان لە نوێنەرانی خەڵک لە زاری خۆتان ببیستین ئەویش ئەوەیە کە گوایە لە ساڵی 2020 لەسەر کولفەی گشتی هەر وەزیرێکی بەڕێز ئۆتۆمبیلێکی جۆر و 2020 بۆ کڕابێ حەزەکەین ڕوونکردنەوە لەسەر ئەوە بدەینەوە. یەک خاڵی تریش زۆر بە کورتی ئەویش ئەوەیە کە پاسەوانەکانی بەڕێستان 5 ملیۆن قەرەبوویان وەرگرت بێ لە کاتێکدا بۆ خۆت ئەمە بە قسە نازام تا چەند ڕاستە بۆیە ڕووی پرسیارەکەمەکەمە ئێوە ئەگەر لەم کاتی قەیرانی داراییە حەق نییە وابێت و ئەگەر واش بێت ئەوە بۆ ئەندامانی پەرلەمان ڕاستە چونکە ساڵێکی پێش ئێوە ئەندامانی پەرلەمان لەوێ
فەرموون. بەناوی خی گەورە بەڕێ سەرۆکی پەرلەمان سەرەتا بە خێراتنی میوانە بە ڕێزەکان دەکەم سوپاس بۆ لێژنەی ئامادەکاری ئەم راپۆرتە. یەکێک لە خاڵە گرنگەکانی ئەم راپۆرتە لە بابەتی چاکسازیکردن لە سەرچاوەکانی داهات لە هەرێمی کوردستان بڕگەی ئەم بڕگەیە ئەگەر جێبەجێ بکرێت بۆ ئێستا هەرێمی کوردستان زۆر گرنگە ئەویش کە مەقاسە بکرێت لە نێوان قەرزەکانی لای حکوومەت کە لای خەڵکی هەیە و لەگەڵ ئەو بڕە پاشەکەوتەی کە خەڵک لە لای حکوومەتی هەیە وەکو قەرزەکانی حکوومەت وەکو قەرزی ئاو کارەبا سلفەی زەوات سلفەی قەرزی بچووک سلفەی عقار هەر قەرزێکی ترکە حکوومەت هەیتی لە لای خەڵک مەقاسە بکرێت و لەگەڵ پارەی پاشەکەوتکراوی فەرمانبەران لە لای حکوومەت. خاڵێکی تر ئایا پرسیار لە وەزیری دارایی ئایا ئەو بڕەپارەیە کە لە ئەنجامی جێبەجێکردنی یاسای چاکسازی دەگەڕێتەوە بۆ خەزێنەی حکوومەت چەندە کە لە ئێستادا ئەم یاسایە لە بواری جێبەجێکردندایە. خاڵێکی تریان ئایا بۆ وەزیری هەرێم ئایا لەگەڵ بەغدا گەیشتونەتە چ قۆناغێک بۆ ڕێککەوتن و وەناردنی شایستە داراییەکانی خەڵکی کوردستان. خاڵێکی تریان بۆ وەزیری دارایی ئایا حکوومەت بۆ ئەو قەرزانەی کە لە لای کۆمپانیەکان هەیە وەرناگرێتەوە لە کاتێکدا ئێستا حکوومەت وەزعی دارایی لەو پەڕی خراپیدایە. خاڵێکی تریان بەڕێز وەزیری دارایی دەکرێت پێمان بڵێ کەنجی موچەی ئەو مانگە دابش دەکرێت و ئەگەر دابش بکرێت بە لێبڕینەوە دەبێت یان وەکو سیستەمی پێشان دەبێت. زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس. دکتۆر زێدان. بەڕێز سەرۆکی پەرلەمان بە خێراتنی وەزیرە بەڕێزەکان و ستافی ئەنجومەنی وەزیران دەکەین. بابەتەکەم لە چەند خاڵێک بخود دەکەمەوە. یەکەمیان بەڕێز وەزیری دارایی ئەگەر شاندی دانوسکار لەگەڵ حکوومەتی بەغدا ڕێک نەکەوتن چارەسەر چی دەبێ و چی دەکرێت بۆ دابینکردنی موچە و پێداویستەکانی حکوومەتی هەرێم. دوو ئەگەر هەر بربەستێک و لاری نەبوونێک هاتە پێش یاسای چاکسازی یاخود جێبەجێکردنی یاسای چاکسازی دەکرێت ئێوە بە ڕوون و بە ئاشکرایی بە خەڵکی کوردستان بڵێن کە لایەنێکیان ئەو بربەستانە هەیە لە جێبەجێکردنی یاسای چاکسازیدا. لە راپۆرتی دارایی ئێمە خاڵێکی گرنگی تێدایە کە پێداچوونەوەیە بە ئەو کۆمپانیانە لە خاڵە سنووریەکان دەکار دەکەن. بەڵام من داوا دەکەم پێداچوونەوە بۆ کۆمپانیانش بکرێت کە لەلایەندام و دەستگاکانی حکوومەت و وەزارەتەکانەوە ڕاستەخۆ کاریان لەگەڵ دەکرێت لە ناو داخلی هەرێمن پێداچوونەوە بۆ کۆمپانیانش بکرێت. و داواکاریی تریشم هەیە جیاوازێکی زۆر هەیە لە پێدانی میزانیەی قەزا و ناحیەکانی سنوورەکانی هەرێمی کوردستان. بۆ نمونە ئەگەر سەیری قەزای سۆران و یان قەزای ئاکریان هەلایەکی دیکە بەراورد بکەین یان شارەوانی سۆران لەگەڵ شارەوانیەکی تری ئاکرێ دەبینین جیاوازێکی زۆر هەیە لە پێدانی میزانیەی ئەو شوێنانەز و اعتیباری شوێنە جوگرافیەکەش ناکرێت کە چەند گەورە و فراوانە و پێداویستەکانیان چەندە بۆ زۆر زەرورە پێداویستی و پێداچوونەوە بۆ خاڵە بکرێت. زۆر سپاس. زۆر سپاس. کاگنزار. بەناوی خودای گەورە و میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمان مادەی 77 خاڵی یەکەم باسی دەرکردنی یاسا دەکا. ئێمە لەو پەرلەمانە یاسایەکمان دەرکردووە سەبارەت بە دیاریکردنی خانەنشینی فەرمانبەران و دادوەران. دوێنێش هاوپیشەیەکم ئاماژەی پێدات جەنابی شت ڕوونکردنەوەدا. بەڵام پرسیاری من لێرە لە بۆ بەڕێز وەزیری داراییە. بەڕێز وەزیری دارایی ئەوەی ئێمە گوێبیست بووین چەند دادوەرێک داواکارییان دایتە دەست جەنابتان کەوا داوا دەکەن ماوەی وەزیفیان لە 65 ساڵەوە لە بۆ 70 ساڵ لە بۆیان درێژکەنەوە لە خزمەتکردن. ئایا ئەمە بە چی یاسایەک ئەمانە دەتوانن داوا بکەن کەوا ئەمەیان لە بۆ درێژ کرێتەوە؟ داواکارین لە جەنابتان ڕوونکردنەوەمان پێ بدەن. ئەمەیان خاڵک. خاڵی دووەم لە راپۆرتی لێژنەی دارایی کە باس لە دەرکردنی باس لە کەمکردنەوەی باج و سوودە بانکیەکان دەکات. بەڕێز وەزیری دارایی ئێستا ئەو خەڵکانەی کە دەیانەوێت پێشینەی خانوبەرە بدەنەوە حکوومەت ئێوە وابزانم بڕیارێکتان دەرکردووە کەوا حکوومەت لە 15
لەو خەڵکانە خۆش دەبێت لە کۆی گشتی گوژمەکە ئەگەر هاوڵاتیان بیدەنەوە حکومت بۆچی تا ئێستا ئەو بڕیارە نەکەوتۆتە بواری جێبەجێکردن یاخود نەکەوتۆتە بانکەکان ڕۆژانە ئێمە ئاگادارین هاوڵاتیان سەردانی بانکەکان دەکەن دایانەوێ قستەکانیان بدەنەوە بەڵام تا ئێستا ئەم بڕیارە نەگەیشتۆتە بانکەکان زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس کاکێویدار. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێز وەزیرەکانی حکومەت کە لێرە ئامادەن ئێمە لە هەریمی کوردستان لە قەیرانێکی زۆر گەورەداین و حکومەتێکی زۆر گەورەمان هەیە دروست ئێستا کاتێتی ئەم حکومەتە تەرشیق بکرێتن ئەم هەموو وەزیرانە زۆر خەرجێکی زۆرە لەسەر حکومەت ئێستاش لەم کاتە قەیرانەدا حکومەتی هەریمی کوردستان خەریکی دانانی پلە باڵان خەڵک دامە ئەزرێنن بە پلەی باڵا کە خەرجێکی زۆر لە بودجەی هەریمی کوردستان دەباتن داوا ئەکەین پەرلەمانی کوردستان هاوکاری حکومت بکاتن و داوایان لێ بکاتن ئەم وەزارەتە گەورەیە وڵات هەیە شار هەیە بە 5 میلیۆن کەسە بە شارەوانیەک بەڕێوەچێت ئێمە 20 شتێک وەزیرمان هەیە جگە لەوانەی کە پوستی وەزیریان هەیە پلە باڵیان هەیە. بەڕێز وەزیری دارایی جەنابەت لێرەیە مانگانە لەم کاتێ قەیرانەدا داوا ئەکەین هەموو داهاتە گومرکیەکان ئەگەر لەبەردەستی جەنابەت نییە لەبەردەم پەرلەمانتاران ئێعلام بکە داهاتی گومرکەکان هەموو دێتە لای جەنابەت ئەوەی فەرمی و ئەوەی نافەرمی ینی گومرک هەیە فەرمیە ناسراوە لەسەر ئاسی هەموو عێراق و هەیە نافەرمیە ئایا داهاتی ئەم گومرکانە حەز دەکەین بێتە یەک خەزینەی حکومەت دەستی حکومەت بگرێ و حکومەت کاری خۆی بکاتن و حکومەتی هەریمی کوردستان بەڕێزان زیاتر لە 30 کارکەری ینی معمەلی هەیە ئەم معمەلانە بە هەندە مستەسمری داوە بەس بەکریان کردووە هەندێکیان کردوتە مەخزن بۆ ئەوەی ئیش نەکەن تجارەتی خۆیان وی هەندێک بەرپرس بەردەوام بێتن سوود نەهێڵن ئەم کارگانە ئیش بکەن و خەڵکی ئێمە بە ئیش بکەون ئەی حکومەت ئەگەر حکومەتداری بکاتن بوو ناهلتن ئەو معمەلانە کار بکەن ئەو کابرا کە کار ناکرد بوو لێ ناسێنێتەوە و داواکەین ئەم کارە بکرێتن. حەز دەکەین لەگەڵ بەغدا بە کورتی ینی بەغدا چی دەیەوێت موچە دەیدات یان نایداتن. بەڕێز سەرۆکی پەرلەمان کتێبێکی عەلیوەردی هەیە وعازە سەڵاتین دروست باسی ئەو وەزعی کوردستان ئەکاتن لە سەردەمی خەلیفەکان ئەبوبەکر لەسەر حکم بوو پارە لە خەڵکی وەرلەگرت وتی وەکو یەک دابەشەکەم بەسەر موسڵمانەکان عەلاقە دپێنی ئەمە شەڕی کرد یان نەیکرد کە عومەر هات 12 ساڵ حکمی کرد وتی نەخێر ئەبێ عەدالەت بکەین پارە وەرەگرین کێ مستحقە بەوە دەدەین ئەوەی مستحق نەبێ نایدەن هەموو کەس و کێ دڵسۆزترەوە کێ زیاتر خزمەتی وڵاتەکرە ئەبێ پارەکە بۆ ئەو بێتن. سەردەمی عوسمان گەندەڵی دەستی پێ کرد هەر دەوڵەمەندی فاحیشە ئەم وشەیە هاتە ناو ئەدەبیەتی زماندا لەو سەردەمەوە وتی کاکە دەوڵەمەندەکات بڕۆن ئێوە سەرپشکن پارەکەتان خۆتان دابەش بکەن خۆتان بیدەنە خەڵک ئەوەی حەزی کرد بیداتە بەیتڵماڵ ئێمە دابەشیەکەین. ئێستاش تقریبا وای لێ هاتووە ئەبێ حکومەت بۆیە حتا ئێستا باسی عەدالەتی عومەر ئەکرێت چووکە پارەکە وەکو خۆی بە عەدالەتی دابەشی کرد داوا لەو حکومەتە بەڕێزاکەین ئەو پارەی کە کو دەبێتەوە لە داهات هەموو بێتەوە دەستی حکومەت خەڵک ئێتر سوودمەند نەبێت لە داهاتی وڵاتە. جەنابی حکومەت لێرەن وەزیرەکان لێرەن کاتی ئەوەتی ئێستا دەست لەسەر چکو کە دەچێت دکتۆرێک ئەڵێ ئەمە نەخۆشیەکە تێ بۆی چارەسەریەکەی بدۆزرێتەوە هەمومان نەزانین نەخۆشیەکە چییە. زۆر سپاس بۆم دەرفەت. سپاس کاک دیاری با کاک دیاری قسەکان اینجا کاک با کاک دیاری قسەکان کاک دیاری فەرموو کاک دیاری فەرموو یەک یارمەتی زەمیلەکانە کاک دیاری فەرموو 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 کاک باشە با کاک دیاری تەواو بێ بێدەنگی ئۆڵەکە پارێزن بەڕێزان تکایە لەسەر خۆ بن فەرموو کاک عەبدوستار یەک دەقە بەڕێز تکایە کاک دکتۆر هەورامان بەڕێز سەرۆکی پەرلەمان وڵا ڕەنگە زیاتر دەقەچی بوێ باش بەڕێز سەرۆکی پەرلەمان وەڵام بابەتە زیاتری دەوێ خۆی جارێ با من تەوزیحاتێک بدەم ئەم عەلیوەردیە کابرایەکی عەلمانی خراپ بووە ئەم پێ خۆشە بیزانن تەبان یعنی کابرا جارێ کاک آخر
بەڕێزان لە چوارچێوەی بابەتەکە کاک عەبدوستار مەجالتەین کاکە ڕاست دەکەم بەخزم فەرموو کاک تکاتان لێکەم بەڕێزان تکاتان لێکەین کاک بەڵێن کاکە کەس لە جێی خۆی قسە نەکە کاکە سی سانیە مەجارتەوە فەرموو کاکە مەبەستم ئەوەیە کە قسە سەبارەت بە تاریخ و مێژووی ئیسلامی لەم پیاوە وەرناگیرێ ئیمامی عوسمان دکتۆر عەبدوستار دکتۆر کازم دکتۆر من بەڕێ سەرۆکی پەرلەمان تەنها بە دە چرکەی بڕێنمەوە لەبەرەوەی وشەی گەندەڵی خستە پاڵ یەکێک لە خەلیفەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم داواکەم ئەو وشەیە لە پرۆتۆکۆڵ بڕێتەوە لەبەر ڕێزگرتن لە زۆرینەی خەڵکی مسلمان کاک ئومێد فەرموو تەواو بەڕێزان مەجالی مداخلەی کاک ئومێد فەرموو سەرۆکی فراکسیۆن بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەوەی بەڕێز هێویدار خستیتە ڕوو ڕێی خۆی نەبووە نەقلی ڕەیەک بووە ئەوجا ئیچێ بیتن دوو دینی ئیسلام دینی مسلمانانە خەلیفەکانی هەمومانن کەس پێویست ناکاتن ئەو بابەتە بکاتە جۆرەی دیکە دەکرێت بسڕێتەوە بەڵام ئەوانەی کە خۆیان پێنوێنەری مسلمانانە ئێمە نوێنەری هەموو دینەکانی پەرلەمانی کوردستان نوێنەری خەڵکی کوردستان سوپاس کاگێ ویدار ئەگەر یەک تعقیب بەس یەک تعقیب فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان قسەکان تومارکراوە نەموتووە خەلیفەی ینی عوسمانی بن عەفان گەندەڵی کردوتم لە سەردەمی ئەو دەست پێکراوە سوپاس کاک دیاری فەرموو لەسەر بابەتەکان تاو فەرموون کاک عوسمان دکتۆر پێشنیازەکەمەوەی کاک هێویدار لە پرۆتۆکۆڵ بسڕێتەوە تەواو کاک دیاری فەرموو کاک دیاری فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێزان تکاکەم ئەپرسم کاک دیاری قسەکانی خۆت کە دکتۆر کاک دیارگە قسە ناکەی بەڕێز سەرۆکی پەرلەمان کاک دیاری بەڕێز وەزیری دارایی دەپرسم ئەو لە سەدا فەرموو کاک ئەو لە سەدا فەرموو کاک باش کاک گەورەمان فەرموو بەڕێز وەزیری دارایی ئەو لە سەدا 21 کە لە موچە بڕا بە چی یاسایەک بڕا بۆ لە کاتی بڕیاردان لە پرسێکی ئاوا کە پەیوەندی بە قوت و بودجەی خەڵکو و فەرمانبەرانی هەرێمی کوردستانەوە هەیە نەگەڕانەوە بۆ پەرلەمانی کوردستان خاڵێکی دیکە کە بەلامەوە گرنگە کاک عەلی کاکە تکایە لە جێی خۆتانەوە قسە مەکەن بەڕێزان تکایە کەس لە جێی خۆی قسە نەکات کاک دیاری فەرموو بەڕێز وەزیری دارایی ئایا دەکرێت پێمان بڵێیت بەڕاستی ئێوە دەزانن کەی موچە دێت و کەی موچە نایەت ئەزانن ئەم قەیرانە تاکی بەردەوام بێت یعنی منطقی تێدا لە هەرێمی کوردستانە کەسێک نەبێ بزانێت ئێمە پەرلەمانی نازانین و دەمێ پرسم ئایەوە بەڕێستان لە ئەنجومەنی وەزیران وەکو وەزیری دارایی و ئابووری ئایەوە زانن دەکرێت ینی بۆ نمونە خەڵک لە وڵاتەدا نەزانێت کە موچێ مانگی وەرگەکەی موچی مانگەکەی دیکە وەرەگرێت ئەوە جژنە ینی بۆ نمونە کەی موچە دەد من دەزانم لە دەسەڵاتیەوەیانی یان بۆ نمونە کێشەکە ئەگەر ئێوە نەبن بەس پرسیارەکەی پێمان بڵێ کێشەکە لە چیایە ئایا هەرێمی کوردستان ئێستا نەوتە فرۆشێت نەوت ئێستا بە 43 دۆلار وانەیە ئەگەر ئەمە بۆ نمونە هەرێمی کوردستان بەپێی ئەوەی کە خۆی دەڵێت حکومەتی هەرێمی کوردستان ئەگەر 450,000 بەرمنیش بنێرێت ئەگەر بە 40 دۆلاریش بفرۆشێت یعنی ئەم پارەیە بۆ موچەی هەرێمی کوردستان و فەرمانبەرانی هەرێمی کوردستان ڕەنگە زیاتر بێکەمتر نەبێت لەگەڵ داهاتی خاڵە سنوورەکان و ناوخۆدا ئەمانە بۆ ناکرێت لە ماوەی ئەم 5-6 مانگی ڕابردووە موچەیەک دوو موچە دراوە ئایا لەم 5-6 مانگەیە چەند پارەی نەوت و خاڵە سنووریەکان و داهاتۆتە نێو وەزارەتی دارایی ئایا وەزارەتی دارایی وەزارەتی دارایی و ئابووریە ئێوە بەس موچە دابەشەکەن یان بەڕاستی وەزارەتێکی و وەزارەتی ئابووری و پلانی ئابووری ئەم هەرێمی کوردستانە دانێن یعنی ئەو بەس پارەتان بۆ دەنێرن کاتێ دەڵێن بۆ پارە نیە بۆ موچە نییە فەرمانبەر چاوەڕی موچەکەیەتی ئێوە دەڵێن وەزارەتی سامانە سروشتیەکان یا حکومەتی هەرێمی کوردستان
پارەی نەناردوو نهاتۆتە سەرداهاتی وەزارەتی دارایی یان بەغدانەی ناردووە ئەی کەواتە کاری وەزارەتی دارایی و ئابووری چییە؟ ئەگەر وەزارەتی ئابوورین پلانی ئابووری بۆ هەرێمی کوردستان بۆ پێدانی موچە بۆ ئابووری ئەم وڵاتە چییە؟ سوپاس. کاک علی حەمەد ساڵح فەرموو. بەناوی خۆی گەورە بەڕێز سەرۆکی پەرلەمان بە خێراتنی میوانەکانەکەم دیارە دۆخی دارایی و ئابووری و گوزەرانی خەڵک لە خراپیە هەومان نەزانین ئەمەش تەنیا مەربوط نییە لایەکی کە پەیوەندی بە بەغاوە بێت بەڵکو پەیوەندی بە دۆخی ئیدارەدانی حکومڕانی هەرێمی کوردستانەوە هەیە لە 29 ساڵی ڕابردووە نەتیجەی کۆمەڵێک گەندەڵی زۆر بە کورتی و زۆر بە پوختی من کۆمەڵی خاڵ لێرە خەمەڕوو کە بە ئەنجامدامی ئەم چاکسازیانە نزیکەی 350 میلیۆن دۆلار ئەگەڕێتەوە بۆ خەزیانەی دەوڵەت بۆ ناکرێت. تەنیا لە ساڵی 2019دا 8 میلیارد دلار داهاتی نەوت بووە چواری گەڕاوەتەوە بۆ خەزیانەی گشتی ئەمیش بە کۆمەڵێک هۆکار. تەنیا بە پێداچوونەوە بە خەرجی کۆمپانیەکانی نەوت نزیکەی 35 میلیۆن دلار ئەگەڕێتەوە هەرسێ حەقلەکەی ئەو خزمەت گوزاریانەی کە بۆ کۆمەڵە کۆمپانیا قۆرخ کراوە موچەی زۆری کارمەندانی بیانی کەەوە کۆستڕێکە فەری بۆیان ئەگەڕێتەوە لەگەڵ شەریکەکانی سیکوریتی. دوو گرفتی گواستنەوەی بۆری تەنیا کرێی بۆری ساڵانە نزیکەی 600 میلیۆن دلار و کۆمپانیای وزەی تورکیش وەکو باج ئەوەی زۆر باسی اتفاقی 50 ساڵی ئەکرێت 493 میلیۆن دلاری وەرگرتووە واتە تەنیا کۆمپانیای وزەی تورکی بۆ هەر بەرمیلێک 3 دلاری وەرگرتووە و لەگەڵ دروستکردنی بۆری بۆ ئەو کێڵگانەی کە ڕەبت نەکراون بە کێڵگەینەوتەوە کە بە تەنکەرە ڕوا کولفەیەکی زۆرە بە پێجاچوونەوە بەمەش 30 میلیۆن دلار ئەگەڕێتەوە بۆ خەزیانەی دەوڵەت. سێ فرۆشتنی نەوت بەپێی راپۆرتی دیلۆیت لە ساڵی 2019دا نەوت بە 11 دلار کەمتر لە برند فرۆشاوە لە کاتێکا شەریکەی معتەبەری عالەمی ئامادەیە بە کەمتر لە 6 دلار بیکرێ بەمە 62 دلار ئەگەڕێتەوە بۆ خەزیانەی دەوڵەت. گەڕانەوەی پارە و ئاڵوگۆڕی دراو ئەدرێ بە یەک کۆمپانیا ئەگەر ماگانە 300 میلیۆن دلاری بدرێتێ بە 120,000 حکومەت سێ بانقی خۆی دابەشیکا بەمەش 9 میلیارد دیناری ترە گەڕێتەوە. پاڵاوتنی نەوت دوو پاڵای گەورە هەیە توانای پاڵاوتنی 130,000 بەرمیل نەوتیانەیە ئەگەر هەریەم نەوت لەم پاڵاوگانە بپاڵێوێ تێکرا هەموو نەوتێکە ئەیفرۆشە مشتەقاتەکانی 10 دلار زیاترەکە بەمەش 40 میلیۆن دلاری ترە گەڕێتەوە بۆ خەزیانەی دەوڵەت. خاڵە سنووریەکان ڕێگری لە قاچاخی کۆی خاڵە سنووریەکانمان لەگەڵ ڕۆژ ئاوادا کە دوو خاڵن هەم سمێلکا و هەم وەلید بە تەواتی تەحکومی لەلایەن کۆمپانیایەکەوە پێکراوە کە ئەمە بڕێکی زۆر پارێ ڕاتات ئەم ساتێک کە ئێستا قسەکەین هێنانی حیوان لە دەرەوەی وڵات مەمنوعە بەڵام ئەم کۆمپانیا جووتی حیوان بە 35,000 داخڵەکە لێرەوە طبعا لەو لاشۆ لە هەڵوبەت سنتەرەکەیتی ڕۆژانە هەزاران حیوان بە قاچاق داخڵەکرێ هەر کۆمپانیا کرد و 35 لێسێنێ ئەمە وای کردووە هەرچی مەردارە تووشی زەرەری گەورە بووە لە کوردستانە. لە باشماخ تەنیا لە خەتی ئاسایشەوە مانگانە 25 میلیۆن دلار حەجمی قاچاقیە تەنیا لە یەک خەتەوە 25 میلیۆن ئێستا لە ناو بازاڕە بە عەلەنی نووسینگەی قاچاقی هەیە کوڕێکە ناوی سۆرانە کە تۆ هەر بارێکت هەیە ئەڕۆی لای ئەو سەری خۆتە قەبڵێنیت و لە گومرگۆ نادەیت و ڕقەمە دەیت و بە خەتی ئاسایشە دەونیوی شەو بۆ داخڵەکە. تەنیا جیاوازی نێوان 6 مانگی بازرگانی جگەرە لە نێوان 2010 و 2019دا لە خەتی باشماخەوە لە 1,692,000ەوە هاتووە بۆ چەند هاتووە بۆ 322,000 ئێستا بەس جگەرە 54 میلیۆن دلار زەرەری گومرگی داوە بەس جگەرە بۆیە بەس بە ڕێگری لە قاچاق 65 میلیۆن دلار ئەگەڕێتەوە هیوادار مادەی 54 بەکارێت من ڕای نادەم. 29 کۆمپانیا لە خاڵە سنووریەکان 29 کۆمپانیا کورتێکەمەوە 54 بەکاربێت کاکێ من ئەگەر پای بنووسین بدەیتەوە کاکێ من ناردوومە کات سپاس تاو بەسە کاک عەلی تەواو ئێستا تاکەم بەڕێزان ڕێک کەوتین بیدایەت کە بۆ هەر یەکێکتان بە پێی مادەی 54 3 دقە بێ تاو بەڕێزان بەڵێ بەڕێزان کاک عەلی ئاخر نابێت لە جێی خۆتەوە کاک عەلی قسە بکرێت سپاس دەکەین بەڕێز کاک عەلی کاک شەمۆل باش بەڕێز سەرۆکی پەرلەمان بەخێر هاتنی وەزیرە بەڕێزەکان و نوێنەرانی تری حکوومەت دەکەم چەند پرسیارێکم هەیە لە بەڕێز وەزیری دارایی هەر بۆ زانیت خۆیەک دەکاک شەمەروامان ڕێککەوتین وەکو دەستەی سەرۆکایەتی لەم چوار زۆنەی کە هەیە بەڕێزێک لێرە دوو بەڕێز لێرە بەڕێزێک لێرە بێ ئەوانەی ئێرش کەمەوە قسە ئەکەنەوە ڕێککەوتین بەڕێزان ینی هەوڵین هەر جارێکیش بە پێی عەدالەت دەنێوان فراکسیۆنەکان فەرموو کاک شەمۆل فەرموو کاک شەمۆل کاک مەملەجەی خۆتەوە قسەمەکەت کایە ئایا داهاتی خاڵە سنووریەکان و داهاتی نەوت
چەندە کە دەخرێتە سەر وەزارەتی دارایی و ئایا داهاتی ناوخۆ چەندە چونکە بەڕێز سەرۆکی حکومەت لە ڕابردوودا وتی داهاتی ناوخۆمان بۆ دوی هێندە زیادی کردووە و پرسیارێشترم ئایا بەڕێستان ئاگاداری ئەو قەرزانن کە لەسەر حکومەتە و ئەگەر ئاگاداری ئەو قەرزانن لە چێ قەرز کراوە بۆچی سەرف کراوە پرسیاری سێم ئەوەی کە گرینگە پرسی موچەیە خەڵک بەم دزی کە جەژنا لە چاوەڕێی موچەکانیانن پرسیارەکە ئەوەیە کەی موچە دابەش دەکرێت و چۆن دابەش دەکرێت پرسیارێکی ترەوەیە ئایا ئەو حیسابە بانقی کە بۆ موچەخۆر دروست دەکرێت دەتوانێت مامەڵی پێوە بکات هەلانی کەم موچە پاشەکەوت کراوەکان بخرێتە سەر حیسابە بانکیەکە و بتوانێت کرێی ئاو و کارەبا و سولفەکانی تری لێوە بدات کە لە حکومەت وەریگرتووە پرسیارێکی ترم ئەوەیە پێویستە موچەی خانەنشینان ڕێک بخرێتەوە چونکە ئەگەر ئەمڕۆ مۆزەفێ خانەنشین بکرێ دەبێت دوای 1 ساڵ چاوەڕێی موچەکانی بێن زۆر سپاس. سپاس کاک شەمۆل. کاک شوانزرار. بەڕێز سەرۆکی پەرلەمان بە خێرهاتنی میوانە بەڕێزەکان دەکەم پرسیارەکەم بۆ بەڕێز وەزیری داراییە بەڕێز وەزیری داراییە دیارە وەزارەتی کارەباش هاوشێوەی وەزارەتەکانی تر فەرمانبەری گرێبەستیان هەیە بەڵام دیارە تەنها فەرمانبەرانی گرێبەستی بەڕێوەبەرایەتی گشتی کارەبای هەولێر لە دابەشکردنی موچەی ڕابردوو موچەیان پێ نەدراوە پێشیان دەڵێن کە کێشەکە لای وەزارەتی داراییە بۆیە هیوادارم بەڕێز جەنابی وەزیر وەلامێکیان هەبێت لەگەڵ ڕێزمدا. سپاس کاک شوان. کاک تۆر سەباح. بەخێرهات بەڕێز سەرۆکی پەرلەمان بەخێرهاتنی وەزیرە بەڕێزەکان دەکەم مستافی ئەنجومەنی وەزیران دەکەم بەڕاستی بە حکمی ئیشی خۆم لە لوژنەی کاروباری تەندروستی 1-2 سوالێکم هەیە بەڕاستی خۆتان دەزان وەزای کۆرۆنا چۆنە و چۆن نییە و مەوزوعێکی تر هەیە زۆر سرنجی ئێمەی ڕاکێشەیە لە لوژنە ئەوش مەوزوعی سندوقی شێرپەنجەیە بەڕێز دکتۆر دارا ڕەشید کە برایەکی عەزیزە سەرۆکی ئەو لوژنە بوو تەفاسیلی زۆرتری لایە هەیە ئیستا ئەو سندوقە ڕاوێژکارە بەڕێزەکان ئەگەر تۆزێک بێدەنگ بن بێ زەحمەت ئەگەر شتێکتانەی لە دەرەوە باسیکەن جاروبارگلەیان هەیە کە ئەو پارە بە شێوەیەکی پێویست ناگێتە دەستی ئەو سندوقە داوا دەکەین بەڕاستی چونکی نەخۆشەکانی شێرپەنجە بەڕاستی زۆر ئازاریان هەیە و تشتیان هەیە لە دەستەوە داوا لە وەزیری تەندروستی دارایی دەکەین کە کار ئاسانی بوو ئەو سندوقا بکرێت و ئەو پارەی ئەوان کە لەوەیە بە زووترین وەخت بوو داباش کرد وەکوتر کەمی کارمەندی تەندروستیمان هەیە هەروە پزیشکان داوا دەکەن بە زووترین وەخت حکوومەت ئەگەر باری ئابووری باش بوو کە چاوەک بەوان بخشێنی زۆر سوپاسان دەکەم زۆر ماس کاکتۆرسە کاگازات فەرمو. مایکەکەت. بەڕێز سەرۆکی پەرلەمان چەند پرسیارێکمە داواکارم وەڵام بدرێتەوە لە ستافی ئەنجومەنی وەزیران. یەک بۆ پارەی پاشەکەوتی موچە حکوومەت هیچ پرۆژەیەکی هەیە لە زیاتی پارەی پاشەکەوتی موچە بە شتێکی تر پاشەکەوتی موچە تەعویز بکرێتەوە بۆ نمونە ئارت لە زیاتی موچەی پاشەکەوت تەیان شتێکی تربی. دوو حکوومەت هیچ پلانێکی هەیە هەر سەرە مانگێک لە کاتی خۆی موچە دابەش بکات. سێ حکوومەت بیری لێوە کردووە قەرد لە هاوڵاتی دەوڵەمەندەکانی خۆی وەربگرێت و هەتا خۆی لەو ئەزمەیە ڕزگار بکات و لە جاتی ئەو قەردە هاوڵاتیای خۆی بە شتێکی تر تەعویز بکات. چار حکوومەتی هەرێم لەگەڵ حکوومەتی فێدرال ئەگەر لە دانوستاندن نەگەیشتە حەل بە دیلی چییە پلانێکی تری هەیە هیچ کاری لەسەر ئەو پلانە کردووە. پێنج حکوومەت بۆ بەهێزکردنی داهات هیچ پلانێکی هەیە و دەستی بەو پلانە کردووە. شەش لیستەی موچەخۆران و دەرماڵەکان و هەتا ئێستا تەسفیە کراوە ئەوانەی لە یەک مەعاش زیاتر وەردەگرن ئەوانەی بندیوارن و دەرماڵی زیاد وەردەگرن ئیشان لەسەر کردووە. حافت
ئەوانەی ئەوەی معلوماتە کە هەندێک شەریکە باز نادەن حکوومەتیش بڕیاری داوە لە هەموو شەریکەکان باز وەربگرێت ئەو پرۆژەیە دەست پێکراوە چی کراوە هەشت حکومەت وا دیارە لە پلانی گرنگ دەدات بە کەرتی تایبەت و کشتتوکاڵی پیشەسازی هەتا دوایی بۆ بەهێزکردنی داهاتی حکوومەت هەتا ئێستا هیچ پرۆژەیەک جێبەجێ کراوە سوپاسدانم دکتۆر کازم بەڕێ سەرۆکی پەرلەمان بەڵام من پرسیارەکانم چڕەکەمەوە بەڵام پێشەوە بیرم لەوە کردەوە بڵێ یەکجار ڕووبات لەم پەرلەمانەیە جەنابتان تحمل بکەن گوێ لە قسەی ئێمە بگرن و پێمان نەبڕن لە چوارچێوەی پەیڕە و کاتەکە بێ بۆ هەموو لایەک بەڵێ دکتۆر بەڵام لە چوارچێوەی پەیڕە نەبێ نەخێر تحمل ناکەین چکە مافی پەرلەمانتارەکان بن لەبەرەوەی پەیام ئێستا پەیام بە جەنابتان گەیشتووە دوێنێ دوو فراکسیۆن بایکۆتی کردبوو ئەمڕۆ فراکسیۆنێکی ئۆپۆزیسیۆن مەبەستم بایکۆتی کردو ئەمە هەمووی پەیامە بۆ جەنابتان کە ئۆپۆزیسیۆن وەکو سوود لە کاتەکە دووەرگرە فەرموو چکە لە کاتی خۆتەوەی سەرەتا ئەپرسم جەنابتان لە حکوومەت هەرچەنە دەبواە سەرۆکی حکوومەت و جێگرەکەی لێرە بوونایە لەبەرەوەی چەند جارێک یادداش پێشکەش کراوە بەڵام لەم ستافە بەڕێزەی حکوومەتە پرسم ئایا لەم جەنابتان یعنی بەنیازن پێش جەژن لە چلەی هاوینە موچەی سەرەتای بەهاری فەرمانبەراندا بەش بکەن ئەمە یەکەم دووەمیان موچە لە هەرێمی کوردستان چۆنە وەرزیە مانگانەیە 6 ڕۆژجارێکە هەفتانەیە ساڵانەیە موچە چۆنە خەڵک سەری لێ تێک چووە نازانێت کەی موچە وەرەگرێ یعنی موچە چۆن دابەشەکرێت لە هەرێمی کوردستان بە پێی مەزاجە بە پێی مانگە بە پێی وەرزە بە پێی چییە پرسیاری سێمەم بۆ ستافی حکوومەت لە هەرێمی کوردستانە نەوتە فرۆشێ بەردەوام داهاتی نەوت چەنە مانگانە چەند بەرمیل نەوتە فرۆشرێ بە چەند ئەفرۆشێ هەر بەرمیلێک پارەکەی چەندە کۆی گشتی مانگانە کە دێتەوە چی لێ ئەکرێت بۆ دیار نییە و ئەو عەقدانەی کە کراوە بۆ فرۆشتنی نەوت لەگەڵ هەر کۆمپانیایەک و هەر دەوڵەتێکایە بۆ ناهێنن بە شەفافی لەم بەردەمی پەرلەمانە پێکەوە مناقەشەی بکەین و خاڵە لاوازەکانی دیاری بکەین کە بۆچی ئێمە دۆخی بە داراییمان وای لێ هاتووە ئەڵەی نەوتە کڕین ناڵێ نەوتە فرۆشین بابەتی سێمم لە مانگی چوارە نەوت بە 16 دلار بوو 6 ڕۆژ جارێ موچە دابەشەکرا موچە دواکەوت بوو لە مانگی 5 نەوت بوو بە 36 دلار هەر موچە دواکەوت بوو لە مانگی 6 نەوت بوو بە 40 دلار هەر 6 ڕۆژدارێ موچە دابەشەکرا و لە 121 شیان بڕی لە مانگی 7 ئێستا نەوت بووە بە نزیکەی 45 دلار یعنی نەوت ببێ بە هەرچەندێک ئێوە بەنیازن موچەی ئەو خەڵکە و مستحقات و هینی فەرمانبەران دابەش بکەن هەتا نرخی نەوت بەرز بێتەوە ئێوە لەم لاوە موچە تاخیری شەکەن و ڕێژەیەکشی لێ بڕن بەڕاستی ئەمە وازەحە گەندەڵی تایە پرسیارێکی ترم ئەوەیە کە بە پێی راپۆرتەکانی دیلۆیت لە پارساڵا ساڵی 2019 داهاتی نەوت نزیکەی 9 میلیارد دلار بووە داهاتی ناوخۆ لەسەر داتا و ئەوانی جەنابتان ڕاتانگەیاندووە مانگانە 250 میلیۆن دلار بووە کە ئاکاتە 3 میلیارد دلار بۆ ساڵەکە لە بەغدادەوە مانگانە 453 میلیارد دینار هاتووە کە بۆ ساڵەکە ئاکاتە 4 میلیارد و نیو دلار کۆی گشتی ئەکاتە نزیکەی 16 میلیارد و نیو دلار داهاتی ساڵی 2019 هەرێمی کوردستان بووە بەڵام نۆ موچە دابەشکراوە کە دەکاتە 6 میلیارد و نیو ئایا کاک باڵام بوو بەڕێ سەرۆکی پەرلەمان کاک باڵام تاو سپاس بەڕێز سەرۆکی پەرلەمان من کاک باڵام بۆ فەرموو کاک باڵام بۆ بەخێرهاتنی وەزیرە بەڕێزەکان و هاوڕێکانیانەکەم ڕەخنەیەکیشم لە راپۆرتەکەی لیژنەی دارایی هەیە هیوادارم کۆتا خاڵی راپۆرتەکەیان لابەرن لەبەرەوەی لە کۆتا خاڵی راپۆرتەکەیان داواکەن کە ڕسوم لەسەر ئاو دابنرێت لە کاتێکدا حکوومەتی هەرێمی کوردستان باشە زانێ ئەو بیرە ئەوانەی لێ دراون بۆ جوانکردنی ژینگاوە بۆ جوتیاران بۆ وەبەرهێنانی بەرهەمەکانیان لێیان داوە لە کاتێکدا حکوومەت بە هیچ شێوەیەک هاوکاریان نەبووە نە لە وەبەرهێنان و نە لە ساختکردنەوەی بەرهەمەکانیان ئێستا ڕسومێکیشان لەسەر زیاد بکەین حەق بوو
وەزارەتی حەق بوو لیژنەی دارایی لە بڕی ئەوە داوای بکردایە لیژنە تایبەتمەندەکانی پەرلەمان لیژنەی لاوەکی دروست بکرایە بۆ ڕۆیشتن بۆ سنوورەکان بۆ ئەوەی لێکۆڵینەوەیان لەوە بکردایە و بە دوواداچوونیان بکردایە بیان زانایە بە هەدەردان لە خاڵە سنووریەکان هەیە یان نییە. بۆیە من ئێستا لێرەوە پێشنیارەکەم سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان لە لیژنە تایبەتمەندەکان لیژنەی لاوەکی دروست بکا بۆ ڕۆیشتن بۆ خاڵە سنووریەکان بۆ ئەوەی بزاندێ بە هەدەردان هەیە لەو خاڵانەیان بە هەدەردان نییە. من پرسیارەکانم لێرەوە دەست پێکەم حکوومەتی هەرێمی کوردستان پاڵپشت بە کام یاسا قەرزی کردووە ئەم قەیرانی بێموچەیە تاکەی بەردەوامی دەبێ. حکوومەتی هەرێمی کوردستان خاوەنی چەند خاڵی ڕەسمی و چەند خاڵی ناڕەسمیە و ئایا بە هەدەردان لەم خاڵانە هەیە یان نییە؟ بۆچی حکوومەتی هەرێمی کوردستان لە کاتی قەیرانەکانە هەمیشە پەناباتە بەردەم کەمکردنەوەی موچە و بڕینی موچەی فەرمانبەران کە وابزانم ئەمە زۆر نایاساییە و ئەمە غەدرێکی گەورەیە کە لە سەرجەم فەرمانبەرانی کوردستانە کرێ. بڕی ئەو پارەیە چەندە کە حکوومەتی هەرێمی کوردستان لە فرۆشتنی نەوت بەدەستی دەکەوێت چەنی بۆەوە بەرهێنانی نەوت ئەڕوا و چەنیشیەتە خەزیێنەی دارایی حکوومەتی هەرێمی کوردستانەوە و ئەگەر تێچووی بەرهەمێنان زیاترە لە تێچووی داهاتەکەی باشە پێویست ناکە حکوومەتی هەرێمی کوردستان ئەم نەوتە کە سەروەتێکە بۆ نەوەکانی ئایندەمان لە ئێستا بە فیڕۆی بدا. لە ئەگەری ڕێکنەکەوتنی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی مەرکەزی پلانی حکوومەتی هەرێمی کوردستان چیە بۆ بەڕێوەبردنی ئابووری هەرێمی کوردستان؟ من لێرە یەک پرسیارم هەیە لە بەڕێز سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیران کە لە بەرزکردنەوەی هێزی پێشمەرگا ڕۆشتۆتە ئەنجومەنی وەزیرانەوە ئەوان بە بیانوویەوەی کە گوایە ناشایستەی تایە ڕیان گرتووە بەس ئەوەی بەدەست ئێمە گەیشتووە لەبەر مەوزوعی داراییە بۆیە داواکارین لە بەرزکردنەوەی ئەفسەران بە هیچ شێوەیەک ڕانەگیرێ لەبەرەوەی بە پێی یاسا ئەو ئەفسەرانە ئێستا و پلەی لە سەرشانیانە پلەی ئەوان نییە شایانی پلەی زیاترن و ئەگەر ئەشیان زانی کە ئەم ئەفسەرانە بن بە بارگرانی بەسەر حکوومەتی هەرێمی کوردستانەوە پێویستە لە کاتی شەڕەکان پێیان بوتنایە ئێوە بارگرانین نەک ئێستا. کۆتا قسەم ئەوەیە وەزیری دارایی حکوومەتی هەرێمی کوردستان تا چەند لە عەقدە نەوتیەکان ئاگادارە؟ ئایا ئاگاداری ئەو عەقدە نەوتیانەیە یا ئاگادار نیە؟ من سوپاسانەکەم دەستان خۆش بێ. سوپاس. کاکاسم لە جێی خۆتەوە ناتوانانی قسەکەی کاکاس لە جێی خۆتەوە ناتوانانی قسەکەی بەڕێزان لە جێی خۆتەوە ناتوانانی قسەکەی لە جێی خۆتەوە ناتوانانی قسەکەی لە جێی خۆتەوە ناتوانانی قسەکەی فەرمو دکتۆرە شایان فەرمو سەرەی تۆیە دکتۆرە شایان فەرمو دکتۆرە شایان فەرمو دکتۆرە شایان فەرمو کاکازم پەرلەمان دکتۆرە شایان فەرمو بە ناوی خوای گەورە دکتۆرە شایان فەرمو بەڕێز سەرۆکی پەرلەمان شایان کاکە ساڵح دکتۆرە شایان فەرمو لای من ڕوون بۆ تۆ دکتۆرە شایان فەرمو قسان دەکەمم. دانیشە دکتۆر سەرۆکی پەرلەمان یا دانیشە یان بڕۆ دەرەوە شایان کاکە ساڵح دەتکەواتە دانیشە لە جێی خۆت دانیشە لە جێی خۆت دانیشە لە جێی خۆت دانیشە لە جێی خۆت دانیشە لە داوانە هەمووی نوێنەری خەڵکن دانیشە لە جێی خۆت و احترامی پەیڕەوی خۆت بگرە. دکتۆرە شایان فەرموو بەڵێ دکتۆرە شایان فەرموو لە سەرەتاوە بفەرمووم بەڕێز سەرۆکی پەرلەمان دکتۆرە شایان کاکازم لە جێی خۆت قسەم مەکە لە جێی خۆت قسەمەک لە جێی خۆت قسەمەکە دکتۆرە شایان فەرموو دکتۆرە شایان فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان شایان کاکە ساڵح دکتۆرە شایان فەرموو کاک ئەگەر قسە ناکەی با هەواڵێکی ترت دەست پێ بکە. وەڵا دکتۆر ئەمە زۆرم قسە کرد بەس بەڕێزتان ئاگاتان لە من نەبوو. فەرموو بەڵێ ئاگامان لێ بوو دەی فەرموو تەواویکە لەسەرەوە دەست پێ دەکەمەوە. بەڵێ فەرموو. بە ناوی خوای گەورە بەڕێز سەرۆکی پەرلەمان شایان کاکە ساڵح بەخێرهاتنی شاندی حکوومەت دەکەین
لای من ئەوە ڕوون بۆتەوە کە موچە ئێستا لە لای ئەنجومەنی وەزیرانە بە بەڵگەی ئەوەی مانگی ڕابردوو بە کۆی دەنگ وەزیرەکان دەنگیان لەسەرداوە ئەگەر تەنیا وەزیری دارایی بواە ئەوە بە تەنیا بۆ خۆی بڕیاری دەدا بەڵام بۆیە پێمان خۆش بوو ئەمڕۆ سەرۆکی حکوومەت و جێگەی سەرۆکی حکوومەتیش ئامادە بوونایە بەپێی ئەو یاداشتانەی کە ڕادەستمان کردبوون تا وەڵامی ئەو پرسیارانەی کە دەربارەی موچەند بدرێنەوە. ئەمڕۆ نەخۆشخانەی هیوا کە تایبەتە بە نەخۆشیەکانی شێرپەنجە کە خەڵکی داما و فەقیر هەمیشە ڕووی تێدەکا مانیان گرتووە. هەموو ستافەکەی مانی گرتووە، پزیشک و کارمەندانی تەندروستی مانیان گرتووە لەبەر نەبوونی موچە. دەمەوێت ئەو ڕوون بکەمەوە کە جگە لە موچەی بەیانیان ئەوان استشاری ئێوارانیشیان هەیە بەپێی گرێبەستێک لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ وەزارەتی تەندروستی. ئەوە دیارە موچەی حکومیەکە ئەوەی بەیانیان چۆنی دابەش دەکرێت دیارە ئەو هەمومان بەو دەردەوە دەناڵێنین بەڵام موچەی ئێوارانەکانیشیان 6 مانگە 5 بۆ 6 مانگە وەرنەگرتووە کە ئەمە بەپی گرێبەستێکە گرێبەستەکەش تازە نەکرابەوە. بۆیە پێویستە ئەم موچەیە لە زووترین کات موچە دابەش بکرێ موچەی مانگی دوو و هەروەها موچەی عەقدەکانیشیان گرێبەستەکانیشیان پزیشک و کارمەندانی تەندروستی نەخۆشخانەی هیوا و نەخۆشخانەکانی شێرپەنجە و هەموو نەخۆشخانەکان لە هەرێمی کوردستان. ئەوەی کە جێی سەرنجی من بووە سندوقی شێرپەنجە دیارە لە زووتر گەندەڵی زۆری تێداکراوە ئێستاش هەر بەردەوامە هەروەها تەندەری دەرمانەکانیش تاخیر دەبی واتە دەرمانی شێرپەنجە زوو ناگا ئەوەشی کە لە سندوقی شێرپەنجەوە دەکردڕێ کوالیتیەکەی بەرز نییە. هیوادارم وەزیری دارایی وەڵامی ئەو پرسیارانە بداتەوە. زۆر سپاس. کاک پێشەوە فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان خاڵێکی پەیڕەوی هەیە گەر ڕێگە بدەن لەسەر دەقەکەم حسێب نەبێت پەیوەندی بە ناوهێنانی پێشمەرگە هەبوو ئەگەر ڕێگە بدەن بە پێی پەیڕە و ڕوونکردنەوە یەگەدەم بەس لەسەر دەقەکەم حسێبی مەکەن. بەڕێز شیرین خان کە ینی دڵنیام لە نیەت خراپیەوە نیە و ینی لە نیەتی تێگەم بەڵام باسیەوەی کرد کە هێزی پارتی وێکێتی لا ببرێن و هێزی نیشتیمانی لە شوێنێوان ینی لە مەرزەکان و لە شوێنەکانی دیکە من ینی دڵنیام تەنها قەزیەوە نیە کە هێزی پێشمەرگە نیشتیمانی نیە بەڵام هێزی پارتی وێکێتی هێزی نیشتیمانین ئەوەی کە بەرپرسەکانی ئەوان ڕێک ناکەون یان نەیانتوانی ئەوان ڕێک بخەنەوە هەر شتێکی دیکە هەیە پەیوەندی بە هێزەکانەوە نی چونکە لە سەنگەرەکاندا ئەوان خوێنیان تێکەڵی یەک بووە هەروەها ئێستا ئەوان لەوانەیە لە گەرمی 48 و 49 پلەی سەدیا بەبێ موچەوەستاون لە سەنگەرەکان پارێزگاری لە خەڵکی کوردستانەکەن دڵنیام ئەویش نیەتی خراپی نەبوو بە سەرویستمە ڕوونکردنەوەی بدەم. بە خێراتنی وەزیرانی بەڕێزەکەم بەڕێز وەزیری دارایی ئەو ئەرقامانەی کە لەسەر مەرزەکان و لەسەر گومرگەکان و هەندێک شتەی ئەخرێتە ڕوو پێم وایە ئێستام پەیامە گەیشتووە هەم خەڵکی کوردستان و هەم ئێمەش چەندین جار بە بەڵگە بە ڤیدیۆ قاچاقی یعنی هەرچی شتی خراپە خستمانە ڕوو باسمان کردوە خەڵکیش ئەم پەیامی پێگەیشتووە. من ئەمەوێ ینی بە شێوەیەکی نیشتیمانیانە بەبێ ئەوەی من بڵێم کە باشماق چیتی ئاگوزارێت حاجی ئۆمەران چیتی ئاگوزارێت ینی با لەسەر ئەمە زۆر نەوەستین و ڕوونکردنەوەی لەسەر نەدەین بەڵام زۆر بەڕوونی پێمان بڵێ بە سەریحی بەڕێزت لە بەردەم نوێنەری گەلدا ئێمە متمانەمان بە جەناب بداوە بە سەریحی پێمان بڵێ کێ نایەڵێت کە ئەم مەرزانە بکەونە ژێردەستی حکوومەتی هەرێمی کوردستان و پارەکەیان بۆ حکوومەت بگەڕێتەوە لە بریەوەی کە بە قاچاقی بە قۆنتەرات بدرێن و چەند کەسێک سوودیان لێوەربگرن ئەم پارەی بێتەوە سەر خەزێنەی دەوڵەت. بەڕێز وەزیری پلاندانان لە هەر وڵاتێکدا کاتێک حاڵەتێک دێتە پێشەوە قەیرانە یان ئەتەنگەژەیەکی ئابووری یان حاڵەتێکی دیکەیە گرنگترین ڕۆڵ لەوانەیە ڕۆڵی پلاندانان بێت. ئێوە چیتان کردو ینی ئایا هەر سەیرەکەن کە ئێمە لەگەڵ بەغدا ڕێک بکەوین یان ڕێک نەکەوین یان ئایا بەڕێستان پلانێکی خێرا یان شتێک هەیە کە ینی فرەکردنی سەرچاوی داهات یان هەر بابەتێکی دیکە کە لە مێشک و خەیاڵیەوە هەیە کە ینی شتێکی خێرا بێت نەگەوەی بڵێن لە بەرنامەمان هەیە بەرنامە شتێکە پلانی خێرا و سەریعی تەواوی شتێکی دیکەیە.
بەڕێز وەزیری دارایی دەمانەوێت بەرچاوڕوونی بدەن لەبارەی پرۆژه یاسای چاکسازی کە دەوترێت سیستەمی موچە بەپێی پرۆژه یاسای چاکسازیە بێت موچە بابەتێکی گرنگە بۆ هەموو لایەک و هەمومان چاوەڕێنەوەی ئەوەین کە خەڵکی کوردستان ینی هەر جۆرێک کراوە هەر بە هەر ڕێگەیەک بۆ موچەی خۆیان وەربگرن ئایا دابەشکردنی موچە بەپێی سیستەمی یاخود بەپێی پرۆژه یاسای چاکسازی چۆنە بێت ینی ئەمەوێت بەرچاوڕوونیمان لەسەر ئەمەش پێ بدرێت بەڕێز یان ئێوە چەندین جار بەڕێز وەزیری دارایی چوونەتە کۆبوونەوەکان لەگەڵ بەغدا ئەوان وتویانەکە یان ئێمە ئەوەمان زانیوە کە ئەوان کێشەی بەرمیل و ڕقەم و هەندێک شتی دیکەیان نییە ئەمە قەرارێکی سیاسیە و بەڕێز خالیت شوانی لە قسەکانی دوێنەی هەندێک ینی ئاماژەمان بەدی کرد کە ینی بەم جۆرەیە بابەتەکە ڕەبتی نییە بەوەی کە ئێمە چەند بەرمیل نەوتە دەنیان نایدەنیان ئەم تەوزیحانەش حەقە بۆ خەڵکی کوردستان بدەن نەک ئەوەی کە بە جۆرێکی دیکە بیر لەوە بکرێتەوە ئێوە بۆ ناگەنە ڕێککەوتن لەگەڵ ئەوانیان ئەسڵی ئەم مۆزوعەش بگەێنە خەڵک کە ئایا عێراق بەڕاستی نیەتی هەیە ئەمە بکات لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان ڕێک بکەوێ یان ڕێک نەکەوێت زۆر سوپاس کاتەکەت کاک سەروان فەرموو ئەگەر خاڵی پەیڕەوێ فەرموو شیرەکان مایکەکەت مایک بەڕێز سەرۆکی پەرلەمان خاڵی چوارەم لە مادەی 54 لە پەیڕەوی پەرلەمانی کوردستان خاڵی دووهەم ئەڵێ نابێت ئەندام وەڵامی ئەندامێکی تری پەرلەمانی کوردستان بداتەوە بۆیە ئەوە وەڵامدانەوە بوو بۆ من و نیەتەکەی من ئەوەیە دوو پارتی ئەەکەمەوە بەڵێ یەکێتی و پارتی ئەو هێزەی لە خاڵە سنووریەکان دانراون ناتوانین ڕێگری لە قاچاقچێتی بکەن پێویستە هێزێکدا بنرێت ڕێگری لەو قاچاقچێتێ بکرێت کاک سەروان فەرموو بە ناوی خدای گەورە و میهرەبان بە خێراتنی میوانە بە ڕێزەکان دەکەم من تەنها دەمەوێت لەو سێ خولەکەی خۆم هەندێک شت هەیە بیڵێم بەڕاستی 28 ساڵە ئێمە حکمی خۆمان دەکەن وەکو هەرێم ینی لام سەیرە هەموو جار کە مایک دەکرێتەوە کەسێک قسە دەکات باسی گەندەڵی و باسی بندیوار دەکات تاکو ئێستا حکوومەت یعنی ئەوە 5 خولی پەرلەمانە کابینەی نۆوەمی حکوومەتی هەرێمە کەسێک ئەگەر ئێشێکی هەبێت ئێشەکەی خۆی کە دۆزیەوە چارە دەکات ئێمە بۆ تاکو ئێستا چارەمان نەکردووە ینی حەزمان لە چارەسەرەکە نییە یان چارەسەر نازانینە بەڕاستی ئەو پرسیارم لە هەموو ستافی حکوومەتە ئەوە یەک دوو بەنسبەت پێشمەرگە دلێر و خۆشمێرەکان ئەوانەی کە دوێنێ بەرگریان کرد بۆ ئەوەی ئێمە لێرانە دابنیشین و ئازاد و شەڕەف و کەرامەتی هەموو ملەتی کورد و لە جیاتی هەموو جیهانیش شەڕیان کرد ئەوانەی کە بریندار بوون ئێستاش خەرجی خۆیان بە خۆیان دەکەن ئەوانەی کە بریندار بوون ڕەوانەی دەرەوە کران ینی خانووی خۆیان یان فرۆشتووە بۆ ئەوەی چارەی خۆیان بکەن ئێوە وەکو حکوومەت وەکو وەزارەتی دارایی وەکو وەزارەتی پێشمەرگە بەڕاستی هیچ بۆ ئەوان نەکراوە یعنی بە بەڵگەشوە لامانە ئەوەی تریش نەک دەنگۆ بەڵکو بڕیاری وابزانمی ئەنجومەنی وەزیرانە حەز دەکەم چونکە پێمان گوتراوە لەلایەن زیندانیە سیاسیەکان باشە بۆ زیندانی سیاسی لە حکوومەتی عێراق 25 ساڵ موچە وەرگێت بەڵام زیندانی سیاسی خۆمان 10 ساڵ ینی هۆکار چییە بۆ زیندانی سیاسیوان گەورەتر بێت و پیرۆستر بێت لای حکوومەتی عێراق بەڵام لای حکوومەتی ئێمە بەو جۆرە نەبێت ئەوەی تریش بەڕێز بەنسبەت وەزیری دارایی پێم خۆشە گوێبیستیەوە بیت بەڕاستی پرسیارەکە بۆ جەنابتە خەڵک و موچەخۆری هەرێمی کوردستان زۆر مراعاتی حکوومەتیان کرد یعنی هەر کاتێک گویستان موچە کەمکەنەوە کەم کراوە و موچەخۆر قبولی کرد خەڵکیش قبولی کرد بەڵام لە بارگرانی و بارقورسی خەڵک و موچەخۆرانی شتێ بگەن ئێوەش بۆ کارەبا و بۆ ئاو و بۆ سلفەی خانوبەرە بۆ سلفەی زەواج ئێستاش ساڵانە وەک خۆی پارەیان لێ وەردەگیرێت بۆ ئەو ساڵ لێیان خۆش نابن یعنی هۆکار چییە ئێوە دەزانن زروفی خەڵک چۆنە لێیان خۆش بن بۆ ئێوە دەبێتە جوانیەک و پیرۆزیەک هاوڕای برای بەڕێزم کاک باڵام بۆم سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیران ئەگەر بەنسبەت تاخیربوونی ڕوتبەی ئەفسەرانی پێشمەرگەی کوردستان یعنی ئێمە هەمومان قەرزاری پێشمەرگەین وا بۆ وا دەکەن یعنی 4 ساڵ و 3 ساڵ بچێت تا ڕوتبەی پێشمەرگە بەرز بکرێتەوە بۆ وا لە پێشمەرگە دەکەن پیرۆزی و سەروەریە ڕقی لە خۆی بێت بەڕاستی چیتر ڕەنگە قبول نەکرێت ئەوە ڕوتبەی پێشمەرگە 1 سەعاتیش نابی تاخیر بکرێت چونکە پێشمەرگە مرد بۆ ئەوەی ئێمە هەبین ئەوەی تریش
كاغ محسن كاغ محسن فرمو قصبك كات التواب بروابك كاكستران كات التواب يلا كاك محسن برئيس سروكي برلمان خير هاتنا وزيرين برئيس كم پال پشتیا برئيس كاك سرون هركي كاك بالانبود كم بو بلا برئيس كرنا افسرين پیشمرگی براستی دا خازی گزور هر وسا بو چی حتی نکه بو پیشمرگی در مال هاوسرگیری و مندال و شهاده نهایت حساب کردن آیا پیشمرگی موظفه یا هر تشکیدی حسکم جناب وزیر برسف دادن برئيس وزیر دارایی ایکش سرچاو دهات هریما کردستان کدوی راپورت لجنه دارایی دهات نبحث کردن دهات نافخویه بسیاری جناب تدکم آیا دهات نافخو یه پارزگین هریما کردستان همی پارزگاه درستی گیت خزینه حکومتی یک کیش پارزگاه درستی نگه چون گل اجا دنگو بالا بل میدیای که هندک پارزگاه دهات نافخو تسلیم حکومت هریما کردستان نگن آیا اف دنگو راسته یا همی پارزگاه گهینن پارلمانتاره که عراق فدرال تراجهاندنه که داد بیشتن هندی ام چویا بغدا هم میموچه تحریم کردستان هیت فرکری آیا اف دنگوه راست آنه چون که اوجی گلک هاتیا بحث کرن آیا بغدا همی موچه فرکرنه بس حکومت حریم دا باش نکرنه یانجی دا بید وزارت دارایی رون کرنه که بی موضوعی ایکش بنامایت جیان براستی اویا ایک آزادی دو نانه سررای دستخوشی بو حکومت حریم کردستان آوادان کردن کردستان بلام ملت امریکای آزاد پشتی آزادی نانت پیوستم خلک خوی برسی تیر بکن جبر هندجی پیوست بیره که هند بکنه و موچه بزرگین دم بین دابش کردن حوالان بحثی جمهور بانکی که جناب سروکی پارلمان جمهور بانکی پیوست بزرگین و حکومت حریم کردستان بو حوالاتی و موچه خوری حریم کردستان درست بکردن بو هند بشن هم او قرض حکومت الحوالاتی های هم حوالاتی الحکومتی های بهنا دان برئيس سروكي برلمان هل وصف حكومته الفيولاتي همي حزب استثمار هاي همي اشخاص استثمار هاي ايا حكومات استثمار نينا اشخاص بوا مليونير شقيتوان وفليتوان ومزرعتوان وحكومتي تشتق نينا جبلي نفتي وجبلي دروازه وجبلي ضغط ناخو ايا حكومات قولنا هات يا اوجي بروجا بخو دانيت اوا ضغط حكومتها يعني صار تشاويدي زي كتفا اوجي بسياره بو حكومات برئيس وكي هواله ما بحس كري سود مدبون ليك جار زياتر لموچه نظام حكومات اعترافت كتكو خلقي هيش معاشكي اش موچه بتر ورد گرن هواله ما اعترافت كان خو خلقي هيش موچه بتر ورد گرن آیا بوچ چهار اثر نکرد مادام همي اعترافت كاين خلقي هي دو موچه و سه موچه و چهار موچه ورد گرن بوچ حكومات چهار اثر نکرد اي بابتي گلک سپاس زور سپاس كاك بالين برای سروکی پارلمان دیارم لبروی باشدار بوم لنووسینەوەی راپۆرتەکە زۆر تەرکیز ناخەمە سەر ئەوەی کە ئەمەوێ بیڵێن بە ستافی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەیە کە ئێستا ئێمە لە ڕاستیە لە پاڵ قەیرانی داراییە لە قەیرانێکی زۆر گەورەیاژین کە قەیرانی نەبوونی متمانەیە هیچ متمانەیەک لە نێوان خەڵک و حکوومەت نەماوە متمانەی حکوومەت متمانەی خەڵک بە دەسەڵاتەکانی دامەزراوەکانی هەرێمی کوردستان ڕووی لە لاوازیە ئەرچی ئێمە لە پەرلەمانی کوردستان ئەرچی ئەم بەڕێزانەیە لە ئەنجومەنی وەزیران کە ئەم متمانەیە بۆ خەڵک بجێڕەوە متمانەیە بە چیەک گەڕێتەوە بۆ خەڵک بۆ ئەوەی کە کارێک بکەی خەڵک لەمسیکە و بەریکەوێ و هەست بکە کە فعلەن ئەم حکوومەتە جیاواز لە کابینەکانی پێشووتر ئەتوانێت چاکسازی بکە ئەتوانێت ڕێژونکە یعنی من ئەمەوێت لێەوە دەست پێ بکەم دوێنێ جەنابی بەڕێز وەزیری پێشمەرگە مەترسیەکی گەورەی خستە ڕووی یعنی ئیشارەتی بۆدا کە ئێستا خەریکە هێزە چەکدارەکانی ئێمە لە هێزی حیزبیەوە گۆڕین بۆ هێزی شەخسیش شەخص تەعامولەکە بەسەرەوە ئەو هەموو ئەوەی کە ئێستاش برای بەڕێزم کاک پێشەوە و کە عالیوان باسییان کرد خۆ ئەو قاچاقچێتی لە سنوورەکانەکرێ بە هێزەکرێ هێزەکە لەژێر دەسەڵات و هەیمەنی ئەم شەخسانەیە کە یا کوڕی ئەندامێکی مەکتەبی سیاسیە یا بەرپرسێکی عسکەریە یا ئەوە ئی خەڵکی فەقیر و هەژار نییە من دڵنیام ئەم حکوومەتە کە ئێمە هەست بە نیەتەکەیەکەین بەڵام بەڕاستی گومانمان یعنی خەریکە ئەوما بۆ دروستەبێت کە ئیرادەیەکی بە قووت نییە بۆ ئەوەی کە زاڵ بێ بەسەر ئەمەوە ئەوەی کە باس کرا ینی ئێمە پێویستمان بەوەیە ئەمە هەموو ئەو ڕێوشوێنانی کە سەرچاوی داهاتن بۆ ئێمە ڕێکی خینەوە و ئەبێ هێزە سیاسیەکان
بەشدار بن لەمە یعنی من بڕاب کە من نامەوێ ینی جارێکتر لە ناو قاعات تەشەنووس دروست بێتەوە مۆزوعەکە بەلا ڕێیا بڕوە سەرۆکی هێزێکی ئۆپۆسیۆن هەبوو و توێتی کاکە من لەبەرەوە یەکێتی پارتی حیزبەکانی تر بەشی خوانمان بردو منیش بەشی خۆمە بەم لە وڵاتەوە ئامادە نیم مەسەلەن هەرچێکم لا بێ بیدەمەوە ئینی ئێمە هەمومان بەرپرسین لەم دۆخە هەرێمی کوردستان لە ڕووی داراییەوە بەرەو داڕوخانێکی گەورە ئەڕوە ئەگەر هەمومان هەست بە مەسئولیت نەکەین لە بەرامبەریە بەڕاستی بەسەر هەمومان ئاڕوخێ و ئیشەکە لە هەمومان تێگەچێ بەڵام مەسئولیەتی ئەساسی هەمومانە کە چیمان پێکرێ لە جەوێکی ئێستەقرارە ئەو چاکسازیانەی کە باز کراون ئەو چارەسەرانەی کە دانراون بیان خێنە بواری جێبەجێکردنەوە بێگومان ئەنجامێکی باشێ بێ و زۆر سوپاس. بەڵێ زۆر سوپاس بەدرێخان. بەنای خۆی بەخشندەی میرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان ڕێ دەستخۆشیم لە لیژنەی ئامادەکاری راپۆرتی دارایی لە ناو چارچێوە راپۆرتی دارایی لە زۆرگەی بڕگە و بابەتەکاندا ئیشارە بە هەبوونی گەندەڵی و ناشەفافی دراوە لە هۆکارەکانی خراپبوونی دۆخی دارایی و ئابووری هەرێمی کوردستان بە هەدەردان و گەندەڵی دارەدانی سەرچاوەکانی داهات هەیە لە سەرچاوەکانی داهاتدا خاڵی یەکەم و دووەم و سێم و چوارەم ئیشارە پێدراوە کە دەبوو بەڕای من دوو خاڵی بۆ زیاد بکرێت کە پێنجەم و شەشەمە ئەویش داهاتی نادیار و شیرینی نەوت. سێ پرسیار ئاراستەی جەنابی وەزیری دارایی دەکەم پێم خۆش جوابم بداتەوە. یەکەم پرسیار بەڕێز وەزیری دارایی گرفتی گەورەی خەڵک ئێستا دابەژنەکردنی موچەیە و بەڕاستی بار و دۆخی ئابووری لە هەرێمی کوردستان زۆر لەبانی لە حاڵەتێکی خراپدا و خەڵکی هەرێمی کوردستان کە تایبەت لەم بەرەجەژانەدا لە حاڵێکی زۆر ناجێگیردان خەڵک فەرمانبەران تەنها چاوەڕێی دابەشکردنی موچە دەکەن ئەمەوێ ئەومان بە ڕوون ڕاشکایی پێ بڵێ کەی موچە دابەش دەکرێت ئایا هەر 6 ڕۆژ جارێکە یاخود سیستمی دابەشکردنی موچە ڕێک دەخرێتەوە و ئایا ئەو لە سەدا 21 کە بڕدراوە دەبێتە قەرز لای حکوومەت یا تەنها جارێکە و ئیتر جارێکی تر لە سەدا 20 موچەی فەرمانبەران دەستکاری ناکرێ و بە شێوەیەکی یاسایی دابەش دەکرێتەوە. یەکێکی تر لە پرسیارەکانم کە ئاراستەی بەڕێز وەزیری دارایی دەکەم ئێمە وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی دایان یاداشمان ئاراستەی سەرۆکایەتی پەرلەمان کردووە کە خوێندکاری یەکەم و دووەم و سێمەکانی هەرێمی کوردستان داوای دامەزراندنیان کردووە بەداخەوە لە حوتی حەوتدا وەڵامێکمان لەلایەن حکوومەتەوە بەدەستگەیشت کە لەم کاتەدا داوای دامەزراندن بە هیچ شێوەیەک نەکرێت لەبەرەوەی هیچ کەسێک لەبەر قەیرانی دارایی دانامەزرێت ئەم خوێندکارانە خریجی 2016 و حەڤن کەم بەم وەڵامە جۆرێک لە نیگەرانی ڕووی تێکردوون و بەڕاستی ئەمەوا دەکات بەهای خوێندن لە هەرێمی کوردستاندا نەمێنێ و منافەسە لە خوێندنا نەمێنێ و ئاسی زانستی لە زانکۆی پەیمانگاندا بەڕاستی بەرەو داڕوخان بڕوات. یەکێکی تر لە پرسیارەکانم بۆ جەنابی وەزیر وابزانم بە بڕیارێک داوای گەڕانەوەی قیستی هاوڵاتیان کراوە ئێمە هەندێک لە هاوڵاتیان جەنابی وەزیر داوای ئەوەیان کردو بە تایبەت خەزێنەی سولفەی زەواج ئێمە پێمان باشە لەم قۆناغەدا قیستەکانی هاوڵاتیان کەم بکرێتەوە لەبەرەوەی هەموو چەکەم کراوەتەوە هەمیش دۆخی دارایی زۆر خراپە ئێمە کاتێک داشتی و هاوڵاتیانەمان بۆ هاتووە بۆ گێڕانەوەی سولفەی زەواج ئێمە ناڵێ نەگەڕێتەوە بەڵام من پێم خۆشە ئەو میکانیزمە وەمە بخەیتە ڕوو بە چ میکانیزمی قیستەکان بگڕێتەوە بۆ حکومەت بە تایبەتی ئەوە و یاداشتێ لە نان هاوڵاتیانە بۆ مەناتوە ئەڵێن ئێمە موچەی بژێوی ژیانمان ڕۆژانە 300,000 کرێنشینین چۆن بتوانین ئەو قیستانە بدەینەوە. فەرموون کاغاز سپاس دەست خۆش بەدرێخان. کات بۆ کاغاز پێ نەبوو هێشتا. بەڕێز سەرۆکی پەرلەمان بە خێراتنی هەموو وەزیرە بە ڕێزەکان دەکەم کە ئەمڕۆ بۆ مەبەستێکی گشتی و کە دەنگ و باسی هەموو ڕاگەیاندن و خەڵکی کوردستانە لەوانەیە خەڵک ینی گوێبیستی ئەم هەواڵە بێت کە ئێستا لە جەنابی وەزیری وەرەگرێت تەبعاً جەنابی دەبێت ئەو وەڵامانەی پێبێت کە سەرۆکی ئەنجومەنی وەزیران و جێگرەکەشی هەیەە دەبێت لە ڕێی جەنابی ئەولێرانەوە بێمە بگوترێت وە لەوانەیە پێشم وایە ئێستا لە نای خۆیان بیر لەوە کاتەوە کام پرسیارانی ئێمە دەکەین ئەو هەمووی دەزانێت بەڵام چ بکات چارەی نیە و چارەسەر ناکرێت بەڵام ئەمە پرسیارە و بە هەموو لایەکمان دەبێت ڕێگە چارە بدۆزینەوە نابێت هەتا سەرها بێت. من پرسیاری یەکەم لە جەنابی وەزیرەوەیە ئەتوانین بزانین داهاتی دەواازە سنووریەکان بیست بە چەندە لێرە پێمان ڕابگەێنێ و ژمارەی دەواازە سنووریەکانیش چەند دەواازەن هەنا
ئایا هەموو دەواازەکان داهاتەکانیان دێتە بەردەستی جەنابی یان بەمراولایە دەڕوا ئەمە چونکە قسە زۆر لەسەر دەواازەکان دەکرێت ئەم حیزب و ئەو حیزب و بە هەموو لێرە ئاشکراکەین هەمومان نوێنەری هەموو حیزبەکانین هیچ ئایب و ئاری تێدانە هەرچی هەیە جەنابشت پێویستە لێرە بۆمان ڕوون بکەوە بەڕاستی لەسەرەمە ئایا وەزارەتی دارایی ئێستا بەرنامەی کەمکردنەوەی دەرماڵەکانیە ئەمە قسەیان خۆڵکە جەنابتان ئێستا لەوە دەکۆڵنەوە چۆن دەرماڵەی فەرمانبەران کەمکەنەوە مخۆمقۆی ناخۆڵکە ئەو بەرنمەیە ڕاستە لە چاکسازیە بەڵامی شارەت پێ نەدراوە جەنابتان ئەو بەرنمەی هەتانە چییە هەڵمانی لێرە ڕوونی کەوێ بۆ فەرمانبەرانی ڕوونکەینەوە ئێمەش ئایا داهاتی 2019 حکوومەتی هەرێم چەند بووە ئەگەر جەنابی وەزیر گوێ لێبێ 2019 داهاتان چەند بووە چەندتان سەرف کردو چەندتان قەرز داوەتەوە ئەگەر قەرزتان داوەتەوە بۆ قەرزی سەر هەرێمی کوردستان کەم ناکە ئایا ئەو داهاتانەی لە هەموو وەزارەتەکان هەیە نسبەکەی لێ دەجێڕێتەوە باقیەکەی بۆ ئێوە دەیان باقی هەمووی بۆ ئێوە دێ و لە ڕێی ئێوە بۆ وەزارەتەکان دەگەڕێتەوە ئەگەر هەمووی دەگەڕێتەوە داهاتی هەرێمی کوردستان چونکە لە ناو خەڵک پرسە دەرێ بەس داهاتی مرور بەشی موچە دەکا حەقا من ڕوونکردنەوە بەڕاستی بۆ خەڵک بدەین یعنی هەروها بە سەرمانە تێنەپەڕێ ئەمە کۆبوونەوەیە و پێم وایە حەقا هەموو قسەی شتێدا بکەین سەبارەت بە فەرمانبەرانی گرێبەست جەنابەت بە نووسراوی ڕسمی ئاراستەی پەرلەمانت کردووە وەڵامی پرۆژەیەکی ئەم پەرلەمانە بەڕێزت داوەتەوە کە بارگرانی دارایی دروست ناکە بۆ حکوومەت یاریمی کوردستان پێچەوانەکەی بارسوچی دروست دەکات ئایا ئەی بۆ دانەمەزران وهۆیەکارەکەی چ بوو ڕاگیرا حەزم لێ لێرە ڕوونکردنەوەمان بدەیت سەبارەت بە سولفەی عقار و زەواج و هەموو ئەمانە حکوومەت هێرم پێویستی بە پارەکەی کۆ بکاتەوە لە 15 داشکاندووە دەستخۆشی لێ دەکەین بەڵام تەئکید بێلەوەی بە لە 15 خەڵکی هاوڵاتی کوردستان بەم بارودۆخی ئێستا ناتوانێت پارەکەتان بۆ بجێڕێتەوە و قەرارەکەشتان داوە قەرارەکە کۆتایی پێدێ نسبێکی زۆر کەم دەگەڕێتەوە زۆربەی ئەوانەی سولفەیان وەرگرتووە بەم دوایە لە بڕیارەکە خەڵکی لادیەکان سوودمەند بۆتن هەموو لایەکتان پێشمەرگە بۆتن لەسەر خەڵکی لادیەکان بووە ئەمەم زایدە نییە باشە فەرمو بۆی پارەکەشتان دەستکەوێتەوە بۆی بتوانن هاوکاریەکی خەڵکیش بکەن بیکەنە لە 150 من پێم وایە بانکەکان بەبەر ناکەوێت هەم کاک دابان دەست خۆش بێ کاک عەباس زۆر سوپاس بەڕێز سەرۆکی پەرلەمان بە خێراتنی بەڕێزان لە ئەنجومەنی وەزیران و وەزیرە بەڕێزەکانەکەم چارەسەری دۆخی ئێستای دارایی هەرێمی کوردستان 4 ڕێگا زیاتر و کەمتر نییە ڕێگای پێنجەمەڵ ناگرێ ڕێکەوتن لەگەڵ بەغدا چاکسازی و چاکسازی لە داهاتی نەوت و ناوخۆ داهاتی ناوخۆوە یان ئەوەیە کە ئەو کۆمپانیانەی کە لەسەر هوە بەریانان و لەسەر بواری نەوتی و لەسەر خاڵە گومرگیەکان بوون بە ملیۆنێر بەشێکی و پارێ بگەڕنەوە بیدەن بە موچە بۆ فەرمانبەرانی یاریمی کوردستان من پرسیارێکە ڕاستی وەزیرە بەڕێزەکانەکەم لە یەکی حوتەوە یاسای چاکسازی چوەتە بواری جێبەجێکردن بەڵام پێشەوە ئەنجومەنی وەزیران خۆی 4 بڕیار و دواتر 11 بڕیاریتری لە بواری داهات و خەرجیە هەبووە ئەمە پەیوەست نەبووە بەکاتەوە بۆچی تاوەکو ئێستا جێبەجێکردنی تاخیر بووە بۆچی لە پێش یاسای چاکسازیەوە دەست بە ئەم چاکسازیانە لە بواری داهات و خەرجیەکانە نەکراوە ڕێگریەکان چی بوون لە کاتێکە دۆخی خاڵە سنووریەکان زۆر مەترسیدارە بە 3 ڕێگا داهات و پارەی ئەم میلەتە بۆ کۆمپانیەکان و بۆ بەرپرسە حکومیەکان ئەڕوا لەو سنوورانە یەکیان ئەوەیە زیاتر لە 29 کۆمپانیا لە خاڵە سنووریەکانە هەیە داهاتە بن $10 ملیۆن لە خاڵە سنووریەکانە بن دووهام ئەوەیە کە قاچاقچێتی ئێمە تاگەیشتینە سەر ئەوەی بڵێن ئەم کۆمپانیانە بگەڕێنەوە سەر حکومەت سێرەکەین قاچاقچێتی شەرعیتی یاوە بە کۆمپانیەکان و قاچاقچێتی زیانێکی زۆر گەورەی داوە خاڵێکی تر ئەوەیە کە بەرپرسانی حکومی لەو سنوورانە خۆیان دەستیان هەیە لە قاچاقچێتیکردنە لە کاتێکە ئێمە یاسای ئەنجومەنی وەزیران ڕێگە نادا هیچ بەرپرسێکی حزبی کار و کەسابەت و بزنس بکە بوون بە ملیۆنێر و مەڵتی ملیۆنێر خاڵێکی تر تایبەت بە باج و ڕسومات یعنی حکوومەتی یاریمی کوردستان خۆی بڕیارێکی دەرکردووە سەبارەت بە کۆمپانیەکانی خزمەتگوزاری سەبارەت بە کۆمەڵێک کۆمپانیا لە کاتێک ئەلبەت لە بواری نەوتیە لە کاتێکە لە ماوەی ڕابردووە ئێمە بینیمان تەنیا لەسەر گۆڕانکاری لە یەک کۆمپانیا لە یەکێک لە کێڵگەکانە کێشەیەکی زۆر گەورە دروست بوو حکوومەتی یاریمی کوردستان چیەکە بۆی کۆمەڵێک چاکسازی لە بواری داهاتی نەوتیە بکات لە کاتێکە یەک لە سەرسیەی داهاتی نەوت ئەگەڕێتەوە بۆ وەزارەتی دارایی بەشێکی ئەڕوا لە گەڕان و لە پشکنین و لە دەریانان و لە نەقڵکردن و تەنانەت دەڵاڵانشی ئەڕواتە سەر یەک لە سەرسی داهاتی نەوت ئەڕوا بۆ وەزارەتی دارایی
چەند پرسیارێکم ئاڕاستی بۆ وەزیری دارایی هەیە پرسی قەرزەکان گەیشتووە بەکوێ یعنی ئەو قەرزانەی حکوومەتی هەرێمی کوردستان کە لای سەرمایەدارەکانە ڕۆی ئایا تا چەند ڕۆیشتووەتە پێشەوە لە کاتێکە ئێمە زانیاریمان هەیە عەرقەلە دروست بووە لە هەولێرە عەرقەلە دروست بووە لە وەرگرتنەوەی قەرزەکان و لە سلێمانیشا بە هەمان شێوە خاڵێکی تر تایبەت بە یەکەکانی هەفتا و هەشتا ئایا هیچ زانیاریەک لە بەردەستی وەزارەتی دارایی هەیە کە ژمارە ئەم هێزان حاسی بەخان زۆر سپاس کاک دابان زۆر سپاس یەک معیار بۆ هەمووی یەک معیار فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان سەرەتا دەستخۆشی لە هەواڵانمان لە لیژنەی دارایی و کاروباری ئابووری لە پەرلەمانی کوردستان دەکەم بۆ ئەو راپۆرتەی دەربارەی بارودۆخی ئابووری هەرێمی کوردستان ئامادەیان کردووە و بەخێر هاتنی وەزیرە بەڕێزەکان و سەرۆکی دیوان و سکردێری ئەنجومەنی وەزیرانەکەم پرسیارەکانی من لێرەدا سەبارەت بە کۆبوونەوەی 21/6/2020 ئەنجومەنی وەزیرانە بە ئامادەبوونی بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران و بەڕێز جێگری سەرۆکی حکوومەت کە تێیدا چەند بڕیار و ڕاستپاردەیەک ئەنجام دران لەوانش لە خاڵی سێم ڕاستپاردنی لیژنەی باڵای دانووساندن لەگەڵ حکوومەتی فیدرال بۆ گەیشتن بە ئەنجام بە ئاراستەی دابینکردنی شایستە داراییەکانی هەرێم لێدەردا پرسیار ئەوەیە ئایا ئەو لیژنەیە بەچی گەیشتون لەگەڵ حکوومەتی فیدرال ئایا هیچ پێشوەچوونێک هەیە و ئەگەر بێت و پێشوەچوون نەبێت لەگەڵ حکوومەتی عێراقدا ئەو ڕێژەیە کە لە مانگی ڕابردوو کە ڕێژەی 121 بوو بەردەوام لە موچەخۆرانی هەرێمی کوردستان دەبردرێت و لە خاڵی چوارەمیشیان ڕاستپاردنی وەزارەت و لایەنە پەیوەنددارەکان بۆ وەرگرتنی ڕێکاری پێویست و جێبەجێکردنی یاسای چاکسازی ژمارە 2 ساڵی 2020 کە لە سەرەتای مانگی تەمموزدا کەوتۆتە واری کردارەکی ئایا هەنگاوەکانی پرسی چاکسازی یاخود یاسای چاکسازی چۆن پەڕێوە دەچێن ئایا لەگەڵ ڕێخستنەوەی شایستە داراییەکانی موچەخۆران دەستکراوە بە بڕینی بندیوارەکان و ئەوانەی بە نایاسایی موچە وەردەگرن چونکە هەمومان دەزانین ئەگەر لە یاسای چاکسازیدا تەنها پلە و ئیمتیازە وەسیفیەکانی شایستەی ئەو کەسانە ڕێک بخەین کە بە شێوەیەکی یاسایی موچە وەردەگرن ناتوانین ئەو ماناپتەوەی کە لە ناو یاساکەدا هەیە بۆ خەڵکی هەرێمی کوردستان بەردەست بکەین چونکە لەگەڵ یاسای چاکسازی پێویستە پاکسازی بکرێت تاوەکو بتوانین ئەگەر لەگەڵ حکوومەتی عێراقی فیدرال نەگەیشتینە هیچ ڕێکەوتنێک لەسەر پرسی دارایی بتوانین داهاتی ناوەخۆیی زیاد بکەین و ئەو دۆخە قەیرانە داراییە کۆتایی پێبێنین و سپاس زۆر سپاس دەست خۆش بێ کاک ڕزگار بەناوی خۆی گەورە و مێرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان بێگومان دەستکەوتەکانی ئێستا لە خەباتی گەلەکەمان بووە و لە گەلەکەمان لە پێناو ئەو دەستکەوتەکان قوربانیەکی زۆری داوە شک و گومانشم نییە کە هەموو لایەکان بۆ خزمەتکردنی گەلەکەمان دەریقی ناکەن بارودۆخی ئابووری ئەگەر خراپیتن بابەتی نەتەوایەتی و چارەنەوەی ساز لەبار دەچیتن و ئابووری ئەگەر و ئابووری بەهێز گەرانتی و سەقامگیری و دەستکەوتەکانمانە و پەیوەندی و باش و ئیستراتیژی هاوبەش دروست دەکاتن پرۆژەی استراتیژی و چارەنەوەی ساز بنیەی ئابووری و وڵاتان بەهێز دەکات و پەرەپێدان وەک پەرەپێدان بە تکنۆلۆژیای سەردەم فرۆخخانە تۆری پەیوەندی ئینتەرنێت ڕێگاوبان شەمەندەفەر کە باشە دەماری ئابووری هەژمار دەکرێتن بەنداوی ئاو بەندەر وەک بەندەری ڕوتردام و هەت لەبەرەوە پرسیار لە وەزیری دارایی و ئابووری دەکەم سەبارەت بەم سەکتەرەکان ئایا هیچ بەرنامەیەکی ئیستراتیژیتان هەیە یان نە بەڕێز وەزیری دارایی لە ئێستادا بۆ بەرهەمهێنانی کارەبا وزایەکی زۆر سەرف دەکرێتن و داهاتیشی لە ئاستی پێویستدا نییە وزایی پاک و خاوین لە دروستکردنی بەندا و بەدەست دەهێتن و بچگە لە بەرهەمهێنانی وزە فاکتەرێکی بەهێزیش دەبیتن بۆ
کەرتی گەشت و گوزار و کشت و کاڵ و سکتەرەکانی تر و هەروەها لە ئێستا و لە ئایندەشدا پرسی ئاو وەک پرسی نفت پرسێکی هەستیارە و دەتوانیتن فاکتەرێکی سەرەکی بیتن بۆ تەنسیق و پەیوەندی لەگەڵ دەوڵەتەکانی تر بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێز وەزیری دارایی و ئابووری بە پێ زانیاریەکان داهاتی فرۆخانەکان وەکو پێویست نینە بەڕێستان چه زانیاریەکتان هەیە لەم بارەوە پێمان بدەن لە کۆتایی دەمەوێت ئەمە بڵێم ئایا حکوومەتی هەریمی کوردستان بودجەی لە بەردەستە و بانقەست بودجە دابینناکەتن یان ئەمە بووی چاخالێکی لاواز کە زۆر لە کەسانێکی تر ئەم فاکتەرە بۆ شکاندنی هەیبەت و پێکەی هەریمی کوردستان بەکاردەهێنن و دڵنیام کە هەریمی کوردستان ئەگەر بودجە و داهاتەکەی لە ئاسی پێویست بیتن بۆ خزمەتکردن لەگەلەکەمان کە بۆ گەشتن بەم ئەزمونە خۆنیان دەوە و دەریقیان نەکردە قسووری ناکەن و دەریقی ناکەن ئاخر پرسیارم ئایا ئابووریە عێراق لە داڕوخانە ئێمە وەکی هەریمی کوردستان ئەم بابەتە تاسیل ئێمەش دەکەت و یەخی ئێمەش دەگریتن یان نە زۆر سپاس زۆر سپاس لە کاتی خۆیان تەواو بوو کاک مەم ئەسکەندەر بەڕێز سەرۆکی پەرلەمان میوانە بەڕێزەکان بەخێر بێن سەر چاوان هەندێک قسەی مکرا ئەوەی ماوە هەوڵ دەدەم لە ماوەی سێ خولەیدا تەواو بم بە خوشحالیە بە پرۆژەی چاکسازی لە دەرماڵە و موچە و مینحەکان لە پەرلەمانی کوردستان پەسەند کرا ڕەوانەی حکوومەتی هەرێمی کوردستان کرا و خوشحالین کە لە سەرەتای ئەم مانگە کەوتەواری جێبەجێگیردن پرسیار ئەوەیە ئایا بە جێبەجێگیردنی پرۆژەی چاکسازی لە دەرماڵە و موچە و مینحەکاندا چەند کاریگەری لەسەر بژێوی ژیانی خەڵک و بەردەوامیدان بە موچەدا دەهەبێت لە مەودووە پرسیاری دووەم پێداچوونەوە و ڕێخستنی هێزەکانی یەکا و هەفتا دەبێتە هۆکاری ئەوەی کە موچەکانی ئەوانیش هاوتا بدرێت لەگەڵ هێزەکانی تری ئەمنی پرسیاری سێیەم ئەوەیە ئایا ئەگەر ئەم ڕەوشە بەردەوام بێت و لەگەڵ حکوومەتی عێراق نەگەیشتینە ڕێککەوتن ئەلتەرناتیڤ چیە بۆ قۆناغەکانی داهاتوو داوا لە جەنابتان دەکەین پێداچوونەوە لەو بڕیارە دابکرێتن ئەو بڕیارەی بە دانەمەزراندنی خەک لە هەرێمی کوردستان بەهۆی بارودۆخی ئابووری و ڕەشویدارای حکوومەتی هەرێمی کوردستان وەسێ یەکەمەکانی هەرێمی کوردستان بە ئیستیسناوەر بگیرێت و دەرفەتێکی ئەمدەری بۆ بێتە هاندان بۆ قوتابیەکانی تر پرسیاری تر جەنابی وەزیر ئایا هەموو دەروازەکانی هەرێمی کوردستان فەرمین هەمویان سەر بە حکوومەتی هەرێمی کوردستانن دەروازەی نافەرمی هەن و حکومت لێ ئاگادار نەبێت ئەگەر هەبن و حکومت لێ ئاگادار نەبێتن هۆکارەکێت چین و پشتگیری لە قسەکانی ئەو بەرادەرانە دەکەم کە باس لە پلەبەرزی پێشمەرگەکان دەکرێتن لە ساڵانی خزمەت و مناڵ و هاوسەرەکانیان دەکرێت و پێداچوونەوەی لە ڕەوشی ژیاندا بکرێت سپاس زۆر سپاس کاک سەرکۆ زۆر سپاس سەرۆکی پەرلەمان وەڵام من بەخێراتنی ئەنجومەنی وەزیرانەکەم وەزیرەکان و ئەنجومەنی وەزیران بەڵام ئەمەوێت بۆ دەست پێ بکەم کە ئێمە کێشەیەکمان هەیە لە وەزارەتی دارایی ئەوەیە تاکو ئێستا نازانین وەزارەتی سامانە سروشتەکان پارادا بە وەزارەتی دارایی یان وەزارەتی دارایی مەسروفاتی سامانە سروشتەکانەکە ینی ئەوە پرسیارێکە کە لای هەموو خەڵکی کوردستان هەیە چونکە ئێمە بجگە لە یاسا بە پێی ڕێنماییە کە لە ئەنجومەنی وەزیرانەوە دەرچووە دەبێت داهاتی هەموو وەزارەتەکان بچێتەوە خەزێنەی وەزارەتی دارایی بەڵام سەیرەکەین تەنها لە مانگی 4 و 5 و 6 پێکەوە بە یەک پارە بە یەک گوژمە 283 ملیار و 424 میلیۆن دینار دراوە بە وەزارەتی دارایی ئەمە پرسیارێکە کە داوا لە بەڕێز وەزیری داراییەکەم کەم وەڵاممان باتەوە زیاد لە 600 کۆمپانیای خزمەتگوزاری نەوتی و سکیوریتیمان هەیە یعنی بە تایبەتی لە بواری نەوتە کە تاکو ئێستا ئەوە چەند ساڵێ من نەوت دەرەکەین باجیان نەداوە یعنی ئەمە ئەم پارە زۆرە بۆچی تاکو ئێستا هیچ ئیجرعاتێک نەکراوە هەر ڕێنمایی دەرەچێت بڕیار دەرەچێت یاسا دەرەچێت بەڵام هیچ کاری پێ ناکرێت ئەوەی کە یعنی پێویستەکە دوو شتی زۆر گرنگ هەیە برادران ئەستم کرد باسییان نەکرد ئەوەی کە لە هەرێمی کوردستان ئاگوزارێ
چەند کەناڵێکی میدیایی گەورە هەیە یعنی زۆرترین کەناڵی میدیایی لە وڵاتە هەیە ئایا حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی دارایی زانێت ئەم کەناڵانە داهاتەکان چۆن بۆ خەرجەکرێ و لەکوێوە دێت و ئێمە لە قەیرانی داراییان و موچە کەمی کردووە و بە 90 ڕۆژ جارێک درراوە تاکو ئێستا هیچ گۆڕانکاریەک لەم کەناڵێکدا نەخراوە یعنی ئەمە پرسیارێکە کە زیادی کردووەک دانەخراوە ئەمە پرسیارێکە هەم لە وەزارەتی دارایی و هەم ئەنجومەنی وەزیران کە دەبێ ئەو سەرچاوانەی دەست بکەوێ یەکی کە لە پرسیارەکانم ئەوەیە کە چەند ڕێکخراوێکی گەورەی کۆمەڵگای مەدەنی هەیە کە پرۆژەی زەبەلاح پێشکەشەکەن هەلیکار دروستەکەن کە حکوومەتی هەرێمی کوردستان کار لەسەرەوە کات کە موچە و دەرماڵەی پێشمەرگە ببڕێ ینی دەرماڵەی مامۆستا ببڕێ کارەبا ببڕێ بەڵام سیرەکەین چەند ڕێکخراوێکی گەورە دێت ئەماکە ئەم ڕێکخراوانە کە دلە نەتەوەی گرتوەکان و پارەوەرەگرن نە لە حکوومەتی عێراقی پارەوەرەگرن نە لە حکوومەتی هەرێم پارەوەرەگرن ئەم داهاتیان لەکوێ بوو ئەمە پرسیارە و داهاتی فڕۆکەخانەکان بەڕاستی تاکو ئێستا هیچ دیار نییە یەکی کە لە پرسیارەکانم لە بەڕێز وەزیری دارایی ئێمە لە 2014ەوە پرۆژە یاسای بودجەمان بۆ نهاتووە دوایەوە ئێستا ئێمە لە لیژنەی دارایی هەندێک ڕقەممان تەنها وەرگرتووە تەنها ڕقەمان وەرگرتووە هیچ نە حیسابی ختامی دێتە نە حیسابی مالی دێتە لیژنەی دارایی زۆر سپاس کاوە جەنابتی فەرمون بۆ هەمووی یەک پێوەرە فەرمون کاکە بەڕێز سەرۆکی پەرلەمان وەڵای من پێش ئەوەی دەست بە قسەکانم بکەم بە یەکسەر کاکاوە قسەکان بکەم بەڵێ بەڵێ وڵی ئەمە زانیتی ئەم ئوسلوبە ئیتر کەشفە لە بەردەمی خەڵکا لە بەردەمی با من جارە قسەکان بکەم خوافتکە ئەوجا بڕیار بدە بەڕێز سەرۆکی پەرلەمان باشە لە ئێستاوە بۆم حساب بکەم ئادەمە لە ئێستا بۆت حسابەکەم یەکسەر قسە بکە بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان پندێکی کوردی هەیە دەڵێ 1000 گفتار یەک کردار ناهێنێ ئەگەر ئێمە تا ئێوارە لێرانە دابنیشین و قسە بکەین ئەگەر بڕیارێک نەدەین لە بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بێ باوەڕ بکە لە لای خەڵکی بە هیچ وەرناگیرە و هیچ سوودێکیشی نییە بۆیە من پێشنیارەکەم بۆ سەرجەم فراکسیۆنەکان بۆ سەرجەم ئەندامانی بەڕێز لێرەوە بڕیارێک بدەین کە حکوومەت ملزەم بکەین بە پێدانی موچەی موچەخۆران و فەرمانبەرانی هەرێمی کوردستان پێش جەژن چونکە ئەوە بەڕاستی ئەوە خەڵک دڵخۆشەکاتن گفتوگۆی ئێمە کە نازانین نەتیجەکەی کەی ئەبێتن باوەڕ بکە بەڕێز سەرۆکی پەرلەمان وەزعی دارایی هاوڵاتیان لە ئێستادا ئەوەندە خراپە ڕۆژانە دەیان فەرمانبەر دەیان موچەخۆر تەلەفۆنەکات کە خەرجی جەژنی نییە کە ناتوانێت جل بۆ مناڵەکانی بکڕێت کە ئەمە کارەساتە بەڕاستی لە وڵاتێکی نەفتی لە وڵاتێک کە ئەو هەموو سەرۆت و سامانەی هەبی هاوڵاتیانی بەو بار و گوزەرانە خراپە بژین. ئەوەی دەمەوێت باسی بکەم لەم وڵاتی ئێمە لە هەرێمی کوردستان بەڕاستی کێشە نەبوونی داهات نییە. داهات لە هەرێمی کوردستان زۆر زۆرە بەڵام کێشە ناعەدالەتی و گەندەڵی و ناشەفافی و ئەو بە هەدەردانە زۆرەیە کە لە هەرێمی کوردستان دەکرێت بەدەر لە یاسا. کێشەکە ئەوەیە بە مانگانە بە سەدان ملیۆن دۆلار لە داهاتی نەوت ناگەڕێتەوە خەزێنەی حکوومەت بە دەیان ملیۆن دۆلاری خاڵە سنووریەکان ناگەڕێتەوە خەزێنەی حکوومەت. چوار مەرزی فەرمیمان هەیە کە دویان لە زۆنی ئەتوانم بڵێم لە سنووری سلێمانیە و دویان لە سنووری هەولێرە چەندین مەرزی تر هەیە دەواازەی تر هەیە نافەرمیە داهاتەکانیان بۆ کەس و حزب ئەڕوا. نزیکەی 30 کۆمپانیای نایاسایی لەلایەن بەرپرسانی باڵای حزب دەسەڵاتدارەکان لە هەرێمی کوردستان دروست کراون لە خاڵە سنووریەکان بە نایاسایی پارە کۆکەنەوە مانگانە هەریەکی دەیان ملیۆن دۆلار کۆکاتەوە داهاتەکە ناگەڕێتەوە. ئایا من لە بەڕێز وەزیری دارایی دەپرسم ئایا داهاتی نەوت دەگەڕێت بە تەواوی دەگەڕێتەوە خەزێنەی حکوومەت ئایا ڕەسیدی داهاتی نەوت لەسەر ناوی چییە ئایا لەسەر ناوی حکوومەتیان تا ئێستاش لە بانقی ئەهلی و لەسەر ناوی کەسەکانە. سەبارەت بە خاڵێکی تر کە گرنگە باسی بکەین مەسلەی چەکی بێڕەسیدا بەڕێز وەزیری دارایی ئێوە
5 ساڵ ئەبێت حکوومەت چەکی بێ ڕەسیدی داوە بە خەڵکی وەبەرهێن و بازرگان و خەڵکی تر یعنی بەخۆتە زانی بە یاسا زۆر سپاس فەرمونون ماوەسا عەبدولستار سپاس کاکاوە دەستەکانە خۆش بێت قسەی زۆر باش بەڕێز سەرۆکی پەرلەمان وەڵام من لە خاڵێکی پێڕێوە دەست پێ دەکەم بە پێی لە خاڵێکی پێڕێوە دەست پێ دەکەم بە پێی مادەی 54 و بڕگەی 4 و خاڵی دووەمی پێڕێوی نێوخۆ نابێ هیچ پەرلەمانتارێک وەڵامی پەرلەمان تار بداتەوە و ئەگە بەم ئاڕستی داببرێ دەبێتە بەڕاستی وەڵامکاری ئەو کاتەش وەکو عەرەب دەڵێ من تدخل ما لا يعنيه لقي ما لا يرضيه هەر کەسێک دەدەخور شتێکی بکە کە پێی بۆنێ دوای شتێکی دەبیستێتەوە گوێ لێ دەبێت کە پێی خۆش نییە زەمتکا دەکەم لە ئیعلام قسەیە کراوە لێرە نین بڵێ وەڵا لە ئیعلام واگوترەوە بابسی لە ئیعلام جواب داتەوە ئەمە پەرلەمانتار هەیە قسەی کردو گوتیتی کاکە پەرلەمانتارمان هەیە سێ موچەی هەیە ئەخی بابە لەکوێ سێ موچەیە دیوە حکومەندێک کاکە بۆ نایبڕی وەزیری دارایی ناتم لێرە وەڵامی دەمەوە لە شوێنی خۆ وەڵامی دەم ئەمن هیوادارم داوا دەکەم پەرلەمانتار نەگاتەوە ئاسانە بەڕاستی هەر کەس قسەی خۆی پێیە ئێستا کاتە بۆ ئەگرینەوە سەبارەت بە تەوەرەکە بەڵێ سپاس خاڵش سەبارەت بەم تەوەرە دیارە بەڕاستی پەرلەمانتارەکان زۆر خاڵیان باس کرد ڕخنیان باس کرد و هەندێک داتایان باس کرد و داوای ڕوونکردنەوەیان کرد بەڵام من قسەکان پخت دەکەمەوە لەمە ئەم پێم وایە داهاتەکانی ئێمە کە سەرچاوەکانی داهات بریتێ لە ناوخۆ نەوت ئەو پارێک لە عێراقەوە دێ خاڵە سنووریەکان ئەوەی کە لە هاوپەیمانانە بۆ ئێمە هاتووە ئەمانە داهات هەرێمی کوردستان ئەم پێم وایە ئەم داهاتانە کۆ بکرێتەوە بە شێوەیەکی ڕێکوپێک بە شێوەیەکی ڕێکوپێک کۆ بکرێتەوە پێم وایە داهات بەشی موسە و بوزەی هەرێمی کوردستان دەکات بە دوو مەرج یەک ڕێ لە قاچاقی بگیرێ قاچاقی نەوت قاچاقی هێنانی هەر شتێک لە سنوورەکان بەبێەوەی کە گومری بدا بەبێ باز بدا تەبان ئەم دوو نمونە دەژێرمەوە ئەوە کە پەیوەندی بە تایبەتی پەیوەندی بە وەزارەتی کشتتوکاڵیشەوە هەیە کەمە لە لژنەی کشتتوکاڵی فەرموو حیوان دێ بەبێوە کە هیچ ڕسوماتی بەبێوە هیچ کەرنتینێک ینی بزان داخۆم حیوان نەخۆشیان نا نەخۆش حیوان نەخۆش دێتەبان کاکە فەرموو جوتیار دەڵێ من جوتی سەرمەرم بە ملیۆنێک کردو ئێستا 600 بۆ ناکە بۆ کاکە لە بۆرێک کە بەلێشاو لە دەرەوە دێ ئەمە زەربەشی گەورەی لە بەرهەمی ناخۆ کابرا هەیە بلۆری هەلکەی هێناوە دەڵێ کاکە وەرە تەلەفۆن دەکات دەڵێ وەرە با کامێرت بۆ بکەم ئەم 115 وەرەقەم داوە بەبێ ئەوەی وەرەقەیەکم دێنێ بڵێن کاکە تو پارەت داوە ئەمە بۆ شێ دەچێ بەڕاستی ئەم پێم وایە ڕێ لە قاچاقی بگیرێ بەرەک پێچی کۆ بکرێتەوە بەڕاستی ئەمە داهات زیاد دەکات دوو ئەو داهاتێک هەمانە بە شێوەیەکی دادگەرانە دابەش بکرێت فەرموو باسی چاکسازی دەکەین با چاکسازی لە خانەنشینی دا بکرێن خانەنشین نایاسایی با لە دوو موسە و سێ موسە و چوار موسە بکرێ با لە بندیوار بکرێت با لەو لیستانەیە کە کۆمەڵە گەندەڵی تێدایە با بکرێ ئەمن دڵنیام موسە و بوزە بەشی هەرێمی کوردستان دەکات و ئەگەر ئێمە من پێشنیار دەکەم دڵسۆزانەش بخۆم زیادە ناکەم حەز دەکەم ئێمە حکومەتێکمان هەبێ پەرلەمانێکمان هەبێ زۆر سەرکەوتوو بێ خەڵکی خۆش زۆر چاک بەڕێوە بەرێ خزمەتیشی بکە پێنج مانگ لە ماجی هەشت بامەڕ دێن بە حکومەت تا مانجی یەکی 2021 هاوکاریشی بین لە هەموو چاکسازیەکان پشتیشی بگەین وەکو پەرلەمان چاودێری بکەین هاوکاری بین ئەگەر حکومەت توانی بەڕاستی ئەم چاکسازە نەمکە ئەم کێشانە چارەسەر بکە موچەی خەڵک دابین کە بودجەی تەشغیل دابین کە ئێمە دەستخۆشی لێ بکەین سوپاسی ئەگەر نەیتوانی ئەمە داوا دەکەم ئەم حکومەتە هەڵوەشێتەوە کاکە بە حکومەتیشکە تەشکیلکەین خودینە خراپ نابێت وڵاتی لە ماوەی ساڵ و نیوەکی سێ انتخاباتی کردووە ناکرێت بەڕاستی ئێمە هەر ئاوە تەمەشاکەین ینی موسە نەبێ بودجە نەبێ کەسابەت نەبێ هەر بڵێن کاکە نییە هەر بڵێن کاکە ناتوانین ئەخ کاکە ناتوانانی ئیشەکەی واز دەبێنە کارەکەی تەسلیمکەوە ئەوەی سەبارەت بە کاکی بیدارجە قسەی ئیجازەم بدەن زۆر مەڕۆرەوە سەری نازانیکی ئیمانداری زۆر لەسەر سۆزانە ئیماندار نییە بۆ خوای سۆزانە پێشنیار دەکەن هەرچی پێمە لە دوای هەرچی تێ لە دەرەوە پێی بڵێ بۆ ڕای گشتی دەستەکان خۆش بە هیچ بە ڕای گشتی مەڵێ بۆی باش تەسەورەکەم هێگیداری ئەو باش نەخە دوو قسەیە سپاس مامۆستا لەسەر ئەو بابەتە قسە ناکەی سپاس ڕۆژان خان سپاس مامۆستا جان بەناوی خوای گەورە و میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان بەخێرات نیشاندی حکوومەتەکەم دیارە وەگا گاداری لە ساڵی 2013 و 2014ەوە قەیرانی دارایی ڕووی لە هەرێمی کوردستان کردووە لە ماوەی 7 ساڵە دەرکەوتووە حکوومەتی هەرێم لە قەیرانی داراییدا جگە لە موچەی موچە خۆران کە پشتی پێبەستووە هیچ شتێکی تری نییە
لەم حەوت ساڵەدا ئایا حکوومەت بیری پێویست بوو بیر لەوە بکاتەوە لە ڕێگەی چاکسازی لە داهاتی نەوت لە گومرگ لە باجەکان خاڵە سنووریەکان داهات زیاد بکات نەک دیسانەوە جارێکی کە لەم ساڵدا دەست باتەوە بۆ موچەی موچە خۆران کە موچە کەم بکاتەوە سەرباری ئەوەی کە ئەمانە نەکراوە لە 23/4/2020 کە دوای پەسەندکردنی یاسای چاکسازیە بە فەرمانێک کە لە وەزارەتی دارایی وەزیری دارایی دەری کردو بۆ لێخۆشببوونی گومرگی دیارەمە جێگای دەستخۆشیە کە ڕێگریکردن لە لێخۆشببوونی گومرگی دەرکراوە بەڵام دوا بە دوای ئەوە فەرمانێکی کار لە 34 دەرکراوە من هەموو فەرمانەکانی بەڕێزیانم لایە دەرکراوە کە کۆمپانی ئەو لێخۆشببوونە کۆمپانیەکانی نەوت و سەفارات و قونسڵگەریەکان و هێزەکانی هاوپەیمانان ناگرێتەوە لە کاتێکە بڕوای من ئەمە تەنیا بۆ کۆمپانیەکانی نەوتە چونکە سەفاراتەکان لە یاسای گومرگی ساڵی 1984 ژمارە 23 لە مادەی 156 ڕێکی خستۆ ئاماژەی پێداوە ئەمە بۆ ئەم لێخۆشببوونە بۆ کۆمپانیا نەوتیەکان لەم قەیرانە دارایی کە حکوومەتی هەرێمی کوردستانی تایە و ئەم دۆخەی کە موچەخۆرانی پێ تێپەڕەبن. و لەسەر یاسای چاکسازی هەر پرسیارێکی کە بۆ بەڕێزیان لە یاسای چاکسازی مادەی 13 هاتۆ ئەژمێرێکی بانقی بکرێتەوە کە وەزارەتی دارایی کاتەوە بۆ پاراستنی گشت شایستەدارەیەک مەبەستێکی بۆ پاراستنی گشت شایستەدارایەکانی موچە خۆرانە لە پەیڕەوی ژمارە 4دا لە مادەی 31 یەکەم هاتووە کە ئەمە وەزارەتی دارایی ڕێنمایی پێ دەرکا وەزارەتی دارایی ڕێنماییەکەی دەرکردووە کە ئاخر ڕێکارە گیراوەتە بەر ئاماژە نەدراوە لە ڕێنمایەکەی وەزارەتی دارایی ئاماژە نەدراوە بەوەی کە ئەم ئەژمێرەیە بۆ شایستەدارایەکانی موچە خۆرانە تەنیا ئاماژە دراوە بۆی کە بەس بۆ موچە وەرگرتن بێت. بەڕاستی ئەمە ئێمەمانە یاسای چاکسازی لە ئەلفەوە تایای جێبەجێ بکرێت ئەگەر چاکسازی فعلی بکرێت ئەمە کەم و کورتیەکە لەوەی کە یاسای چاکسازی وەکو خۆی جێبەجێ ناکرێت وە پرسیارێکی ترم ئەو بڕێکە لە موچەی موچە خۆرانە بڕێ بۆ خانەنشینی تا ئێستا لەکوێیە و بڕی لە ساحەوتەی لە موچە بڕێت و چی لێ دێت ئەو بڕە پرسیارێکی تر لە ساڵی 2015 پلە بەرزکردنەوەی فەرمانبەران ڕاگیراوە ئەمە نەک پاڵپشت نییە بە یاسا بەڵکو پێچوانەی یاسایشەوە هاوکات وەکەوەی کاک باڵام بۆ ئاماژەی پێدا پلە بەرزکردنەوەی پێشمەرگە ناکرێت بە هیچ بیانوویەک پلە بەرزکردنەوەیان ڕابگیرێت ئەوان سپاس بەڕێزان ئەندامانی پەرلەمان بەڕێز وەزیری دارایی داوا کە 2 دقە قسە بکە دواتر دەرفەت دەدەین بە ئەندامانی پەرلەمان فەرموون بەڕێستان وڵا هاوڕێیان پێ خۆشحالم بەرز سەرۆکی پەرلەمان بەرز جێگر ئامادەبوانی بەڕێز خوشک و برایان ئەوەی من دیقەتم ماوە معدل هەر بەڕێزێک لە ئێوە کە دەست پێکات لە معدل لە بینی 8 بۆ 10 پرسیارەکات هەمووشتان وا قساکەن لا خەبەرن بمبورنەوە قسەیەکە ئاگاتان لە وەزعی دارایی نییە ئاگاتان لە وەزعی وڵات نییە وەکو وایە ئەم دوو مانگە بە فقط دو تەخیربوونی موچەتان دی بێ فقط ئەم لە سا 21 یەکەم جارە لە تاریخی کووردا نەبووە تێگەی لە 2014ەوە ئەم مشکلەیە هەیە تا ئەمڕۆ ڕخسەت بە بەڕێزان ئەندامانی پەرلەمان بەڕێزان ئەندامانی کاک سەروان کاک کاروان بەڕێزان ئەندامانی پەرلەمان من ئاگام لە قسەکانی کاک ئاواتە ئەگەر پێویست بێ یەکێک قسە بکە ئەو ئێمە قسە دەکەین فەرموو بەردەوام بە کاک ئاوات جەنابتان خۆتان بۆ ئێمەتان داناوە سوالتان لەسەر سەر و لەسەر چاو استفسارتان هەیە لەسەر سەر و لەسەر چاو ئێوە 67 ڕەفیق لێرە پرسیارەکە معدل لە بینی 6 بۆ 8 بۆ 10 پرسیارەکات یعنی خۆتان بخەنە شوێنی ئێمە 67 زەربی 6 بکەن ئێمە چۆن ئەتوانین ئەوەنە سوال جواب بینەوە هەری ئەوەی کە من پێتان ئەڵێم تکام وایە ئێوە کە خۆتان خەڵکی ئەم وڵاتەن هەنێ لە مشاکلەکانی ئەزانن دوورمەودایە عمقی تاریخی هەیە کێشەکانی هەیە ئێمە بمانێ بەیەکەوە وەکو چۆن قانونی چاکسازیمان پێڕەو کرد لاپەرێکی تازەمان بۆم حکوومەتە بۆ ئەم نظامە سیاسیە دەست پێ کردووە لەو ئیتارەوە قسە بکەن ئێمە کە هاتین قانونی چاکسازیمان لێرە بەیەکەوە دەرکرد لە دوای ئەوە چیمان کردووە لەسەر ئەوە محاسبەمان کەن لەسەر ئەوە لێمان توور ڕەبن لەسەرەوە ڕخنەمان لێ بگرن بەڵام هەر یەکێک لێوە بەلایەنی کەم 6 پرسیار بکات کامتان لە جیاتی خۆتان بخەنە شوێنی ئێمە چۆن ئەتوانین مەسەرەن 600 پرسیار لەبەرکەیت یعنی چۆن ئەوە من لەو وەختەوە ئەمێ بنووسم فریای نووسینەکەی ناکەوت باوەڕتان بێ ئەوە
چوار لاپەڕم نووسیەوە فریای نووسینەکەی ناکۆم ئیتر چۆن ئەتوانی جوابی 600 پرسیار بیتەوە تکایە مراعاتی ئەو نقطەیە بکەن لەگەڵ احترامی زۆرم بەڵێ زۆر سپاس بەڕێز وەزیری دارایی ئەندامانی کاکمەم ئەبێ ئێمە دەرفەتت بدەین بۆی جەنابەت قسە بکەی ئەگەر ئەو قسانی ئێمە من دەیکەم کاکمەم ئەگەر ئەو قسانەی ئێمە دەیکەین لە سەرۆکایەتی پەرلەمان تۆ ناتوانانی تەوزیح بدەی بە من قسەی خۆم دەکەم ئەگەر ئەوە نەبوو کە ئێوە دەتانەوێت دەرفەتت دەدەم بەڕێز وەزیری دارایی دەستان خۆش بێ ئەندامانی پەرلەمانی کوردستان لە بێخەبەریان نییە کە پرسیار دەکەن هەموو ئەو پرسیاریانەی دەیکەن لەو پەڕی ئاگاوی ئەوان لەوە نیگەران بوون بەقسەدە بلەوە نییە ئەوە خراپ لە من تێگەیشتون ئەڵێم ئێمە هەمومان لەم وەزعی کە ئێستا هەیە کەسمان لە خەبەر نین ینی ئاگامان لێتی کە لەبەرەوە تکایە ئێستا ڕوونکردنەوەکەی جەنابتان وازحە هەموو ئەندامانی پەرلەمانی کوردستان لە ئاگاییەوە پرسیارەکەن مەبەستیانە لە جەنابتان لە حکوومەتی هەرێمی کوردستان وەڵامی ئەو پرسیارە جدیانە وەرگرن کە خەڵک لێیانەکە یان لە لای خۆیان دروست بووە بەڵێ بەڕێزان با بەردەوام بین بەڕێزان با بەردەوام بین کاک بەهمەن فەرموو بەناوی خۆی بەخشندە و مێرەبان طبعا من پرسیارەکانم زۆرە بەڵام بۆ هەموو ستافی حکومی و بەخێراتنیانەکەم یاسای چاکسازی بەکوێ گەیشت هەنگاوەکانی جێبەجێکردنی بایۆمەتری جێبەجێ دەکرێت ئەم مانگە یان جێبەجێ ناکرێت ئەوەی کە ناوی لە بایۆمەتری نییە موچە وەردەگرێ وەرناگرێ دوو موچە و سێ موچە و بندیوار کەی ئەبڕێ دوێنێ حاڵەتێک ڕووی داوە کەسێک خۆی خنکاندووە ئێستا لە هەموو ڕاگەیانەکان بڵاو بۆ تۆ دوێنێ لێرە کردمان بە هەراوتمان کاکەوە لە برسیا خۆی کوشتووە ئێستا لە ڕاگەیانەکان بڵاو بۆ تۆ وابزانم وتەبێژی پۆلیسیش لێدوانی داوە کە چوار موچەی هەیە ئەو کۆمپانیایان بەخشراون لە باج بەڕاستی تەواو ئیتر باجیان لێ وەردەگیرێ لێخۆشبوونە گومرکیەکان تەواو ئیتر لەم مانگەوە جێبەجێ دەکرێت لێخۆشبوون نامێنێ قەرزەکانی حکوومەت کەی وەردەگرنەوە ئایا بەڕاستی ئەم حکوومەتە توانای نییە قەرزەکانی خۆی لە دەوڵەمەند و کۆمپانیەکان وەرگێتەوە و بۆ کەی دایناوە وەریگرێتەوە یەکەی حسابی پێشمەرگە وەزارەتی پێشمەرگە و یەکەکانی هەفتا و هەشتا لە مانگی چەنەوە یەک دەگرێتەوە کەی خاڵە سنووریەکان کۆنتترۆل ئەکەن لە پەروێزخانەوە هەتا ئیبراهیم خەلیل بەبێ جیاوازی داهاتی ناوخۆی پارێزگاکان هەمووی دێتە لای تۆ جەنابی وەزیری دارایی بەڕێز وەزیری دارایی ئەمە پرسیارێکە زۆرجار لەسەر شاشەکان و هەندێک لە هەواڵانی ئەندام پەرلەمانیش دەیڵێن ئایا بەڕاستی حکوومەت پارەی هەیە و نایداتە موچە ئەگەر نایدا کێ ڕێگرە لە بەردەمت کە نایڵێت تۆ موچە بدەیت داهاتێکی شاراوە هەیە جگە لە لای تۆ ئەگەر هەیە بۆ خەڵکی کوردستانی ئاشکراکە تکایە بۆ نوێنەرەکانی خەڵکی کوردستان سەبارەت بە داهاتی نەوت ئایا ئەوەی دیلۆت ئێڵێ تەواوە یان لە پشت دیلۆیتیشەوە شتی تر هەیە سەبارەت بە دانوستانەکان ئێوە ئێستا لە بەردەم خەڵکی کوردستان وابزانم چوار بەڕێزیشتان لە وەفدی دانوستان کارە ئەوەی ئەندام پەرلەمانەکانمان ئەوانەی کورد هەندێکیان لە بەغدا ئێڵێن ئایا بەڕاستی ئێمە هەرێمی کوردستان نەوت و داهاتی ناوخۆ هەموو شتەکانمان ئەوەندە ناشەفافە ئێمە تاوانبارین وا بەغداوەمان لێەکە ئایا بەڕاستی داهاتی ناوخۆ و خاڵە سنووریەکان و نەوتی عێراق ئەوەندە شەفافە و وەکو سەردەمی عومەری کوڕی عەبدولعەزیزە لە عێراق ئێمە گەندەڵین لە بۆوامان لێ دەکەن یان ئایا داهات و لەو غەدرەی لە عێراق لێمان دەکرێ تکایە بە کاتی خۆمە با قسە بکەم یعنی بەڵێ بەردەوام بە کاک بەهمەن فەرموون ئەو غەدرەی عێراق لێمان دەکا بەڕێزان لە وەفدی دانوستان کار هەم لە بودجەی سیادی غەدرمان لێ دەکا هەم لە قەرزەکان کە وەری دەگرێ و لە دانەوە سووەکەش کە ئەچێتە سەری لە ئێسەر ئێمە حسابێکە و غەدرمان لێەکا ئایا لێتان پرسیون ئێوە هیچ کاتێک ئەرە داهاتی کەربەلا و نەجەف کە بەقەدەر داهاتی مەکە و مەدینە نەبێ کەمتر نییە بۆ کوێ دەچێ ئەی ئەوان بۆ خەریکن ئێستا دێن خەریکن داوای داهاتی گوێزەکانی هەورامان و بەرخەکانی مەڕەکانی کوردستانمان لێ دەکەن بۆ ئێوە ئەمانەیان پێناڵێن زۆر آخر خاڵم سپاس کاک ڕێڤینگ فەرموو بەڕێستان ئاخر کەسم قسە دەکەن پشوویەک وەردەگرین بۆ ماوەی 1 ساعت سێ دێینەوە فەرموون کاک ڕێڤینگ بەردەوام کاک ڕێڤینگ فەرموو مایکەکەت داخە کاک بەهمەن بناوێ خودێ بەڕێز سەرۆکە پەرلەمانی
پشگیری هوالن خویم پیشمرگه کاک بالانبو کاک سروان و هوالن دیم بحث پیشمرگه کردی بو پل برزیه بخوشی یاسای جماره 19 یاسا وزارت پیشمرگه ماده 6 هاتیه کو پیدانا پلین سربازی پیاسا هاتیه پیرو کرن پیاسا هاتیه پیرو کرن که به چی یاسای وزارت پیشمرگه پلتوانا بلند ناکن تایبت جی یکین 7 و 8 حتی و گاوه دنگی نه؟ بله کاک ڕێڤین بەردەوام بە دوای پشووەکە سعات سێ هاتینەوە هەر بە ڕێزێک قسەی نەکرد بوو دەتوانێت قسە بکە ئێستا کاتی جەنابتە فەرموو تمام دیسان یکین 7 و 8 حتی و گاوه چند سالن یک وجبات جلی دایه و هجی هندکا چکیوانه و دیسان در مالا بنای نگیره دانه که وزارت دارایی چه هجت که بوده چند چی آسایک بنا گیردن دیسان مدویتن مثلا اوهنده امد بیجیم بگوتنه که ابن خلدون بین مزمان ابن خلدون چرخ چارده دا گوتیه بلکه بسرمه و افروکتیتن هنگه اوت بیجیتن تصنیف دولتات کرد یعنی دا سالاداریت کرد اف دا سالاداریه باشه و اف گنجایه بوی سردمی بله ام بحث وان ناکن بحث ویده کن کیش نگنجایه کیش خرابترین دا سالات بوی سردمی افروکشید گنجیتن دبیجیتن او دا سالاداریه یان او دا سالادارین بازرگان بن گل بازرگان بونه دا سالاد یان دا سالادار بونه بازرگان وی وقتی بانکین دولتی دچنه افلاسی وی وقتی دا همی تشتیت ریکا کمپانین وان داده در باز بیتن هر برپرسکی دانن وزیرکی دانن ریوبرکی دانن او دل دیو برجواندین خو عیار کن خود بکتن افروکه اوا بری 700 نزدیک 700 سال هاتیا گوتن السرمان نگنجیتن بلدی سانجی مهوشدارت کتن کو اف مسئله قیران آبوری و مسئله گندلی و مسئله دا سالاداری پیگ وگیره داتن اگر چاکسازیه که سرانسری گشتگیری نبیتن وی وقتی بانکین دولت همیده چنه افلاس ده وکی نکه قیران آبوری چه بن خو خلاص کرنش ویره چاکسازیه که سرانسریه دوید ام دست بکن گلک سپاس زۆر سپاس سعات سێ لێرە ئەبین بەڕێزان ئەندامانی پەرلەمان هەموو پشوویەکە وەریەگرین و ئەگەڕێینەوە ناوی ئامادە نەبووان وەردەگرینەوە زۆر سپاس